کتێب باشترین هاوڕێ. ڕۆمانی ڤیکتۆریا لە نووسینی کینود هامسۆن، وەرگێڕانی نەبەز جیهانگیر پور. خوێندنەوەی ڕاناز عەبدوڵڵا. جێبەجێکاری هونەری ئەمین حەیدەری. کتێب باشترین هاوڕێ. بۆ بینینی تابلۆکانی ڕۆمانی ڤیکتۆریا کە نووسینی کینود هامسۆنە و نەبەزی جەهانگیرپور بە پۆشاکێکی کوردی لە نێو فەرهەنگ و کتێبخانەی کوردیدا پێشکەشی کردوین، وەرن هاوڕێی من بن. منیش هەموو شەوێ لە ژوانی بەرنامەی کتێب باشترین هاوڕێ هاوڕێتان دەبم بۆ خوێندنەوە و پیاسەیەکی ئەدەبیانە بە نێو دیمەنەڤینیەکانی ئەو ڕۆمانە جیهانیە. کاتێک گەورە بێ دەبێ بە مەلەوان بڵێ هەر ئەوە باشە. ئینجا لەسەر پاپۆڕەکەوە خۆ لە ئاوێ داوێ لە وڵاتە دوور و نەناسراوەکان، ئەو وڵاتانەی کەوا جەنگەڵ و دارستانی چڕ و پڕ و سەرسوڕهێنەری تێدایە، خۆ داوێتە جێژاوی ڕوودا و بەسەر هاتان. لە قوڵایی دارستاندا کۆشک و قەڵای لە لەعل و مەرجان ساسکراوی تێدا دەبێ. شازادە کچێکی جوان لەبەر پەنجەرەوە بانگی دەکا و دەڵێ وەرە ژوورێ. لەو کاتەدا گوێی لە دەنگێک بوو کە لە پشتەوەڕا بانگی دەکرد. یۆهانس باوکی بوو کە بانگی دەکرد. لە کۆشکێڕا لە دوایان ناردووی، دەبێ لاوەکان بە سواری گەمی بۆ دوورگە بەری. کوڕەکە بە خێرایی وەڕێکەوت. شانازیەکی گەورە و تازە بە نسیب کوڕە ئاشەوان بوو. خانوویەکی جوان و شکۆدار لە داوێنە سەر سەوزەکان لە دوورەوە لە چەشنی کۆشکێکی خەنجیلانە دەهاتە بەرچاو. بەڵێ کۆشکێکی سەرسوڕهێنەر لەو مەڵبەندە تەنیا هەڵکەوت بوو. خانوویەکی کە بەشی زۆری بەدار سازکرا بوو، ڕەنگی سپی لێدرا بوو کە لە ڕووکار و دیوارەکانی گەلێک پەنجەرەی کەوانی دەهاتە بەرچاو. هەر کات میوانی بۆ دەهات لەسەر بەرزایی کۆشکەکە ئاڵایەک هەڵدەکرا. دانیشتوان پێیان دەگوت کۆشک. لە لای بەرەوەی وی لەنگەرگا و لەلایەکەی تری جەنگەڵ و دارستانی گەورە و زۆر لەوی دوورتر کۆمەڵێ ماڵی لادێی دەهاتە بەرچاو. یۆهانس چووە لەنگەرگا و لاوەکانی سوار کرد. لەمێژ بۆ ئەوانی دەناسی مناڵەکانی کۆشک و هاوڵە شارنشینەکانیان بوون. هەمویان چەکمەیان لە پێ کردبوو چونکە دەیان هەویست وە نێو ئاوێکەون. کاتێک گەیشتنە کەناری دوورگەکە، ڤیکتۆریا کە بە پێڵاوی سەر ئاوەڵاوە هاتبوو زیاتر لە 10 ساڵیشی تەمەن نەبوو. دەبوایە گەیاندبایانە وشکانی. یۆهانس لێی پرسی دەتەوێ بتپەڕێنمەوە؟ ئۆتۆ کوڕە شارستانیەکە کە نزیکەی 15 ساڵ دەبوو گوتی ڕاوەستە بزانم. ڤیکتۆریای لە باوەش گرت. یۆهانس دیتی کە چۆن یەکێک لە کوڕەکانی تر ڤیکتۆریای لە کەناری ئاوەکەڕا بۆ مەودایەکی دوور گواستەوە و گوێی لێبوو. ڤیکتۆریا سوپاسی ئۆتۆی دەکرد. دوایەوە تۆ گەڕایەوە گوتی زۆر باشە، تۆش چاودێری گەمیەکە بکە. ناوت چییە؟ ڤیکتۆریا وەڵامی داوە. یۆهانس بەڵێ، ئەو ئاگای لە گەمیەکە دەبێ. یۆهانس بەجێما. ئەوانی تر زەمبیل بەدەست بۆ کۆکردنەوەی هێلکەی باڵندەکان بەرەو ناوەندی دوورگەوە ڕێکەوتن. یۆهانس
چەند ساتێ لە جێی خۆی لە فکرەوە چوو. زۆری پێخۆش بوو لەگەڵ ئەوان بڕوە، بە ئاسانی دەیتوانی گەمیەکەی بگەێنێتە وشکانی. زۆر قڕوس بوو؟ نا، زۆر قڕوس نەبوو. بەهۆی شان و پیلی بەهێزی گەمیەکەی گەیاندە وشکانی. دەنگەدەنگی ئەو گەنجانەی کە سەرگەرمی قسە و پێکەنین بوون و دوور دەکەوتنەوە دەبیست. زۆر باشە، بەڵام دەیانتوانی ئەویش لەگەڵ خۆیان بەرن. ئەو بە هێلانەکانی دەزانی، دەیتوانی ئەوان بۆ سەر ئەو گابەردانەی کەواکەند و قۆڵی سەیر و سەمەرەیان تێدایە و باڵندە گۆشتخۆرەکانی کە لەسەر دندووکیان تووکی لێڕواوە ببە. جارێکیش لەوێ قاقمی دی بوو. سەر لە نوێی گەمیەکەی بردەوە نێو ئاوێ و بەرەو بەستێنێکی تری دوورگەوە ڕێکەوت. چیوانە ڕۆیشت بوو کە گوێی لە هاوارێک بوو. بگەڕێوە، چی دیکە مەچۆ پێشێ، باڵندەکان دەترسێنی. یۆهانس بە جۆرێکی کە بیهەوێ تێی بگەێنێ وەڵامی داوە. دەمەویست پیشانتان بدەم قاقم لەکوێیە. تۆزێک ڕاوەستا. تازە دەتوانین هێلانی ماریش قانگ بدەین، شقارتەم لەگەڵ خۆم هێناوە. هیچ وەڵامێکی پێنەدراوە. ئەوسا لە وشکاییەکە دوورکەوتەوە و گەڕاوە شوێنی پێشووی خۆی. گەمیەکەی بردەوە کەناریاوەکە. کاتێک گەورە بێ دوورگەیەکی لە سوڵتانێ دەکڕێ و چوونە ژووری دوورگەکەی قەدەغە دەکا. بۆ پارێزگاری لەم دوورگەیە تۆپخانەیەکدا دەمەزرێنێ. بەندە و خزمەتکارەکان دێن و ئاگاداری دەکەن کە گەورم، گەمیەک نقم بووە، وەگابەردان کەوتووە، تاقمێک گەنج و لاوی تیادایە کە خەریکن بخنکەن. ئەو وەڵام دەداتەوە، لیان گەڕێن با بخنچێن. گەورم، ئەوان یارمەتیان پێویستە، ئێستاش درەنگ نەبووە. ژنێکی جلوبەرگی سپیشیان لەگەڵە، ئەو بەدەنجێکی بەرز فەرمانیان پێدەدا ڕزگاریان کەن. مناڵانی خاوەن کۆشک و سەرا پاش چەند ساڵان دەبینێتەوە. ڤیکتۆریا خۆی داوێتە بەرلاخانی و بەهۆی ئەوەی کە ڕزگاری کردووە زۆر سوپاسی دەکا و ئەو لە وەڵامیدا دەڵێ پێویست بە سوپاس ناکە. ئەوە ئەرچی من بوو، لە ناوچەی مندا هەر شوێنێکی بەدڵتانە ئازادن تێیدا بگەڕێن. دەرگاکانی کۆشک و تەلاریان بۆ دەکاتەوە و ئەمردەکە لە دەفر و دەوری ئاڵتوندا خواردەمەنیان بۆ بێن و 300 کۆی لێ ڕەشپێست بە درێژایی شەو بۆیان دەڵێن و سەمایان بۆ دەکەن. بەڵام کاتێ مناڵانی خاوەن کۆشک لێبڕاو دەبن بۆ گەڕانەوە، ئینجا ڤیکتۆریا چونکە ئەوی خۆش دەوێ نایەوێ بگەڕێتەوە و دڵی نایە بەجێی بێڵێ و لەبەر لاقانی چۆکدا دەدا و دەستە و داوێنی دەبێ و هۆر هۆر دەگری و لێی دەپاڕێتەوە و دەڵێ گەورم، لێم گەڕێ لێرە بمێنمەوە، دەرم مەکە، بم کە بە یەکێک لە بەندە و قەرەواشەکانی خۆت. یۆهانس کە دڵە کوتەیەکی سەیر دایگرت بوو لە ناو دوورگەکەدا بەرەو پێش دەڕۆی. ئەو مناڵانی خاوەن کۆشک ڕزگار دەکا. خوددا دەزانێ تۆ بڵێ هەرێستا ڕێیان لێ گۆڕابێ، یاخود ڤیکتۆریا لە نێو بەردەکاندا گیری کردبێ و نەتوانی خۆی ڕزگار بکە. ڕزگارکردنی ڤیکتۆریا بۆوی کارێکی زۆر ئاسانە، هەرەوەندە بەسە کە دەستی درێژ بکە. بەڵام کاتی گەڕانەوە مناڵەکان بەسەر سوورمانەوە سەیریان دەکرد کەوا بوو ئەو گەمیەکەی بەجێ هێشت بوو. ئۆتۆ گوتی تۆم دانابوو چاودێری گەمیەکە بکەی. دەتوانم نیشانتان بدەم لەکوێ توودڕک دەست دەکەوێ. بێدەنگیەک هەمویانی داگرت. ڤیکتۆریا زۆر ڕازی بوو. پێم بڵێ لەکوێیە؟ بەڵام کوڕە شارستانیەکە زوو هەڵیدایە و گوتی ئێستێ کاتی توودڕە خواردن نییە. یۆهانس درێژەی دایە. هەروەتر دەزانم گوێماسی سەدەف لەکوێ دەست دەکەوێ. دیسان بێدەنجی ئۆتۆ پرسی مرواریشیان تێدایە؟ ڤیکتۆریا گوتی ئاخ، بریا بوو بایە. یۆهانس وەڵامی داوە نا، ئاگادار نیم، بەڵام دوورتر لەو خوارانە لەسەر زیخە سپی سپیەکان سەدەف دەست دەکەوێ. گەمیەکمان پێویستە بۆ دۆزینەوەی سەدەفەکان، دەبێ وە نێو ئاوێک کەوین. لە نێو قاقای پێکەنینیاندا نوقمی خەیاڵان بوو.
ئۆتۆ گوتی بەڵێ بەڕای من تۆ زۆر لە مەلەوانان دەچی. یۆهانس وردە وردە هەستی دەکرد کە ئەوە ئازاری دەدەن. گوتی ئەگەر پێتان خۆش بێ دەتوانم بچمە سەرچێ و بەردێکی گەورە جاڵە بکەمەوە. بۆچی؟ بۆ هیچ، هەروە دەتوانن چاوی لێکەن. ئەو پێشنیارەشیان بەدڵ نەبوو. یۆهانس سەری خەجاڵەتی بەرداوە و بێدەنگ بوو. دوایی بەتەنیا بەجێیان هێشت و ئەویش لە سوچێکی دوورگەکە کە ئەوانی لێ دیار نەبوو خەریکی کۆکردنەوەی هێلکە باڵندان بوو. کاتێک گشتیان گەڕانەوە بۆ لای گەمیەکە، یۆهانس لە هەموویانی زیاتر هێلکە کۆکردبەوە. هێلکەکانی لە نێو کڵاوەکەی نابوو، زۆر بە شوێنەی بەدەستەوەی گرتبوون. کوڕە شارستانیەکە لێی پرسی ئەو هەموو هێلکەیە چۆن دیتەوە؟ یۆهانس زۆر بەخۆشی وەڵامی داوە بە شوێنی هێلکەکان دەزانم ڤیکتۆریا. وەرە ئەم هێلکانە بدەم بە تۆ تێکەڵ هێلکەکانی خۆتی بکە. ئۆتۆ هاواری کرد نەکەی ڕاوەستە. هەموو چاویان لێ کرد. ئۆتۆ قامکی بۆ کڵاوەکەی ڕاداشت. چی هەیە بڵێ ئەم کڵاوە خاوێنە؟ یۆهانس بێدەنگ بوو. لە ناکاو خۆشیەکانی لەناو چوو. هێلکەکانی بەدەستەوە گرت و چەند هەنگاوێکی بەرەو دوورگەکە هەڵێناوە. ئۆتۆ خۆی پێڕانەگیرا و گوتی بە ئەستۆی شکاوی بۆکوێ دەچێ؟ ڤیکتۆریا کەوە دوای یۆهانس کەوتبوو بە دەنگی بەرز بانگی کرد یۆهانس بۆکوێ دەچی؟ یۆهانس ڕاوەستا و لەسەر خۆ گوتی دەڕۆم هێلکەکان لە جێی خۆیان دادەنێمەوە. تۆزێک چاویان لێک کرد. یۆهانس گوتی لەوانەیە لای ئێوارێ سەرێکی کانگای بەردی بدەم. ڤیکتۆریا هەروە بێدەنگ بوو. یۆهانس درێژەی دایە. دەتوانم سارد ئاوی شت پیشان بدەم. ڤیکتۆریا گوتی ئاخ بەڵام من دەترسم، دڵێن زۆر تاریکە. ئینجا یۆهانس هەرچەند زۆریش ناڕەحەت بوو بەڵام بزەیەکی هاتێ و گوتی وایە بەڵام کاتێک منت لەگەڵە. ئەو هەمیشە لە کانگا بەردا خارە کۆنەکە یاری کردبوو. ئەوانەی کەوا لەو دەوروبەرە دەژیان زۆر جارگویان لە دەنگی بوو کە بە تاقی تەنیا یاری دەکرد و خۆی دەغافڵاند. جاری وابوو دەوری قەشەی دەجێڕا و ڕێوڕسمی ئاینی بەجێ دەگەیاند. لە مێش ساڵ بووە و شوێنە چۆڵ کرابوو. تەواوی ئەو قەڵەش و کەلێن و کونانەی کە لە کاتی خۆیدا بەنیازی تەقاندنەوە تیان کرابوو گیای لێشین بوو هیچ ئاسەوارێکیان نەمابوو. کوڕاشەوان لەژێر خانە سەحراویەکەیدا زۆر هونەرمەندانە کەلوپەلی یاریکردنی لە پاڵ یەک جنی بوو. ئەو شوێنی کردبوو بە بنکەی تایبەتی خۆی. ئەو سەرۆکی دزان و بێرترین چەتەکانی دنیا بوو. زەنگوڵەیەکی زیوی دەلەرزاندەوە. لە ناکاو پیاوێکی کورتە باڵا خێراوە ژوور دەکەوت. پێشی کڵاوەکەی نیشانەیەکی ئەڵماسی جوانی پێوەیە. خزمەتکارەکە هەتاڕێکی زەوی دادێتەوە و سەری دێنێتە خوارێ. یۆهانس بە دەنگێکی بەرز ئەمری پێدەکا کاتێ شازادە خاتوون ڤیکتۆریا هاتن پێی بڵێن بێتە ژوورێ. کابرا کورتە باڵاکە سەر لە نوێ کڕنۆشی بۆ دەبا و لەبەر چاوان ون دەبێ. یۆهانس نوقمی خەیاڵانە و لە ڕووی تەمبەڵیەوە لەسەر تەختێکی نەرم ڕادەکشێ. ڤیکتۆریا خواردنی بۆ دێنێ. لە نێو تەواوی دیوارەکان ئاگردایی سێ و ڕووناکی بە دیوەخانەکە دەبەخشێ و لە قوڵایی سارداوەکەدا کە تەواوی دار و دیوارەکانی بەزی و ئاڵتۆن ڕازاوەتەوە تەختەکەی کە 12 شوالیە چاودێری لێ دەکەن هەڵکەوتووە. یۆهانس هەستایە سەر پێ لە سارد ئاوەکەی هەڵکشاو هاتە دەرێ. گوێی هەڵخەست. لە خوارەوە لە لای جادەرا خش بە خشبینێ و لق و پۆپە و گوشکەکانی بیست هەرای کرد. ڤیکتۆریا وەڵامی دایەوە. ها یۆهانس بەرەو پیری چوو. ڤیکتۆریا گوتی بە زەحمەت وێرام. یۆهانس زۆر بە ئاسایی شانی هەڵتەکاند و وەڵامی داوە من چوومەوێ ئێستاش هەر لەوێ ڕادێمەوە. کاتێ چوونە ژووری سارداوەکەی یۆهانس بەردێکی پیشانی ڤیکتۆریادا و گوتی جادوبازی گەورە لەسەر ئەم بەردە دانیشت بوو. ئاه سەبارەت بەو هیچم پێ مەڵێ، نامەوێ هیچی لێ بزانم. تۆ نەدەترسای؟ نا گوێت لێبێ، تۆ دەتگوت تەنیا چاوێکی هەیە. هیچ دەزانی تەنیا دێوەزمە پیاوخۆرەکان چاوێکیان هەیە؟
یۆهانس وەشک کەوت. دوو چاوی هەبوو، بەڵام تەنیا بە چاوێکی دەیتوانی ببینێ. بۆ خۆی ئەوەی بە من گوت. چی دیکەش؟ ئای، نا باسی مەکە. لێی پرسیم ئایا حەز دەکەم ببم بە خزمەتکاری؟ ئاخ خوایە گیان، هیوادارم کە ڕازی نەبوو بیت. نا وەڵامی ڕەتم نەداوە. یانی 100% نەمگوت نا. تۆ شێتی؟ یانی پێت خۆشە لەو چێوانە زیندانیت بکەن؟ ڕاستیەکەی چاک نازانم، بەڵام سەرزەویش زۆر ناخۆشە. تۆزێک بێدەنجی سەر لە نوێ درێژەیدایە. لەو کاتەڕا کە ئەو مناڵە شاریانە هاتوونەتە ئێرە، ئیتر لەگەڵ من نایتە دەرێ. دیسان بێدەنجی یۆهانس گوتی، بەڵام هێزی من بۆوەی کە لە باوشت بکەم و بتگەێنمە وشکانی لە هەمویان زیاترە. دڵنیام دەتوانم هەڵت هێنم چاولێکە. ئەوی لە باوش کرد و هەڵی هێنا. ڤیکتۆریاش دەستەکانی لاستۆوە هەڵاند. وەی چی دێکەم ڕێک مەکوشە. کاتی یۆهانس داینەوە زەوی گوتی، بەڵێ، بەڵام ئەویش بەهێزە و لەگەڵ کوڕی گەورەتر لە خۆشی شەڕی کردووە. یۆهانس بە دوودڵی پرسی، لەگەڵ گەورەتر لە خۆی؟ بەڵێ، لە شاری دڵنیام. تاوێک بێدەنجی یۆهانس بیرێکی بە مێشکدا هات. زۆر باشە، هەر باسی مەکە. دەزانم دەبێت چ بکەم. دەتەوێت چی بکەی؟ دەبمە خزمەتکاری جادوکەرەکە. ڤیکتۆریا هاواری کرد. تۆ شێتی؟ دڵنیام کە شێتی. زۆر باشە، هیچ فەرقێکی بۆ من نییە، هەروا دەکەم. ڤیکتۆریا بیرێکی بە مێشکدا هات. بۆی هەیە تازە نەیتەوە ئێرە. نا دڵنیام دێتەوە. ڤیکتۆریا بە خێرایی لێی پرسی، بۆ ئێرە؟ بەڵێ بۆ ئێرە. ڤیکتۆریا هەستا سەر پێ و لە زاری سارداوەکە نزیک بووە. وەرە زوو لێرە بڕۆین. یۆهانس کە بۆ خۆشی ڕەنگی گۆڕابوو گوتی، ئەگەر هەر دەڕۆی پێویستە پێت بڵێم کە لە دەرێ بەردێکی لێیە کە ناوی تۆم لەسەر هەڵقەندووە. وەرە پیشانت بدەم. لە سارداوەکەی هاتنە دەرێ و بەردەکەیان دیتەوە. ڤیکتۆریا بە دیتنی نووسراوی سەر بەردەکە گەلێ هەستی بە شانازی کرد و کەیف خۆش بوو. یۆهانس دڵی پڕ بوو، کۆڵی گریانی هەستا گوتی، کاتێ من لێرە ڕۆیشتم و تۆ چاوت بەو بەردەکەوت، دەبێت جار بیرم لێ بکەیەوە. بیرێکی خۆشەویستیانە. ڤیکتۆریا وەڵامی داوە، باشە، بەڵام دەگەڕێەوە، وانییە؟ ئاخ، خوددا دەزانێ، پێم وانییە بگەڕێمەوە. ڕێگای ماڵیان گرتە بەر. یۆهانس دڵی زۆر پڕ بوو، هەستی بەوە کرد چاوەکانی پڕبوون لە ئاو. ڤیکتۆریا گوتی ماڵ ئاوە. ڕاوەستە، تۆزێکی دیکەش دەتوانم لەگەڵت بێم. بەم چەشنە لە ڤیکتۆریا جیابوونەوە و ماڵ ئاوایی کردن گەلێ ئازاری دەدا. هەستی بە یەشێکی زۆر دەکرد. بۆغز بەریە و چی گرت و خۆی پێڕانەگیرا و بە تووڕەیی و بە دەنگێکی بەرز هاواری کرد. هۆ ڤیکتۆریا، دەبێت شتێکت پێ بڵێم، ئەویش ئەوەیە دڵنیا بە هیچ کەس ناتوانێت بەقەت من لەگەڵ تۆ میهرەبان و دڵنەرم بێ. ڤیکتۆریا گوتی، بەڵام ئەو تۆش میهرەبانە. جا زۆر باشە، کەوا بوو ئەو با بۆ تۆ بێ. بێ ئەوەی کە هیچی تر بڵێن، چەند هەنگاو بەرەو پێش چوون. من ژینێکی زۆر سیر و خۆشم دەبێ، ترست نەبێ، تۆ هێشتا نازانیت چ شتێکی دەدەن بە من. نا،
چیت دەدەنێ؟ نیوەی وڵاتێک، نا یەک وڵاتی تەواو. بەڕاستی وڵاتێکت دەدەنێ؟ جگە لەوەی شازادە خاتوونیشم دەدەنێ. ڤیکتۆریا ڕاوەستا. بەڕاست وا دەڵێ؟ ها؟ بەڵێ، ئەو وای پێگوتم. بێدەنجی. ڤیکتۆریا وردبینانە پرسی. داخوا دەبێت چۆن بێ؟ ئەتۆ نازانی ئەو لە تەواوی ژنەکانی سەرزەوی جوانترە؟ دڵنیام. ڤیکتۆریا هەستی بە ئازار کرد و ئەژنۆکانی نوشتانەوە. زۆر باشە، کەوا بوو ئەوت دەوێ؟ بەڵێ، ئەوی دێنم. بەڵام کە دیتی ڤیکتۆریا بەڕاستی شڵەژاوە گوتی سەرەڕای ئەوانش لەوانەیە ڕۆژێک بگەڕێمەوە، دەبێ سوورێکی دنیا بدەم. ڤیکتۆریا گوتی بەڵام شازادە خانمەکەت لەگەڵ خۆت مەهێنەوە، چ پێویست ناکەوت لەگەڵ بێ. باشە، لەوانەیە تەنیا بگەڕێمەوە. بەڵێنم پێدەدەی؟ بەڵێ، دەتوانم ئەو بەڵێنت پێ بدەم، بەڵام بە حاڵی تۆ چ فەرقێکی هەیە؟ خۆ دەزانم بۆ تۆ فەرق ناکە. یۆهانس، دڵنیام بکە و بەقەدەر من تۆی خۆش ناوێ. ئەو قسەیە بەڕادەیەک کاری لە یۆهانس کرد کە زۆر بە توندی دڵی وەلێدان کەوت و لە خۆشیان شاگشکە بوو، لە شەرمان پێی خۆش بوو هەرچی زووتر زەوی زار بکاتەوە و قوتی بدا. لە خۆی ڕانەدەدی چاو لە چاوانی بکە. سوڕاوە و شولێکی تەڕی بەدەستەوە گرت و بەددانی توێکڵەکەی گرۆشت و چەند جاران لە دەستی خۆی دا و دەستی کرد بە فیت و لێدان و دوایە گوتی زۆر باشە، من دەبێ بگەڕێمەوە. ڤیکتۆریا دەستی لە ناو دەستی ناوگوتی ماڵ ئاوا. کوڕە ئاشەوان ڕێگەی سەفەری گرتەبەر، ماوەیەکی زۆر لە بەرچاوان نەما، چووە مەکتەب و زۆر شتان فێر بوو. شار دوور و خەرجی هات و چۆ زۆر. ئاشەوان کە دەستکورت و دەست پێوەگر بوو. ساڵانێکی زۆر بەهاوین و زستان کوڕەکەی لە شاری هێشتەوە. یۆهانس لەو ماوەیەدا دەرسی خوێند. ئینجا گەنجێکی لێ هاتوو باڵا بەرز و بەهێزی لێ دەرهاتبوو. سمێڵێکی جوانی لە پشت لێوان دڕوا بوو. تەمەنی گەیشتووە 20 ساڵان. ڕۆژێک لە ڕۆژان ئێوارەیەک بەنیازی گەڕانەوە سواری کەشتێکی هەڵماژۆ دەبێ. لە بەرزایی کۆشکیش بەخۆشی گەڕانەوەی کوڕێک کە بۆ تێپەڕکردنی پشووی ساڵ داهاتەوە ئاڵیان هەڵکردبوو کە ژاوەیەکیش لە لەنگەرگا چاوەڕێی دەکرد. یۆهانس سڵاوی لە خاوەن کۆشک و هاوسەرەکەی و ڤیکتۆریا کرد. ڤیکتۆریا چاکی هەڵدا بوو. هەتا دەست هەڵێنی کەڵەگەت. ڤیکتۆریا چاوی لێ کرد، بەڵام وەڵامی سڵاوەکەی نەداوە. یۆهانس جارێکی دیکەش کڵاوەکەی لەسەر هێنا خوار و گوێی لێ بوو کە ڤیکتۆریا لە براکەی دەپرسی دیتڵێف، پێم بڵێ بزانم ئەو کوڕە چییە کە وا سڵاوم لێ دەکا؟ براکەی وەڵامی داوە یۆهانسە، یۆهانس مۆلێر. ڤیکتۆریا سەر لە نوێی چاوی لێ کردەوە، بەڵام یۆهانس پێی شەرم بوو جارێکی دیکەش سڵاوی لێ بکە کە ژاوەکە وەڕێکەوت. یۆهانس چۆوە ماڵی خۆیان. خوایە گیان، خانووەکەیان چەند جوان و دڵگیر و سەیر و چەند بچووک بوو. یۆهانس ئەگەر دانەهات باوە نەی دەتوانی بچێتە ژوورێ. دایک و باوکی باوەشیان بۆ کردەوە و هەرکام بە نۆرەی خۆیان لە ئامێزیان گرت و هاتنەوەی کوڕەکەیان بە خواردنەوەی شەراب چێژن کرد. بە دیتنی دایک و باوکی بەم جۆرەی کە ڕەنجیان گۆڕابوو، مووەکانیان تاوە بەرەو سپی هەڵگەڕابوون و لەبەر چاوان ئاوا شیرن بووبوون. یۆهانس لە خۆشییان لە پێستی خۆیدا جێی نەدەبوو. هەموو شتێک لەبەر چاوانی ئاشنا و خۆشەویست و دڵڕەفێن بوو. هەر ئەوێ شەوێ وڵاتی بەسەر کردەوە. سەری ئاشەکە و کانگای بەرد و هەروەها گۆڵەکەیدا. بە شوێنەیی بۆ ئاوازی کۆنە هاوڵانی کە ئەو سەردەمی خەریکی هێلانە سازکردن لە سەردارەکان بوون گوێی هەڵخست. تەنانەت بۆ دیتنی شارە مێرولە گەورەکانیش چوە ناو دارستان. مێرولەکان نەمابوون، تۆزێکی هەڵکۆڵی، بەڵام لە نێو شارە مێرولەکان ئاسەواری ژیان نەمابوو.
لە کاتی پیاسە لە ناو دارستانەکەدا بۆی دەرکەوت بە چەشنێکی دڵتەزێن. زۆربەی دارەکان لە ناو چوون. باوکی بە سوحبەت پێیگوت: دیسان خۆت لێرە دیتەوە؟ سەردانی سێروە قەدیمیەکانت کرد؟ هەموو شتێکی نابینم، دارستانەکە ڕووتاوەتەوە. باوکی لە وەڵامی داگوتی: دارستانەکە ماڵی ئەربابە، هەرچی ئێمە نییە دارەکانی بژمێرین. بۆ هەموو کەس دێتە پێش کە نیازی بە پول و پارە هەبێ. ئەربابی کۆشکەکەش پێویستێکی زۆری بە پول هەیە. ڕۆژەکان یەک لە دوای یەک هاتن و چوون. ڕۆژە جوان و دڵگیرەکان، کاتەکانی سەرسوڕهێنەر و تەنیایی و تەژی لە بیرەوەریەکانی سەردەمی مناڵی. زەوی، ئاسمان، هەوا، کوێستان و یوهانسیان بۆ ئەو سەردەم دەبردەوە. یوهانس ڕێگای کۆشکی گرتە بەر. ئەوێ ڕۆژێ بەیانیەکەی زەردەواڵەیەک بە لێویەوە دابوو، تەواو هەڵمەسا بوو. یوهانس لە دڵی خۆی داگوتی: ئەگەر ئێستا تووشی هەر کەس بم، ڕاناوەستم و ڕاست دەڕۆم. بەڵام کەسی نەدی. لە باخچەی کۆشکەکەدا چاوی بەژنێک کەوت. لە کاتی تێپەڕیندا بە دەنگێکی بەرز سڵاوی لێکرد. خاتوونی کۆشکێ بوو. هەروەکو ڕابردوو دیتنی کۆشکەکە دڵی پیاوی وەلێدان دەخست. هەستی ڕێز و حورمەتی ئەو خان و گەورەیە بەخۆی و بەم هەموو دەرک و پەنجەرە جوان و ڕەنگاوڕەنگە و هەروەها ئەو کەسایەتیە بە هەیبەت و خاوەن شکۆیەی ئەرباب لە کۆنەوە لە ناخی یوهانسدا وەدی هێنابوو، هەروە وەک خۆی مابوو. بۆ لای لەنگەرگا سوڕاوە و وەڕێکەوت. لە ناکاو چاوی بادیتلێف و ڤیکتۆریا کەوت کە بەرەو ڕووی دەهاتن. هەستی بە هەزار کرد. گوتی بۆی هەیە وا بیر بکەنەوە بانقەست وە دوایان کەوتوم. سەرەڕای ئەوەش لێوم ئاوا هەڵمساوە. دوودڵ بوو لەوەی کە بڕوایە بگەڕێتەوە. هەنگاوەکانی شل کردەوە. زۆر لە دوورەوە سڵاوی لێکردن و کڵاوەکەی بەدەستەوە گرت و بە پانناییاندا تێپەڕ بوو. ئەوانیش بە شوێنەی وەڵامی سڵاوەکەیان داوە و تێپەڕین. ڤیکتۆریا تەواو لە ڕوبەڕوورە چاوی لێ کرد. یوهانس هەتا لەنگەرگاکە ڕۆی. هەڵایەکی لە ناخیدا پەیدا بوو. پیاسەکەی بە چەشنێک لێ تاڵ بوو. خودایە ڤیکتۆریا چەندە دەرز و باڵا بەرز بووە. تەواو کەڵەگەت و جوانتر لە هەموو کاتێک. برۆکانی تاڕادەیەک تێکەڵ بوونەوە و هەروەکو دوو خەتی باریکی کەوان دەچوون. چاوەکانی پڕ ڕەنگتر بووبوون و ئێستا بە تەواوی شین بوون. لە کاتی گەڕانەوەدا بەو ڕێگایی پێی داهاتبوو نەگەڕایەوە. بە پێچەوانە ڕێگایەکی مارپێچی گرتە بەر کە بە نێو مێشە و دوور لە کۆشکەکە تێدەپەڕی. نابێوە بیر بکەنەوە کەوە دوای مناڵەکانی ئارباب کەوتووە. کاتێک گەیشتە سەر گردەکە لەسەر تەختە بەردێکی دانیشت. چیکەچیک و چریوەچریوی باڵندەکان هەست و سۆزێکی تایبەتی بە دەور و بەردەبەخشی. یەکتریان بانگ دەکرد و سەریان لە دوو یەک دەنا و پوش و پەڵاشیان بە دەنوک دەکێشاوە. بوون و بەرامی خاک و خۆڵی تەڕ و گوڵ و گوڵزار و نەمام و چرۆی داران و هەروەها کۆڵکەداری زی و دنیای پڕ کرد بوو. ڤیکتۆریاش لە ڕێگایەکی دیکەوە ڕاستەوخۆ بەرەو ڕووی دەهات. یوهانس کە دیتیەوە ڤیکتۆریا بۆ لای دێ بە جۆرێک شێوە ئارەزووی دەکرد بریان نەهات بە ئەم شوێنە و زۆر لێرە دووربایە. بێگومانم جارە ڤیکتۆریا وا بیر دەکاتەوە کە یوهانس وە دوای کەوتووە. ئایا پێویستە دیسان سڵاوی لێ بکە؟ لە هەمووی خراپتر بەم سەر و دەم و چاوە هەڵمساویەوەیە. سەرەڕای ئەوانە کاتێ ڤیکتۆریا نزیک بۆەوە هاتە پێشتر. یوهانس لەبەری هەستا و کڵاوەکەی هێنا خوارێ. ڤیکتۆریا جارێکی دیکەش سەری کڕنۆشی بۆ هێنا خوارێ و بە پێکەنینەوە گوتی: سڵاو، هاتوویەوە زێدی خۆت بەخێر هاتیەوە. موچڕچکێکی بەلەشی داهات بەڵام خۆی نەدۆڕاند. یوهانس گوتی: تۆزێک سرم سوڕماوە، پێم وانە بوو بەم لایەنەدا بێی. ڤیکتۆریا وەڵامی داوە: هەر بەڕاستیش وایە، بەنیاز نەبووم بێمە ئەم لایەنە، بەڵام بۆ خۆشم نازانم چۆن ڕێگەم لەو لایە کەوت. ئاخ خودایە گیان، ئەوە یوهانسە؟ نەمردووە و جارێکی دیکەش لەگەڵ ڤیکتۆریا قسە دەکا؟ بە تەمای هەتاکەی لێرە بمێنیەوە. یوهانس زۆر بە دژواری توانی وەڵام بداتەوە. هەتا کۆتایی پشوو
لەپڕ بیری کردەوە کە ڤیکتۆریا جیاوازێکی زۆری لەگەڵوی هەیە، بۆچی دەبێ قسەی لەگەڵ بکە؟ دیتلێف پێڕاگەیاندم کە زۆر بە چاکی تێدەکۆشی و لە تاقیکاریەکانتدا زۆر بەباشی دەرچووی و هەروەها دەیگوت هۆنراو و هەڵبەستی جوانی شت هەیە، وایە؟ یوهانس جۆرێک کە بۆنی خەمی لێ دەهات وەڵامی داوە، بێگومان هەموو کەسێک شێر دەڵێ. بیری کردەوە ئێستا کە قسەکانیان تەواو بوو، تۆ بڵێ بە زووترین کات بڕواتەوە. ئینجا لێوی پیشاندا، سەیرەوانیە؟ ئەمڕۆ زەردەواڵەیەک پێیوەدام، بۆیە ئاوام بەسەر هاتووە. نیشانەی ئەوەیە کە زۆر لە مێژە لێرە نەماوی، زەردەواڵەکان ئەم ناوچەیەش ناتناسنەوە. تۆ بڵێ بە حاڵی ڤیکتۆریا هیچ دەوفیر نەکا لەوەی کە زەردەواڵە پێوەم بدا یان نا. بەهەرحاڵ ڤیکتۆریا نەڕۆی و هەر لەوێ ماوە و چەترە هەتاویە سوورە دەسک ئاڵتونیەکەی کە بە سیوێکی ئاڵتونی ڕازابەوە لەسەر شانی سوڕاند، واوێ دەچوو کە لە دنیادا جگە لە یوهانس کەسی دیکە بەلای ڤیکتۆریاوە گرنگتر نییە. ئاخر مادمازێل زۆر جاران ئیزنی بە یوهانس دابوو کە لە کۆڵی بکە. یوهانس وەڵامی داوە، ئیتر زەردەواڵەکان نامناسن، لە ڕابردوودا ئەوان هاوڵی من بوون. بەڵام ڤیکتۆریا لەمانەیە قۆڵی ئەم وتەیە تێنەگەیشت. وەڵامی نەداوە، کەم قسانە چەندە بەمانا بوون، لێرە ئیتر هیچ شتێک ناناسمەوە، هەموو شتێک گۆڕاوە، بگرە دارستانیش چەندە ڕووتاوەتەوە. ڤیکتۆریا بەم قسانە تۆزێک شڵەژا. ئینجا گوتی، ئیتر ناتوانی هۆنراوان دابێنی؟ بریا شێعرێکت بۆ من گوتبە، خۆشم نازانم دەڵێم چی، ئاگات لێیە؟ خۆ من سرم لە شتی وا دەرناچێ. یوهانس بێدەنگ و پەرێشان حاڵ چاوەکانی لە زەوی بڕی بوو. ڤیکتۆریا زۆر میهرەبانانە گاڵتەی پێدەکرد، قسەی جۆرا جۆری دەکرد و بەم جۆرە یوهانسی هەڵدەسەنگاند. بەڵام ئەو کاتی خۆی بە فیڕۆ نەدابوو، تەنیا کاغەزی ڕەش نەکردبەوە، گەلێ مەتالای کردبوو، زۆر زیاتر لە خەڵکی تر. زۆر باشە، دوای یەکتر دەبینین، مەڵاوە. یوهانس کڵاوەکەی لەسەر هێنا خوارێ و بێ ئەوەی هیچی تر بڵێ وەڕێکەوت. بریا ڤیکتۆریا هەر ئەوەندەی زانیبە کە تەواوی هەڵبەست و هەنراوەکانی، تەنانە شێری شەو و زەوی و مردووەکانیشی تەنیا سەبارەت بێوی هۆندۆتەوە. بەڵام ڤیکتۆریا هیچ کات ئەوەی نەزانی. ڕۆژی یەکشەمە دیتلێف لە دوای هات کە بچن بۆ دوورگە. یوهانس لە ڕێگا وای بیر کردەوە دیسان دەیان هەوێ سەوڵم پێ لێدەن. لە لەنگەرگا چەند کەسی بێکار کە جلوبەرگی یەکشەمەیان لەبەر کردبوو پیاسەیان دەکرد. تاوبانێکی گەرم و وڵاتێکی ئارام و بێدەنگ لە ناکاو لە لای دەریاڕا ئاهەنگ و مۆسیقایەکی خۆش هاتە گوێ. ئەو نەوایە هی کەشتیەکی بوو کە لە نێوان دوورگەکانڕا بەرەو لەنگەرگا دەهات. خولێکی گەورەی لێدا و شوێنی سوڕانەوەکەی لەسەر ئاوی بەحرەکە بەجێما و لە تەنیشت لەنگەرگا وێستا. ئۆرکێسترا لەسەر عەرشەی کەشتیەکە ڕادەبینرا. یوهانس گەمیەکەی کردەوە و سەوڵەکانی بەدەستەوە گرت. لە دەرونیدا هەستی بە خۆشیێکی نامۆ دەکرد کە هەروەکو بێشکەیەک ڕایدەژاند. جوانیەکانی دەوروبەری و ئەو ڕۆژە پاکە کە تێکەڵاو بە مۆسیقای کەشتیەکە ببوو لەبەر چاوانی دیمەنێکی خەملی و ڕازاوی بەدیدێنا. بۆچە دیتلێف نایە لە کەڵی بڕوە؟ دیتلێف لە لەنگەرگاکەدا لە شوێنی خۆی چەقی بوو، واوێ دەچوو کە بە تەمای ڕۆیشتن نەبێ. چاوی لە خەڵکی دەوروبەر و کەشتیەکە دەکرد. یوهانس گوتی، وا باشە دابەزم و چیتر سەوڵ بەدەست لێرە چاوەڕێ نەبم. لە کەنار ئاوەکە دوور کەوتەوە. هەر ئەو کاتی لە ناکاو شتێکی سپیدی کە لەسەر کەشتێکە ڕابەتوندی بەربەوە و هاوارێکی مەزلومانەی لێ هات و شڵپەیەکی لە ئاوەکە هێنا. قیژ و هەرایەکی زۆر ساز بوو. هەر کەسەی لەلایەکەوە قامکیان بۆ ئەو شوێنەی ڕادەداشت کە شتە سپیەکە لە ئاوێ کەوتبوو. دەنگی مۆسیقاش ئیتر بڕا. لە چاوتروکانێکدا یوهانس گەیشتە و شوێنە و بە چەشنی سروشتی و بەیەک و دوو بێبیرکردنەوە دەست بەکار بوو. دەنگی دایکەکەی کە لە کەشتێکە ڕاهەواری دەکرد، کچەکەمی نەبیست و ئیتر کەسی نەدی. هەرەوەندە لەسەر گەمیەکە ڕاخۆی داوێ هاوێشت. بۆ دەمێک لەبەر چاوان ون بوو. هەر لەم شوێنەڕا
کە یوهانس خۆی خست بۆ ناو ئاوەکە قوڵتە قوڵت و لافاوێک هەستا. هەموو زانیان کەوا ئەو کوڕە بۆ ڕزگارکردنی گیانی ئەم کچە خەریکی گەڕان و تەقەڵەیە. لەسەر عەرشەی کەشتیەکە گریان و ڕۆڕۆ درێژەی هەبوو. 2-3 میتر ئەولاتری ڕووداوەکە یۆهانس هاتەوە سەر ئاوێ. هەموو هاواریان لێ کرد و بە تاوتاوێن و تووڕەییەوە شوێنەکەیان نیشان دەدا. ئەوێ نا لەولاتر تۆزێکی دیکەش. سەر لە نوێ یۆهانس چۆوە ناو ئاوێ. چاوەڕوانیەکە لە ڕادەبەدەر تاڵ و سەخت بوو. لەسەر عەرشەکە ڕاژون و پیاوێک بێوچان هاوار و ڕۆڕۆیان دەکرد و بەسەر خۆیان دادەدا. پیاوێکی دیکە خۆی لە ئاوێ هاوێشت. ئەو پیاوە جێگری کەشتیوانەکە بوو. دوای ئەوەی کە چاکەتەکەی داکەند و پێڵاوەکانی دەرهێنا، ئینجا بۆ نەجاتدانی خنکاوەکە بەشدار بوو. لەو شوێنەی کە کچەکە لە ئاوێ کەوتبوو زۆر بە وردی و سەرنجەوە گەڕا. هەموو بۆ نەجاتی گیانی کچەکە تەنیا هیوایان بە جێگری کەشتیوان بوو. لەپەڕ یۆهانس سەری لە ئاوێوە دیار کەوت. بێگومان دوورتر لە شوێنەکەی پێشوو بوو. نزیکەی چەندین میتر ئەولاتر. کڵاوی بەسەرەوە نەمابوو. بە شەبەقی هەتا و سەری برێقەی دەهات. زۆر بە سەختی بە دەستێکی مەلەی دەکرد. وابێ دەچوو کە لەگەڵ شتێکی نادیار مەلە دەکا. ئەوسا سپیایەکی گەورەی بەدەمەوە گرت. هەمان کچە نوقم بووەکە بوو. هەراو هۆریای سەرسوڕمان و خۆشی لەسەر کەشتی و لەنگەرگا بەرزبەوە. لەو کاتەشدا سەری جێگری کەشتیوان لەسەر ئاوەکەوە دیار کەوت. ئەو حەشیمەتە تێکڕا سەیری ئەو کارەساتەیان دەکرد. هەرچۆنێکی بۆ یۆهانس خۆی گەیاندەوە گەمیەکە کە تاکو ئەم کاتە لەسەر ئاوەکە سەرگەردان بوو. کچەکەی تێهاوێشت و خۆشی سوار بوو. یۆهانسیان دیت کە دەهاتەوە سەر پەیکەری کچەکە و لە پشتەوە ڕاجلەکانی دڕاند. لە دواییدا سەوڵەکانی بەدەستەوە گرت و لە پڕتا و بەرەو کەشتیە هەڵماژووەکە وەڕێکەوت. دووەم ئاڵلقەی ڕۆمانی ڤیکتۆریای بەرنامەی کتێب باشترین هاوڕێتان پێشکەشکرا. خواتان لەگەڵ. کاتێک کچە ڕزگاربووەکەیان بۆ سەر کەشتیەکە هەڵکێشاوە، لە هەموو لایەنەوە هاواری ئافرین و دەستخۆشانە بڵند بوو. لە یۆهانسیان پرسی چۆن بوو بەبیرت داهات کە لەولاتر بۆی بگەڕێی؟ یۆهانس وەڵامی داوە دەمزانی ئاوەکە چەندە قوڵە و بۆ کاملا لەگڕدایە. لەسەر عەرشەڕا کابرایە کە ڕەنجی بڕوویەوە نەمابوو چاو بەگریان لە حاڵێکدا لەسەر لێواری کەشتیەکە داهاتبەوە. یۆهانسی بان کرد و گوتی تاوێک وەرە سەرێ، دەمهەوێ سوپاس و پێزانینی خۆمت پێ بڵێم بۆەوەی کە گیانی کچەکەمانت ڕزگار کردووە. ئێمە خۆمان زۆر بە قەرزداری تۆ دەزانین، تکایە تاوێک وەرە سەرەوە. لە پاشان کابرا بە شوێنەی کشاوە دواوە. ڕێگان بۆ کردەوە و یۆهانسیان بۆ چونە سەر عەرشە یارمەتیدا. زۆر لەوێ نەماوە. ناو نیشانی خۆیدا و ژنێک ئەو پیاوەی کە خوسا بوو ئاوی لێ دەچۆڕا ماچ کرد. کابرای ڕنگ بزرکە و چاو بەگریانیش لەسەر خۆ ساعتەکەی لەدەستینا. ئینجا یۆهانس چوو بۆ ئەو ژوورەی کە کچەکەی لێ بوو. دوو پیاو خەریک بوون و هۆشیان دێناوە. دەی وەهۆش بێتەوە، دڵی لێ دەدا. یۆهانس چاوی لە کچەکە کرد کەوا جلی کورتی لەبەردا بوو، لەوێ درێژ کرا بوو. سەرتاسەری کراسەکەی لە پشتەوە ڕادڕا بوو. لە دواییدا کەسێک هات و سەری یۆهانسی بە کڵاوێکی داپۆشی و لە ژوورەکەیان بردە دەر. یۆهانس لە خۆشیان بۆ خۆشی نەیدەزانیت چۆن لە کەشتیەکە دابەزیەوە و گەمیەکەی گەیاندۆتە وشکانی. جارێکی دیکەش دەنگی هۆریای بیست و نەوای شادی و خۆشی مۆسیقاکەش بەرزبەوە. لە حاڵێکە کە کەشتی هەڵماژۆکە لە نێوان دووکەڵێکی زۆردا دوور دەکەوتەوە. یۆهانس پێدەکەنی و هەستی بە شانازی دەکرد. دیتلێف نێوچەوانی تێکنەوە گوتی کەوا بۆ ئەمڕۆ گەڕانێک لە کاردا نییە. ڤیکتۆریا کە لە تەنیشتیان بۆ هاتە پێش و بە توندی گوتی چما تۆ شێتی؟ یۆهانس دەبێ بچێتەوە ماڵی و جلەکانی بکۆڕێ. ئاخ،
لە 19 ساڵی تەمەنیدا چ ڕووداوێکی بۆ دێتە پێش. یۆهانس خێرا لەوێ ڕۆیشت. خۆشیەکی لە ڕادەبەدەر تەواوی دەمارەکانی داگرت بوو بەرەو پێشی دەبرد. لاپەنای ماڵی خۆیان تێپەڕی و چووە سەر ئەو جادەی کەوا کانگا بەردەکەی دەگرتەوە و ملی ڕێگای گرت و ڕۆیشت. لە کانگەی بردی شوێنێکی بەرتا و خۆشی دیاری کرد و خۆی لێ هەڵخست. جلەکانی هەڵمیان لێ هەڵدەستا. خۆشیەکی لە ڕادەبەدەر هانیدا کە هەستێ و قەدەمان لێدا. چەندە بەختەوەر بوو. کارێکی زۆر گەورەی کردبوو. لە باڵ خۆیدا گەڵی هەستی بە ڕەزامەندی دەکرد. چۆچی دادا و بە خۆی گوت: ڤیکتۆریا لەوێ بوو. گوێی لەو هەموو بژی و ئافرینانە بوو. ئەو پێی گوتبوو: بچۆ ماڵی و جلەکانت بگۆڕە. دانیشت و لە خۆشیان پێکەنی. ڤیکتۆریا دیتبووی چ دەکا. کارێکی قارەمانانەی کردبوو. ئەو کاتێک کە کچەکەی بەددانی گرتبوو دەری دێناوە، ڤیکتۆریا زۆر بە شانازیەوە چاوی تێبڕی بوو. بریا ڤیکتۆریا زانی بایکە یۆهانس چەندی خۆش دەوێ و لە تاوانی شەو و ڕۆژی نەماوە و خواردنی لێ حەرام بووە و خۆی بە بەشیوی دەزانێ و لە تەواوی کات و ساتەکانی ژیاندا ئیویە. یۆهانس دەیەویست بەندە و خزمەتکاری وی بێ و بە مژولی چاوەکانی خاچی بەرپێی بماڵێ، پێڵاوە بچووکەکانی ماچ بکە. پێخۆش بوو لە جێی ئەسپەکەی گالیسکەی بۆ ڕابچێشێ. لە ڕۆژانی سارد و سەرمادا ئاوردوو بۆ سۆبەکەی بێنێ، بەڵێنی بەخۆیدا کە دار و ئاوردووی زێر لە سۆبەی ڤیکتۆریا بەهاوێ. ڤیکتۆریا، ئاخ ڤیکتۆریا گیان. سەیری ئەم لە ئەولای کرد، بەڵام کەسی نەدی. ساعتە گرانبایەکەی لە دەستیدا چرتە چرتی داهات و کاری دەکرد. سوپاس، ئاخ زۆر سوپاس بۆ ئەم ڕۆژە خۆشە. لە قوپ و پیا و دارانە کەوا شۆڕ ببوونەوە دەستی پێدادێنان و دەیلاواندنەوە. ڤیکتۆریا بزەی شادی نهات بۆ سەر لێوان. چاچ بوو، ئەخرەوە عادەتی نییە پێ بکەنێ. بەڵام خۆی لەوێ لە لەنگەرگاکە ڕاوەستا بوو، ئەوەندە بۆ خۆی بەسە. کوڵمەکانی تۆزێک سوور هەڵگەڕابوون. ئەگەر یۆهانس سەعاتەکەی پێشکەش بکردایە، تۆ بڵێ وەریگرتایە؟ هەتاو شۆڕ ببەوە، چی وای نەما بۆ ڕۆژ ئاوا بێ. هەروە تۆزێک فێنک بوو. یۆهانس هەستی بەوە کرد تەڕە، اینجا بەرەو ماڵ بەڕێکەوت. لە کۆشکێ بەزم و هەرا بوو. میوانێکی زۆر لە شاری ڕاها بانگێشت کرابوون. بە سەما و هەڵپەرچێ و سۆزی مۆسیقا جێژنی هاوینیان سازدا بوو. ئاڵای میوانداری حەوت شەو ڕۆژان لە بەرزایی کۆشک دەلەراوە. جەنگەی درینەوەی جیا بوو. بۆەوەی میوانەکان ناخۆشیان لێڕانە برێ، تەواوی ئەسپەکانیان لە یەختیار نابوون و ئەوەندە جیایە کە دروێنە کرابوو هەر لە زەوی مابەوە. هێشتا بەشی زۆریان دروێنە نەکرابوون. گشت پیاوەکانیان بە سۆغرە گرتبوون و گالیسکەیان پێلێ دەخوڕین و سەوڵیان پێلێ دەدان و بێگاریان پێدەکردن. هەرەوەش بوو بەهۆی وە پاشکەوتنی کاری دروێنە و هەروەها وشکبوونی جیا دروێنە نەکراوەکان. بەڵام لە هۆڵی سەما و هەڵپەرچێدا دەنگی مۆسیقا هەروە بەرز بوو. ئاشەوانی پیر ئەو ماوەیە ئاشەکەی کوژاندەوە. دەرگای ماڵەکەی گاڵەدا. ئەو کەڵێ دنیای دیتبوو. تاڵی و سوێری ژیانی زۆر چێشت بوو. چونکە دەیزانی شەوانە گەرم و مانگەشەوە و لات و بێعاریش زۆرن. لە ڕابردوودا بەسەری هاتبوو دیتبووی ئەو کاتانە میوانە شاریەکان چۆن هاتبوون و گەمە و کایان لە سەرەتا گەنم و جۆیەکانی کردووە و بوونە هۆی ئازاردانی. ئێستاش هەر لە یادێتی ئەو ڕۆژەی کەوا لە لای شارێڕا نەجیبزادەیەک بۆ ئەم ناوچەیە بەڕێکرا بوو. بەدەستی ناموبارەکی شارە مێرولەیەکی لە ناو قوتوویەکدا هێنا بوو لە نێو ئاشەکەدا بەڕەڵای کردبوون. ئەم نەجیبزادەیە ئێستا پێگەیشتووە. ئۆتۆی کوڕی هەروە سەردانی کۆشک دەکا و بەیاری و گەمەی جۆرا زۆر سەری خۆی گەرم دەکا و زۆر شتی سێر و سەمەرەی لێباز دەکەن. حیلە حیلی ئەسپە ڕەسەنەکان و هەراو هاوارێکی زۆر دارستانی پڕ کرد. ئەوانە کەس نەبوون جگە لە میوانەکانی کۆشک کە بە سواری وڵاغان بە نێو مێشەدا تێدەپەڕین. سوارەکان گەیشتنە ماڵی ئاشەوان. بە دەستکی قامچەکانیان داگژانە دەرگای و
دەیانهەویست وەژوورکەون. هەرچەند دەرگاکە زۆر نەوی بوو، بەڵام بەم حاڵەش دەیانەویست هەر بە سواری بچنە ژوور. سڵاو، هاتووینە سەردانی ئێوە. ئاشەوان زۆر بەهێمنی بەرامبەر بەم کردەوە ناشرینە زەردەخەنەیەکی هاتێ. سوارەکان دابەزین، وڵاغەکانیان بەستەوە و وەژوورکەوتن و ئاشەکەیان وەکارخست. ئاشەوان هاواری لێ بڵند بوو. بۆ خاتری خودا ئاشەکە بەتاڵە، بیکوژێنەوە با خراپ نەبێ. دەنجی ئاشەکە لە ڕادەبەدەر بەرز بوو، کەس گوێی لە هیچ نەبوو. ئاشەوان ڕووی لە لای کانگای بەردی کرد و زۆر بەتوندی هاواری کرد. هۆ یوهانس، یوهانس! یوهانس باڵاتن هاتەوە. باوکی بامەژەی قامک کوڕەکانی نیشاندا و گوتی ئەوانە ئاشەکەیان بە بەتاڵی وەکارخستووە. یوهانس کە بە تەواوی ڕەنجی کۆڕا بوو، چاوی سوور هەڵگەڕابوون بۆ لایەن چوو. ئۆتۆ کوڕە نەجیبزادە دەرباریەکەی کەوا جل و بەرجی مەدرسەی ئەفسەری لەبەردا بوو ناسیەوە. دوو لاوی دیکەشی لەگەڵ بوون. یەکێک لەم دوو لاوانە بە نیازی وەی کە هێمنی بە دۆخەکە ببەخشێ سەری لە خاند و بزەیەکی هاتێ. یوهانس زۆر لە سەرخۆ بارانی بێ ئەوەی تووڕە بێ ڕاستەوخۆ بۆ لای ئۆتۆ چوو. ڕاست لەو کاتەدا دوو سواری ژن دوا بە دوای یەک لە نێو مێشەکە هاتنە دەرێ. یەکێک لەم سوارانە ڤیکتۆریا بوو کە جلوبەرجی تایبەتی سواری سەوز ڕەنجی لەبەردا بوو. وڵاغەکەی ماینێکی تایبەتی کۆشتێ بوو. هەر لەسەر وڵاغەکە ڕاچاوێکی بەمانەی لە هەمووان کرد. ئەوسا یوهانس گەڕاوە بۆ لای دەرگاکە و دەرگای کردەوە و هاتو هاوارەکە تۆزێک نیشتەوە و ئاشەکە لە کار کەوت. ئۆتۆ بە دەنگێکی بەرز نەڕاندی. نالێگەڕێ، با بگەڕێ، بۆ وا دەکەی؟ دەڵێم لێی گەڕێ، بە ئاشەکە بگەڕێ. ڤیکتۆریا لی پرسی، ئۆتۆ تۆ ئاشەکەت وەکار خستووە؟ ئۆتۆ بە پێکەنینەوە وەڵامی داوە، بەڵێ، بۆ دەیوەستێنی؟ بۆ نایەڵی بەرداشەکان بگەڕێن؟ یوهانس بەهناسە بڕکە لە حاڵێکدا زەق چاوی تێبڕی بوو گوتی چونکە ئاشەکە بەتاڵە و گەنمی تێدا نییە، تێدەگەی بەرداشەکان بە بەتاڵی دەسوڕێن. ئۆتۆ بە پێکەنینەوە گوتی من چوزانم بۆ بەتاڵی دەسوڕێن، لە ئێوە دەپرسم نێو ئاشەکە گەنمی تێدا نییە؟ یەکێ لە هەواڵەکان بۆەوەی کۆتایی بەهراکە بێنێ قسەکەی بڕی و گوتی سوار بن. سوار بوون. بەر لەوەی کەوەڕێکەون یەکێ لە کوڕەکان داوای لێبردنی لە یوهانس کرد. ڤیکتۆریا ئاخر کەس بوو کە ڕۆیشت. هێشتا تەواو دوور نەکەت بۆەوە. هەوساری ماینەکەی جێراوە گوتی تکات لێ دەکەم لەلایەن منەوە داوای لێبردن لە باوکت بکە. یوهانس وەڵامی داوە وا باشتر بوو کاچی ئەفسەریار خۆی داوای لێبردن بکە. بڵێ بێگومان، بەڵام ئاخر زۆر شتی لە کەلەدایە. یوهانس زۆر لە مێژە تۆم نەدیوە. یوهانس زۆر بەسەر سوورمانەوە لێی ڕوانی لێی وردبەوە، بێوا بۆ خراپ حاڵی بووە. تۆ بڵێ ڤیکتۆریا ڕۆژی یەکشەممەی ڕابردوو ڕۆژی فەخر و شانازی یوهانسی لێیاد بردبێتەوە. یوهانس وەڵامی داوە خۆ ڕۆژی یەکشەممە لە لەنگەرگا چاوم بە ئێوە کەوت. ها بەڵێ ڕاستە، چەند خۆشانس بووی، لەبێ کە توانیت بۆ ڕزگارکردنی کچە لە ئاوکەوتوەکە یارمەتی جێگری کەشتیوان بدەیت. تۆ ئەوت دۆزیەوە وانە؟ یوهانس بە ساردی و بە کورتی گوتی بەڵێ من دۆزیمەوە. ڤیکتۆریا وا بێ دەچوو کەشێکی تازەی بیرکەوت بێتەوە درێژەیدایە. ها بەڵێ، یا ئێوە بوون کە بە تەنیایی بەرحاڵ گرنگ نییە، تکات لێ دەکەم لەلایەن منەوە داوای لێبردن لە باوکت بکە. خدا حافیس و بە پێکەنینەوە سەری بۆ تەکان و هەوساری وڵاغەکەی جێراوە و بە یۆغەرکردن ئەسپەکەی وەڕێخست. کاتێ ڤیکتۆریا لە بەرچاوان نەما، یوهانس هەڵچوو زۆر بە قەڵسی و تووڕەیی بە شوێنیدا بەرەو داستان هەنگاوینا. لە ناکەوتایی بە ڤیکتۆریا کەوت کە بە تاقی تەنیا پاڵی وەدارێکدا و هۆڕهۆر دەگری. تۆ بڵێ لەسەر ئەسپەکەی ڕاکەوت بێ یا ئازاری پێگەیی بێ؟ یوهانس بۆ لای چوو لێی پرسی چ بووە؟ خوا نەخواستە بەڵایەکت بەسەر هاتووە؟ ڤیکتۆریا لە حاڵێکدا چاوەگەشەکانی پڕبوون لە ئاو بەنیازی لە باوەشکردن دەستەکانی هەڵێنا و چەند هەنگاو بەرەو یوهانس ڕۆیشت. ئینجا ڕاوەستا و دەستەکانی بردەوە وەڵامی داوە ناهیچ نەبووە، هەروە دابەزیم و ماینەکەشم بەڕەڵا کرد کە بڕواتەوە. یوهانس بۆ ئەوە چاوم لێ دەکەی؟
ئەوێ ڕۆژێش لە کەنار گۆڵەکە هەروە چاور لێکردم. چیت لە من دەوێ؟ یۆهان زۆر بە زەحمەت توانی بڵێ ئەمن چم لە تۆ دەوێ؟ تێناگەم، بۆ خۆشم نازانم. لە ناکاو ڤیکتۆریا دەستی نایە سەر دەستی و گوتی تۆ چەند بەهێزی، دەست و باهەو زۆر بەتاقەتن، چەندە ڕەش ئەسمەر و جوانی. یۆهانس تەکانێکی لە خۆیدا و ویستی دەستی بگرێ، بەڵام ڤیکتۆریا مەجالی نەدا و داوێنی کراسەکەی خڕکردەوە و گوتی نا هیچ نەبووە، هەروە پێم خۆش بوو بە پێیان بگەڕێمەوە. ئێوارە باش. خۆشەویستانم، لێرەدا دێینە کۆتایی بەشی سێمی ڕۆمانی ڤیکتۆریا. تا لە سبەی شەو بە ئێوە دەگەینەوە، هیوای شەوێکی ئاسوودەتان بۆ دەخوازین. خواتان لەگەڵ. یۆهانس گەڕاوە شاری. ڕۆژان و ساڵانێکی زۆر تێپەڕی، ڕۆژان و ساڵانێکی پڕ لە ئازار، کاتی کار و تێکۆشان و خوێندن گشت ئەو ڕۆژە دژوارانە بەسەر چوون. یۆهانس ڕێگایەکی باشی گرتبووە بەر لەبارەی ئەستەر کچی یەهودا کە بوو بە مەلیکەی پاریس زنجیرە هۆنراوەیەکی زۆر باشدا بڕێژێ و بە چاپی بگەێنێ و لەم ڕێگایەوە پول و پارەیەکی باشیش وەدەست بخاو، هەروەها زنجیرە هۆنراوەیەکی تریش لە ژێر ناوی 1000 جار لە ناخی ئەویندا کە وێنتی قەشە باسی لێ دەکا برێتە ژێر چاپ. ئەم کتێبە بوو بەهۆی ناساندنی وی لە کۆمەڵدا. بەڵێ، ئەوین چییە؟ شنەبایە کە پەلچی گوڵ و ڕێحانان دەلەرزێنێ؟ ئاخ، بەڵام نا، تیشکێکی زێڕینە کە خوێن دەبسوێنێ. ئەوین ئاهەنگ و مۆسیقایەکە کە دڵی پیر دێنێتە جۆش. ئەوین هەروەکو گوڵە مینایە کە بە هاتنی شەو تاو دەکرێتەوە و گوڵە لاولاوەیە کە بە هەناسەیەک وێک دێ و با بچووکترین پەیوەندی لە ناو دەچێ. ئەوین بەم جۆرەیە، پیاوی نەرم دەکا، لەسەر پێڕای دەگرێ تا سەر لەوێ ماڵوێرانی بکاتەوە. ئەمڕۆ کە منی خۆش دەوێ، سبەی ڕۆژێ تۆ و شەوی دواتر لەوانەیە کەسێکی تر. ناپایەداریەکەی بەم چەشنەیە، بەڵام دەتوانێت هەروەکو خۆشەویستیەکی هەمیشەیی هەروە بمێنێتەوە و هەروەکو گڕ و ئاگرێکی بەردەوام تا کاتی نەمان بسووتێنێ. چونکە گەلێ بەردەوامە، ئاخۆ تۆ بڵی ئەوین چۆن بێ. ئاخ، ئەوین هاوینە شەوێکە ئاسمانەکەی پڕە لە ئەستێرە و زەویەکەی بۆنی گوڵ و گوڵزاری لێدێ. بەڵام هۆیەکەی چییە کە لاو پەنا بۆ کەلێن و قوش بنان دەبا و پیرەمێردی والێ دەکا لە ژووری تەنیایی خۆیدا پشتی قید بکاتەوە؟ ئاخ، ئەوین، تۆ دەتوانی دڵی ئینسانەکان بکەی بە جار و پەرێز، یا بە پێچەوانە بیکەی بە باخ و گوڵزارێکی لە خۆبایی کە لە ناویدا گەلێ دڕک و داڵی لێ دەڕوێ. ئایا هەر ئەوان نابێتە هۆی ئەوەی کە قەشەی کڵیسا بە ئەسپایی و لەسەر خۆ داوێتە باخ و حەوشە دەرگ داخراوەکان و لە پشت پەنجەرەکانڕا خۆ لە ژنە خەوتوەکان دەگرێ؟ ئایا ئەوە ئەوین نییە کە ژنانی تۆ بەکار و دەست لە دنیا شتوو شێت و خولیا دەکا و عەقڵ و هۆشی شازادە خانمەکان دەدزێ؟ ئەوینە کە پاشاکان بە چۆک دادێنێ و لەمبۆزیان لە زەوی دەخشێنێ و بە مژولان خاچی بەرپێی ئەوینەکانیان پێدەماڵێ و لە هەمان کاتیشا قسە وشەی بێشەرمانە دێنە سەرزار و قاقا پێدەکەنن؟ ئەوین بەم جۆرەیە. نا، جۆری ئەوینی تریشمان هەیە کە لە دنیادا بێوێنەیە. ئەویش ئەم ئەوینەیە کە لە شەوێکی بەهاریدا بە ڕووناچی مانگەشە و بەناو دارستاندا تازە لاوێک چاوی بە دوو چاوی بەژن و باڵا نەرمێک دەکەوێ و کەوڵ و کۆی ئەم ئەوینە ئۆقرەی لێ دەبڕێ. ئەوینی ئەم ئەویندارە کاری لە تازەلاو کردووە، لێوەکانی ماچ کردووە و تیشک و تروسکەی ماچەکانی لە ناخی دڵیدا بۆ تاهتاوێکی ڕووناک و بەتین و بەرەو ئەستێرە گەشەکانی ڕفاندووە و جیرۆدەی ئەوینی کردووە. ئەوین سەرەتایی ترین فەرمایشی یەزدان و یەکەمین بیرۆکە و بەرنامەی ئەو بووە. کاتێ فەرمانیدا ڕووناچی ساز بێ، ئەوینیش خوڵقا و هەرچی ئەو سازی کردووە گەلێ جوان و بەجێ و ڕێبووە و ئەوین بۆتە سەرچاوی ژیان و ئەربابی ئەم دنیایە. بەڵێ، تەواوی ڕێگاکان لە گوڵ و خوێن بەدی هاتوون. گوڵ و خوێن،
ئەم شەقامە چۆڵە دەتگوت تایبەتە بە یۆهانس. ئەو شوێنەی هەروەکو ژوورەکەی خۆی دەپێوە، چونکە دڵنیا بوو لەم شەقامەدا تووشی کەس نابێ. داری باخەکانی کەنار شەقامەکە بە لقۆ و پۆپە سوورەکانیان دیمەنێکی جوانیان بەم نێوە بەخشی بوو. ڤیکتۆریا لێرە چ دەکا؟ چۆن ئەو چۆن ڕێی لێرە کەوتووە؟ نا یۆهانس باڵە نەچووە، بەڕاستیەوە ڤیکتۆریایە. بۆی هەیە دوێنێ شەویش کاتی یۆهانس سەری لە پەنجەرەی ژوورەکەی هێنا بووە دەرێ، ئەو کەسەی کەوا لەوێ تێدەپەڕی هەمان ڤیکتۆریا بووە. دڵی یۆهانس زۆر بە توندی لێی دەدا، بیستبووی ڤیکتۆریا هاتووتە شار. بەڵام ڤیکتۆریا هاتوچۆی وەها کۆڕ و ئەنجومەنە گەلێکی دەکرد کە کوڕە ئاشەوان ڕێشی پێنە دەبرد و هەروەها دیتلیفی برای ڤیکتۆریاشی هەر نەدەدی. یۆهانس خێرا بەرەو پیری کچەکە چوو. ئاخۆ ئەم کچە ئەوی نەدەناسیەوە؟ بوێرە وری ئەو سەربزێوانە و قەید بەرەو پێش چوو. یۆهانس سڵاوی لێکرد. کچەکەش زۆر لەسەرخۆ وەڵامی داوە. سڵاو. خۆی وا نیشان نەدا کە دەیهەوێ ڕاوەستێ. یۆهانسیش بە شوێنەی تێپەڕی، بەڵام هەنگاوەکانی شل بوونەوە. کاتێ بە کۆتایی شەقامە باریکەکە گەیشت، وەکو هەمیشەکە گەڕاوە بە خۆی گوت سرمدا دەخەم و هەڵی ناهێنم. بەڵام هێشتا 12 هەنگاوی هەڵێنابەوە کە سەری هەڵێنا. چاوی بە ڤیکتۆریا کەوت کە لە پێش جامخانەی دوکانێک ڕاوەستاوە. ئایا یۆهانس دەبوو بە درۆ بە شوێنی خۆیدا بگەڕێتەوە؟ بەڵام بۆ ڤیکتۆریا لەوێ ڕاوەستا بوو؟ خۆ جامخانەی دوکانەکە شتێکی ئەو توی تێدا نەبوو، چکە لە چەند سابوونی زەردی تۆسلێ نیشتوو کە بە شپڕێوی لە پاڵیەک دانرابوون و تۆزێک ساوار لە نێو لیوانێکدا و گەلێک کۆنە تەمری تایبەتی نامە کە بۆ فرۆشتن لەم شوێنە هەڵڕژابوون. یۆهانس بەر لە گەڕانەوە 12 هەنگاوی دیکەشی بەرەو ڤیکتۆریا چوو. ئینجا ڤیکتۆریا چاوی لێ کرد و بۆ خۆشی نەیزانی چۆن بوو چ شتێک غیرەتی وە بەرناو بە خێرایی بەرەو پیری چوو. بە درۆ بزەیەکی هێنا سەر لێوان و بە شڵەژراوی گوتی سڵاو، چ چاو پێکەوتنێکی سیر. یاڕەبەنا، یۆهانس چۆن وە دڵە کوتە کەوتبوو، وەک مێژووکە دەلەرزی. دەیەویست شتێک بڵێ بەڵام هەرچی کردی نەیتوانی، تەواو ڕەنجی بزرکا بوو. بۆنێکی زۆر خۆش لە جلەکانی ڤیکتۆریا دەهات. هەرچی کردی لە ڕووی نەهات سەیری ڕوخساری بکە، بەڵام شان و پیل و دەست و مەچەکی سپی و ناسکی ناسیەوە کە دەستکی چەترەکەی پێگرت بوو. دەستی ڕاستی بوو، ئاڵقەیەکی لە قامچیدا بوو. یەکەم جار یۆهانس سەرنجی نەدایە و بیری لێ نەکردەوە و هەستی بە هیچ جۆرە ئێش و ئازار و بەدبەختیەک نەکرد. دەستەکانی زۆر بەلاوە جوان بوون. ڤیکتۆریا دیسان گوتی هەفتەیە کە هاتوومە شاری، هێشتا چاوم پێت نەکەوتووە، بەڵام نا، جارێک لە دوورەوە دیتمی. گوتیانەوە خۆیەتی زۆر گەورە بووی. یۆهانس بە زەحمەت گوتی دەمزانی هاتوویە ئێرە، لێرە زۆر دەمێنیەوە؟ ئاخێکی ساردی هەڵکێشا و گوتی نا، زۆر گیر نابم، تەنیا چەند ڕۆژێکی دیکە لێرە دەمێنمەوە، دەبێت زوو بگەڕێمەوە. ئەوە هەیە کە تۆی هێناوەتە ئێرە کە من بتوانم چاوم بە تۆ بکەوێ و سڵاو لێ بکەم، سوپاست دەکەم. تاوێک بێدەنجی ڤیکتۆریا هەودای قسەکانی گرتە دەست. بەداخەوە ڕێگەم لێ گۆڕاوە، لە ماڵی دەستەڵاتداری بارگای شامیوانم، لە کام لاوە دەبێ بگەڕێمەوە. ئەگەر ئیزن دەفەرموون لە خزمەتتاندا بێم. ئینجا وەڕێکەوتن. یۆهانس خۆشی نەیزانی چۆن بوو ئەم پرسیارەی بۆ هاتە پێش و گوتی ئۆ تۆ لە ماڵەیە؟ ڤیکتۆریا زۆر بە کورتی وەڵامی داوە بەڵێ لە ماڵەیە. چەند کەس کە هەڵگری پیانۆیەک بوون لە قۆڵێک ڕاهاتنە دەرێ و ڕێگەیان لێبەستن. ڤیکتۆریاش ناچار خۆی کێشا دواوە. ئەمەش بوو بەهۆی ئەوەی کە ناغافڵ تەواوی لەشی وەلەشی هاوڕێکەی بکەوێ. گوتی داوای لێبورتن دەکەم. ئەم وێکەوتنە بوو بەهۆی ئەوەی یۆهانس تەواوی ئەندامی وەلەرزیم بکەوێ، چونکە هەناسەی گەرمی ڤیکتۆریای لەسەر دەموچاوی خۆی هەست پێکردبوو. بزەیەکی هاتە سەر لێوان و ڕاشکاوانە گوتی ئاڵقەی دەستگیرانی لە قامکیدا دەبینم. ئاخۆ پێویستی بە پیرۆزبایی هەیە؟ تۆ بڵێ ڤیکتۆریا وەڵامی چ بوو بۆ ئەم پرسیارە؟ یۆهانس
بێەوەی کە چاوی لێ بکە زۆر بە نیگەرانی چاوەڕێی وەڵامێک بوو. ئێوە چۆن؟ توالقەت نییە؟ ئاخ ڕاستی لە بیرم نەبوو. ئەم ڕۆژانە ڕۆژنامە و ڕاگەیاندنەکان دەربارەتدا زۆر دەنووسن. بەڵێ ئەوە بەهۆی ئەم چەند پارچە هەڵبەستانان کە دامناون بێگومان خوێندوتەوە؟ وابزانم کتێبێکی تەواو نەبوو. بەڵام نا، بەڵێ کتێبێکیشم نووسیوە. هەرچەند پێویست بوو ڤیکتۆریا زوو بگەڕێتەوە بۆ ماڵی دەسەڵاتداری بارەگایشا، بەڵام زۆر بێهێمنی هەنگاوی دەنا. گەیشتنە مەیدانێک لەسەر کورسێک دانیشت. یۆهانس بە پێوە بەرامبەری ڕاوەستا. لە ناکاو ڤیکتۆریا دەستی گرت و گوتی تۆش دانیشە. ڤیکتۆریا کاتێ دەستی یۆهانسی بەردا کە لە پاڵ خۆی شان بە شانی دانیشت بوو، یۆهان زۆری هەوڵدا کە بتوانێت بەسەر خۆیدا زاڵ بێ. لە حاڵێکە سەیری پێش خۆی دەکرد، بیری دەکردەوە ئاخۆ کاتی ئەوە هاتووە پرسیاری لێ بکە. بزەیەکی هێنا سەر لێوان و گوتی بەڕاستی دەستگیرانت هەیە و حەز ناکەی بە من بڵێ بە من کە لە کۆنەوە لە ئاواییدا دراوسێ بووین؟ ڤیکتۆریا ڕاما. بامڕۆ باسی ئەم بابەتە نەکەین. یۆهانس لەسەر خۆ گوتی ئاخیرەکەی دەزانم. تاوێک بێدەنجی ئەلبەت بۆ خۆشم هەر لە ڕۆژی یەکەم ڕادەمزانی بێسوودا. بەڵێ دەمزانی من کوڕە ئاشەوان و ئێوە هەر دەبێ وابێ. ئێستاش نازانم چۆن ئیزنم بە خۆم داوە ئاواشان بەشانت دانیشم و قسەت لەگەڵ بکەم. پێویست بوو بەرامبەرتان ڕاوەستم یان چەند هەنگاو دوورتر لە ئێوە بە ئەدەبەوە لەسەر زەوی چۆکمدا دابا. بەڵام وێ دەچیا من و تەواوی ئەو ساڵانەی کەوا دوور بووم بۆتە هۆی ئەوەی ئیزن بە خۆم بدەم بەم جۆرە لەگەڵ ئێوە هەڵسوکەوت بکەم. دەزانم سەردەمی مناڵی بەسەر چووە و ئێوە دەتوانن هەر ئێستا فەرمانی زیندانی کردنی من بدەن، بەڵام تکایە لە من دڵ ئێشمە بن. باشە وایە بێدەنگ دەبم. ناقسان بکە، هەرچی لە دڵتدایە بێڵێ. بەڵێ هەرچی لە دڵمدایە بێڵێم کەوا بۆ ئەم ئاڵقەی کەوا لە قامکت کردووە نابێ بەرگم بێ. ڤیکتۆریا زۆر لەسەر خۆ وەڵامی داوە نانا، ئاڵقەکەشم بەرگری هیچ شتێکت لێ ناکە. یانی چی؟ کەوا بوو؟ ئاخ خودایە گیان. ڤیکتۆریا ئایا من لە هەڵەدام؟ خێرازدا سەر پێ و تۆزێک داهاتەوە تا بە باشی ڕوخساری ڤیکتۆریایی بینی. گوتی دەمەوێت پێت بڵێم ئەم ئاڵقەیە هیچ مانایەکی نییە. یۆهانس تکات لێ دەکەم لەسەر خۆبە. سەر لە نوێ یۆهانس دانیشتەوە. ئاخ بریا زانی با چەندم بیر لێ دەکردیەوە. خودایە گیان خۆتۆ خۆت ئاگاداری کە من هیچ بیرێکی دیکەم لە مێشکدا نەبووە. لە نێو تەواوی و کەسانەی کە تا ئێستا چاوم پێیان کەوتۆ و دەیان ناسم تۆ تاقانەی. ئەم دنیام سەبارەت بە تۆ پێخۆشە. هەمیشە لەبەر چاوانم بووی و ناوتم لەسەر زار بووە و هەموو کات بەخۆم گوتووە لەوانەی کەوا دەیان ناسم ڤیکتۆریا باشترین و جوانترینە. هەموو ڕۆژە تاڵەکانی ژیانم بەیادی تۆ شیرن کردووە. وا بیر نەکەی چونکە لێت دوور بووم لە یادم کردووی و تۆم لێبیر چۆتەوە. ئاخ هەر بەیادی تۆوە ژیاوم. دەمگوت تۆش لە یادم ناکەی و بۆی هەیە منت بیر بکەوێتەوە. ئاخ بەڵام نا، تۆ بیرت لە من نەکردوێتەوە. زۆربەی شەوان تەنیا لە ژوورەکەم دادەنیشتم و بەخۆم دەگوت ئێستا ڤیکتۆریاش وەکو من دانیشت و یادی من دەکا. ئاخر مادمازێڵ و ڤیکتۆریا دەزانی چۆن بوو. ئەو کاتانی وام دەزانی کە ئاسمانەکان بەرامبەر بە من دەکرانەوە و منی شێر و هەڵبەستم بۆ دادەنای. زۆر جاران گوڵی جوانم بۆ دەکڕی و دەمهێناوە ماڵێ و دەمخستە ناو گوڵدان و بۆنی تۆم لێ دەکرد. تەواوی شێر و هۆنراوەکانم بەیادی تۆ نووسراون، بەڵام دڵنیام هۆنراوە چاپکراوەکانمت نەخوێندوتەوە. ئێستاش کتێبێکی گەورەم بەدەستەوەیە. خودایە گیان هیچ دەزانی تۆ وجودی منت داگیر کردووە. هەموو خۆشێکی من هەر تۆی. بە ڕۆژ و بە شەو زۆر شتم چاو پێ دەکەون و زۆر شتانیش دەبیستم کە تۆم بیر دەخەنەوە. ناوی تۆم لەبەری میچی نووسیوە. کاتێ ڕادەکشێم چاوی لێ دەکەم. خزمەتکارەکەم کە پاک و خاوێنی ماڵەکەم بۆ دەکا نایبینێ چونکە زۆر بە وردی نووسیومە تا کەس چاوی پێ نەکەوێ و هەر بۆ خۆشم بیبینم و بە دیتنی هەست بە خۆشحاڵی دەکەم. ڤیکتۆریا سەری هێنایە خوارێ و یەخەی کراسەکەی کردەوە و کوتاق کاغەزێکی لە نێو سنگی هێنا دەرێ و ئاخێکی بڵندی هەڵکێشا و گوتی هانێ ئەم کاغەزەت بدەمێ لە مێژە بڕیومە و لە لای خۆم ڕامگرتووە هەموو شێوێ دەی خوێنمەوە
یەکەم جار کە باوکم پێشانی دام بۆەوەی کە بیبینم چوومە لای پەنجەرەکە لە حاڵێکە لاپەڕەکانی ڕۆژنامەکەم هەڵداوە گوتم کوا نایبینمەوە بەڵام ئەوم دیوە و خەریکی خوێندنەوەی بووم چەندەم خۆ بەبەختە وەردەزانی کاغەزەکە بۆنی سینەبەندی ڤیکتۆریا لێدەهات ڤیکتۆریا کردیە و یەکێ لە سەرەتایی ترین هەڵبەستەکانی یۆهانسی نیشاندا چوار خشتەیەک بوو بە ژنە سوارێکی هەڵگوت بوو کە ئەسپێکی سپی لە بندا بوو ئەم پارچە هەڵبەستە درکاندنێکی ساکار و جوان بوو کە لە قوڵایی دڵڕا هەڵقوڵا بوو یۆهانس گوتی بەڵێ ئەمە نووسراوی منە زۆر لەمە و پێش هاوینە شەوێکی کە گەڵاو لە قوپۆپی سپیدارەکانی بەر پەنجەرەکەم بالی دەدا و دەنجیان لێدەهات ئاخ تۆ بەڕاست ئەوی لە نێو سنگت دەنەی لەوەی کە لەو جێیەدا ڕایدەگری سوپاست دەکەم ئەوسا بڕاویژێکی نەرم و هێدی و بوێرانە گوتی ئەوە تۆی هاتووی و لە پەنا من شان بەشانی من دانیشتووی ئەوە چین و گەرمای لەشی تۆیە کەوا منی گەرمدا هێناوە چ ڕۆژانێکی کەوا بە تاقی تەنیا دانیشتوم و یاد و بیرەوەریەکانی تۆ لەرزیان وێ خستوم دوایین جار کە تۆم لە ناوچەی خۆماندی جوان بووی بەڵام ئێستا جوانتری ئەم چاوە جوانانت برۆکانت پێکەنینت نازانم چۆنت تێبگەێنم ئەو هەموو جوانەی کە خوددا بە تۆی بەخشیوە ڤیکتۆریا هەروە پێدەکەنی و چاوی تێبڕی بوو چاوەکانی مەستانە بوون مژوو لە درێژەکانی سێبەریان خست بوو وابێ دەچوو خۆشیەکی نەناسرا و هەموو دەمارەکانی داگرتووە لە ناکەو دەستی بۆ درێژ کرد و گوتی سوپاست دەکەم گیانە سوپاست دەکەم نا ڤیکتۆریا گیان پێویست بە سوپاس ناکە یۆهانس هەستی بەوە کرد پێویستە وەی لە دڵی دایابی دەرچێنێ بەجارێک دەواازەی دڵی بۆ کردەوە و کۆڵی دڵی هەڵڕشت ئاخ ئازیزەکەم ڤیکتۆریا ئەخۆ منت خۆش دەوێ تۆزێکیشت خۆش بێم هەر زۆرە بەڵام ئەگەر وانییە پێم بڵێ داوات لێ دەکەم پێم بڵێ ئۆف بەڵام ئەگەر منت خۆش بێ بڕیار دەدەم کاری زۆر ئەستەم ئاسان بکەم کاری وا دەکەم کە سەر سوڕ بمێنێ زۆر جاران خەون بەم کارانەوە دەبینم و هەست بە هێزێکی لە ڕادەبەدەر لە خۆمدا دەکەم جاری وایە لە خۆشیانت نیوە شوێ لە ژوورەکەمدا تەقلە لێ دەدەم و بەم کارە کابرای دراوسێم وەجیان دێ و زرم زرم دیوار دەکوتێ و بەم نیوە شەوە خۆ لە ژوورەکەم داوێ و سەرزەنشتم دەکا بەڵام بەلامەوە زۆر گرنگ نییە و گاڵتەی پێ دەکەم ئاخر چونکە هێندەت بیر لێ دەکەمەوە هەروە دەزانم لە پەنامی دەنا دەچمە بەر پەنجەرە و دەست دەکەم بە گۆرانی کوتن ئەو سابەیانی دادێ و شنە باس سپیندارەکانی دەرێت دەلەرێنێتەوە و وەدەنجیان دێنێ ئینجا ڕووبە و دیمەنە جوانە دەڵێم شەو باش ئەلبەت ئەوەی بە تۆ دەڵێم لەوێ خۆم بیر دەکەمەوە ئێستا ڤیکتۆریا خەوتووە شەو خۆش بە خودا دەسپێرم بەڵام تاکو ئێستا هەرگیز ئاوا جوانم نەهاتوویە بەرچاو لەوەی بەدوا بەو چەشنەی کە ئێستا دەتبینم دەتێنمەوە بەرچاو بەڵێ کاتێ لە لام ڕۆیشتی هەر بەم جۆرە دەتێنمەوە بیر و ناتوانم هیچ شتێکت لەبیر ببەرمەوە بەنیاز نیت بەم زوانە سەرێک لە ماڵی خۆتان بدەیەوە نا بۆم ناگونجێ و ناتوانم بێمەوە بەڵام نا هەر چۆنێک بێتێمەوە هەرچی تۆ بڵێ هەروە دەکەم ئەگەر بۆ پیاسە بێ نێوباخی ئەگەر جارجار شەوانە بتوانی بێ دەرێ اینجا بۆی هەیە منیش بتوانم چاوم پێت بکەی و سڵاوت لێ بکەم وانە داوت لێ دەکەم ئەگەر خۆشت دەوێم ئەگەر دەزانی دڵت بەمنەوەیە بە من بڵێ با لە خۆم حاڵی بم ئاخ ئەگەر بەڕاستی منت بێ دڵێن جۆرە دارێک هەیە بە ناوی تالیپۆ کە بە درێژایی تەمەنی تەنیا جارێک گوڵ دەکا و بەو حاڵەش هێشتا 70 ساڵ دەژی ئێستا و دارە منم گوڵ دەکەم دڵنیا بە هەر چۆنێک بێ پارە پەیدا دەکەم و بۆ سەردانت دەگەڕێمەوە ئاوایی بە زووترین کات خۆم خڕ دەکەمەوە و کتێبێکی گەورم بەدەستەوەیە بڕیارە پارەیەکی باشم بدەنێ دەیفرۆشم و دەگەڕێمەوە کەوا بۆ حەز دەکەی من بۆ لای تۆ بگەڕێمەوە بەڵێ ئاخر خودایە گیان سوپاس لەوەی کە لە خۆشیان خۆم پێڕان ناگیرێ داوای لێ بردون دەکەم بڕوا بکە وەختە لە خۆشیان باڵ دەرهێنم و هەڵفڕم ئەمڕۆ خۆشترین ڕۆژی ژیانمە کڵاوەکەی لەسەری هێنا خوارێ و لە پاڵ خۆی داینا
ڤیکتۆریا سەری وەرجێڕا و ژنێکی دی کە لە ژووری شەقامەکە ڕابەرەو خوار دەهات. تۆزێک ئەولاتر ژنێکی زەنبیل بەدەست دیار بوو. یۆهانس پرسی: یانی دەبێ بڕۆی؟ بەر لەوەی بڕۆی شتێک بڵێ، دەبا گوێم لێبێ بزانم ئێوەش. ئاخر من تۆم خۆش دەوێ، ئەوەش پەیوەندی بە وەڵامی تۆیە. تاو جیرۆدەت کردوم، وەڵام بدەوە، ئایا پێت خۆشە؟ ڤیکتۆریا مات و خامۆش بوو، سەری بەرداوە. یۆهانس لێی پاڕاوە گوتی: ناوم پێ نەڵێ. ڤیکتۆریا پێی گوت: لێرە پێت ناڵێم، لەوێ پێت دەڵێم. وەڕێکەوتن. ڕاستە دەڵێن تۆ لەگەڵ کچە گەنجەکە هەرەوەی کەوا ڕزگارت کرد زەماوەندێ دەکەی؟ ناوی چ بوو؟ مەستان کامیلایە. ئەرێ کامیلە سیەر، دەڵێن بڕیارە لەگەڵ ئەو زەماوەند بکەی. ئاخ، ئەم پرسیارەی بۆ لە من دەکەی، ئەو هێشتا زۆر منداڵە، زۆر ماتوچۆی ماڵیان کردووە، کۆشکێکی وەکو کۆشکێکی ئێوەیان هەیە، زۆر گەورە و خۆشە. ئاخرە و کچە زۆر کەم تەمەنە، 15 ساڵیەتی. چەند جارم چاو پێکەوتووە، بەڕای من زۆر جوانە. یۆهانس گوتی: من زەماوەندی لەگەڵ ناکەم. تختا ڕاست دەکەی، بەڵام تۆ بۆم قسانە بە من دەڵێی، چت بە کچی دیکە داوە؟ ڤیکتۆریا بێ ئەوەی هیچ بڵێ هەنگاوەکانی خێراتر کرد. لەبەر دەرگای ماڵی دەستەڵاتداری شار ڕاوەستا و دەستی یۆهانسی گرت و کێشەیە ژووری داڵانێکی گەورە و بە پلیکانەکاندا وە سەرکەوتن. یۆهانس بەسەر سوورمانەوە گوتی: خۆ من نابێ بێمە ژوورەوە. ڤیکتۆریا زەنگەکەی کێشا و کەراوە و ڕووی تێکرد و بەدڵە کوتەوە گوتی: تۆم خۆش دەوێ، تێدەگەی لە هەموو کەسم خۆشتر دەوێی. لەپڕ یۆهانسی چەند پلیکان هێناوە خوارێ و تۆند قۆڵی گرت و پێی گوت: خۆشم دەوێی. ڤیکتۆریا سەرتاپای وجودی لە پەنا خۆشەویستەکەی دەلەرزی گوتی: تەنیا کەسێکی خۆشم دەوێی، هەر تۆ یۆهانس. لەسەرێ دەرکەیە کراوە. خێرا ڤیکتۆریا لی جیابەوە و بە پڕتاو لە پلیکانەکانەوە سەرکەوت. شەو بەسەر دەچێ، یەکێ لە هەرە بەیانیە جوان و خۆشەکانی مانجی سێپتەمبەر دەبێتەوە شنە بای بەیانی. سپیندارەکان بە نەرمی دەلەرێنەوە، پەنجەرەیەک دەکرێتەوە و پیاوێک بە گۆرانی گوتن لەبەر پەنجەرەکە ڕادادێتەوە. چاکەتی لە بەرتانیا، دنیای خۆشی لە چاوانی دەبارێ، هەروەکو شێتان بە جلوبەرگێکی ناڕێک کەواشەوێکی زۆر خۆشی ڕابواردووە دەڕوانێتە دەرێ. لە پڕ بە تەقەی دەرگای ماڵەکەی وە خۆ دێتەوە، بە دەنجی بەرز دەڵێ: فەرموون. پیاوێک بە ژوور دەکەوێ. خاوەن ماڵ بە میوانەکەی دەڵێ: سڵاو. کابرای میوان پیاوێکی بە ساڵەتویە و زۆر قەڵس و تووڕە دێتە بەرچاو و فانوسێکی نەوتی بەدەستەوەیە، چونکە هێشتا بە باشی ڕۆژ نەبووتەوە، بەڵام بە نێو چەوانێکی زۆر گرژ و تاڵەوە دەڵێ: کاکی یۆهانس مۆلێر، ئاخر چەند جارت پێ دەڵێم هەر خۆتان بڵێن، ئاخۆ ئەوە کارێکی ژیرانەیە؟ یۆهانس وەڵامی داوە: ئەرێ ئێوە ڕاست دەکەن، شتێکم نووسیوە، زۆر بە باشی بە مێشکم داهات، ئەوە تا دەتوانن چاوی لێ بکەن. ئەم شەو ئیلهامم پێکرا بوو، لە خۆشیان پەنجەرەکەم کردبەوە و گۆرانیم دەگوت. پیاوەکە دەڵێ: دەنگی گات لە خۆت دەردەهێنا، لە مێژە دراوسەی تۆم و تا ئێستا شتی وام پێوە نەدیوی، تێدەگەی دەڵێم چی؟ تازە هێشتا بە تەواوی ڕۆژ نەبووتەوە، ئاخر ئەم کارانە ئیرادن و لە تۆ ناوەشێنەوە. یۆهانس کاغەزەکانی سەرمێزەکەی پشکنی و لە نێوان واندا مستێکی جیا کردەوە و بە دەنگێکی بەرز گوتی: چاو لێکە. خۆ پێم گوتی بە درێژایی تەمەنم تا ئەو ڕادەیە ئیلهامم وەرنەگرتووە، لە پڕ بریسکێکم چاو پێکەوت، هەروەکو گۆڕەپانێک لە ئاگر دەخوشێ و بەرەو پێش دەهات. ئەو بریسکێ لە ناخی مندا تێپەڕی بوو، دەبوو چم بکردایە. بزانم ئەگەر لێم تێبگەی دەڵێم چی، ئینجا بەم جۆرە سەرکۆنم ناکەی. لەم شوێنە دانیشت بووم و خەریکی نووسین بووم و تەکانم لە خۆ بڕی بوو، لە پڕ هەرایەک لە دەروونمدا ساز بوو، تاوتینێکی سیر دایگرتم، چی وای نەما بوو مێشکم بتەقێ. ئیتر وەم زانی لەسەر ئەم دنیایان نەماوم و تەواو ئیختیارم نەدەست چووە و هۆشم بڕا. وەبزانم هەر ئەو کاتی بوو کە هەستام و لە ژوورەکەمدا هەڵاو هەنگامەم ساز کردو و هاتوومە بەر پەنجەرە. شەوێکی زۆر خۆش بوو. کابرای تووڕە و تۆسن گوتی: ئەوانەی گوت زۆر سیر و ئیرات نین، بەڵام بە هیچ جۆرە ئەوە جێی لێبوردن نییە. پیاوێکی وەکو تۆ نیوە شەوێ پەنجەرە بکاتەوە و سەری بێنێتە دەرێ،
وەکو گا بهۆڕێنێ. بەڵێ زۆر ڕاستە، ئەوە شتێک نییە چاوپۆشی لێ بکرێت، بەڵام ئاخر بۆم ڕوون کردیەوە مەسەلەکە چۆن بوو. گوێ بگرە بسانە دەڵێم چی. دوێنێ شەوێکی بێوێنە بوو لە ژیانمدا. دوێنێ ڕووداوێکم بۆ هاتە پێش بە شەقامدا دەڕۆیشتم، لە ناکاو تووشی بەختەوەری ژینم هاتم. ئاخ لەم ڕۆژە چاوم بە ئەستێرەی بەختەوەریم کەوت. لێوەکانی سوور بوون، زۆرم خۆش دەوێت. ئەو بە گەرمی دواندمی و خۆشەویستم و ئاخۆ هیچ کات بەسەرت هاتووە کە لێوەکانت تا ڕادەیەک بلەرزێن کە نەتوانی قسەیان پێ بکەی. من نەمدەتوانی قسام بکەم، لە خۆشیان دەلەرزیم. بەڕاکردن هاتمەوە ماڵی و خەوتم، هەر بە دانیشتنەوە لەسەر ئەم کورسیە خەوم لێ کەوت. نیوە شەوێەوە خەبەر هاتم چم نووسیوە. ئەوانەیە کۆمەڵ و زنجیرەیەک بیر و خەیاڵی سیر و سەمەرە تەواوی لەشی داگیر کردوم. دەرگاکانی ئاسمان بەسرمدا نیوە کراوە بوون و هەردەتگوت ڕۆژێکی گەرمی هاوینە بۆ ڕۆح و دەروونم. پەریانی ئاسمان بۆیان تێدەکردم و ئەمنیش دەم خواردەوە. شەرابێکی سەرخۆشکەر بوو لە جامی لەعل و مەرجاندا. تۆ بڵێ دەنگی زەنگم جێلێ بوو بێ و یاخود ئاگام لە کوژانەوەی چراکان بوو بێ. هیوادارم نێم تێبگەی. هەموو شتێکم سەر لە نوێ زیندوو کردەوە. لەگەڵ خۆشەویستەکەم هەر بەم شوێنەی کە پێیدا ڕۆیشتوین گەڕامەوە. هەرکەس بەلامان داهاتبا چاوی لێ دەکرد. چوونە نێو پارچێ، چاومان بەشا کەوت. لە خۆشیان هەتا ڕێکی زەوی داهاتمەوە، چونکە ئەو زۆر باڵا بەرز و جوان بوو. گەڕاینەوە شاری و تەواوی مناڵانی مەکتەب بۆ دیتنی ئاوریان لێدەداوە، چونکە ئەو جوان بوو، کراسێکی ڕەنگ جوانی لەبەردا بوو. گەیشتینە بەردەرگای ماڵێکی کە بە بەردی سوور نەخشا بوو. چوونە ژوورێ، هەتا کوپلیکانەکان بە دوایدا ڕۆیشتم و ویستم بەرامبەری چۆکدا بدەم. ئەو ساو دڵدارانە چاوی لێ کردم و گوتی خۆشم دەوێ. ئەم ڕووداوم دوێ شەو بەسەر هات، شەوی ڕابردوو. ئەگەر بێت و پرسیارم لێ بکەی کە چم نووسیوە پێت دەڵێم. سرودێکی بێهاوتا، سرودێک کە بەردەوام شادی و ژیان دەبەخشێ. وام دەزانی شادی دەبین و ڕوبەڕوون درێژ بووە و گردنی چێڵی هێناوەتە پێش و دەیهەوێ بمگرێتە باوەش. کابرا کە جارز بۆ وەجیان هاتووە دەڵێ ئیتر لەو هەموو قسە پوچ و بێتامانەت وەجیان هاتووم. ئەوە ئاخر جارە بە زمانی خۆش پێت دەڵێم. یۆهانس پێشی پێدەگرێ. تکایە تاوێک ڕاوەستا، زۆر سەیرە. شەبەقی هەتاوم لە نێو چاوانت دابینی. ئەو کاتێککە گەڕایەوە دیتم تیشکی ئەم فانوسە هەروەکو شەبەقی ڕۆژ لەسەر چاوت دیار بوو. دیسان داوای لێبوردن دەکەم. ئەرێ ڕاستە، من پەنجەرەم کردەوە، بە دەنگی بەرز گۆرانیم گوت، بەڵام خۆم بە برابچووکەی هەموو کەس دادەنێم. ئەو جارەش نەزانیم کرد. بۆی هەیە ئەوەی بەسەر من هات بۆ هەموو کەس بێتە پێش. زۆر جاران پیا و مێشتی لە کار دەکەوێ. دەبوو ئەو کاتی تۆم لەبیر بواە کە خەوتووی و خەریکی حەسانەوەی. تەواوی خەڵکی شاری هێشتا هەر خەوتون. ئەرێ ئێوە ڕاست دەفەرمونون، هێشتا زووە. هەز دەکەم دیارەیەکت پێشکەش بکەم، ئەخۆلیم وەردەگری. قوتوجگەرەیەکی زیوە، منیش هەر وەرم گرتووە. دیارەیەک بوو لالایەن کتێکی کە چەند ساڵ لەمەوبەر لە حاڵی خەنکان لە دەریادا ڕزگارم کرد. 20 جگەرە دەبا. لێم قبوڵ ناکەن؟ حەیف. ئیتر جگەرە ناچێشی؟ بەڵام دەبێت دیسان فێری جگەرە کێشان ببیەوە. دەکرێ بەیانی درەنگ بۆ داوای لێبوردن بێمە خزمەتتان؟ هەز دەکەم بە جۆرێک گردنی خۆمت پێ ئازا بکەم. شەو باش، شەو باش. هەر ئێستا دەخۆم. بڕیار بێیتر لەوەی بەولاوە لە ژوورەکەی مڕاگوێت لە دەنگە دەنگ نابێ و ئەو جار زیاتر ئاگەم لە حەسانەوەی دراوسێکانم دەبێ. پیاوەکەوە دەرکەوت. یۆهانس بە دوای دەرچووە دەرێ و گوتی شتێکم لەبیر چوو پێت بڵێم. بەم زوانە دەڕۆم بۆ سەفەر. ئیتر چاوت پێم ناکەوێ. بەیانی دەڕۆم. چاک بوو بیرم کەوتەوە و پێم گوتی خۆشەویستانم، ڕووداوەکانی بەشی پێنجەمی ڕۆمانی ڤیکتۆریامان پێشکەشکردن. تا سبەی شەو، خواتان لەگەڵ. ئەم کاتەوە مکاتێکتان لە بەختەوەریدا بێ بیسەرانی بەڕێز. خۆشحاڵ و بەختەوەرین ئەم شەویش بە ئێوە گەیشتینەوە.
بەڕێزانم لەگەڵ من بن بۆ بەشی شەشەمی ڕۆمانی ڤیکتۆریا. دوێنێ شەو یۆهانس بڕیاری سەفەری دا و قەرار بوو ئەمڕۆ بەیانی سەفەر بکە. بابزانی چیرۆکی سەفەرەکەیمان بۆ دەجێڕێتەوە یا بە گیر و گرفت و سەرقاڵی و خەمەکانی خۆی گیرۆدەی تەنیای و بیرکردنەوەمان دەکا. لەگەڵم بن. یۆهانس نەچووە سەفەر و گیر و گرفتی زۆری بۆ پەیدا بوو. دەبوو هەندێک کەلوپەل بکڕێ. هەڵاتەڵاتنێکی زۆری توش بوو. ڕۆژ تێپەڕی و شەو داهات. بۆ خۆشی نەیزانی ئەو ڕۆژەی چۆن ڕابرد. هیچ جاری نەما. چوە بەر دەرگای دەسەڵاتداری بارەگایشا. لە دەرگایدا ئایا مادمازێل ڤیکتۆریا تەشریفیان لە ماڵە؟ نەخێر. ماتمازێل ڤیکتۆریا بۆ دەرێ چوو بوو. یۆهانس بۆی ڕوون کردەوە کە هەردووکیان خەڵکی ناوچەیەکن و تەنیا بەنیازی چاکوچۆنی هاتووە و بەخۆی ئیزن داوە بێتە ئێرە هەتاکو سڵاوی لێ بکە و هەواڵی سەلامەتی خۆی بۆ دایک و بابی پێدا بەڕێ بکاتەوە. داوای لێبردنی کرد و ڕۆیشت. جارێکی دیکەش ڕووی لە شەقامەکانی شاری کرد. خۆشی نەیزانی بۆ کام لا دەڕوا و هەر سات هیوادار بوو تووشی ڤیکتۆریا ببێ. بەم جۆرە ڕۆژی لێ ئاوا بوو شەو داهات. لەپڕ لەبەر دەرگای هۆڵی شانۆی شار چاوی پێکەوت. لە دوو ڕابە پێکەنینەوە بە ئیشارەی سەر سڵاوی لێ کرد. ڤیکتۆریا وەڵامی سڵاوەکەی داوە. چی وای نەمابوو لێی نزیک ببێتەوە. بەڵام بەداخەوە تەنیا نەبوو. ئۆتۆ کوڕی دەسەڵاتداری بارەگای شا کە جلوبەرجی ئەفسەری لەبەردا بوو لەگەڵی بوو. ڤیکتۆریا بۆ ئەوەی کە هاوڕێکەی تێنەگا بزەیەکی هاتی و ڕووی بۆ ئەو لای وەرجێڕا و بەپەلە چوو بۆ ژووری شانۆکە. یۆهانس خێرا لای خۆی بیری کردەوە گومانی تێدا نییە کە لە ژووری شانۆکە دەتوانێت چاوی بە ڤیکتۆریا بکەوێ و ئەویش بە ئیما و ئیشارە بیتوێنێ. زوو بلیتێکی کڕی و بۆ ژوور کەوت. تەواو شارەزای نێوهۆڵەکە بوو. دەیزانی دەسەڵاتداری بارەگا هەروەکو دەوڵەمەندەکانی شار شوێنی تایبەتی دانیشتنی خۆیان هەیە. بیر و بۆچوونەکەی یۆهانسیش ڕاست بوو. ڤیکتۆریا بینی کە وەکو بووکە چینەیەک ڕازاوە. لەجێی خۆی دانیشتووە و دەڕوانێتە دەوروبەری. بەڵام بگرە بۆ جارێکیش یۆهانسی وە بەرچاو نەهات. کاتێ پەردەی یەکەم کۆتایی هات یۆهانس خێرا هاتە دەرێ و لە نێو تاڵانی هاتوچۆدا چاوەڕێ ماوە تاوەکو ڤیکتۆریا لە شوێنی تایبەت بێتە دەرێ. ڤیکتۆریا هاتە دەرێ. یۆهانس جارێکی دیکەش بە ئیمای سەر سڵاوی لێ کرد. ڤیکتۆریاش بەسەر لێ شێواوی بە ئیشارەی سەر وەڵامی داوە. ئۆتۆ لە حاڵێکدا کە شوێنی فرۆشتنی خواردەمەنی نیشان دەدا گوتی دەتوانی لێرە ئاو بخۆیەوە. ڤیکتۆریا و ئۆتۆ تێپەڕین. یۆهانس لە شوێنی خۆی چەقی بوو. تارمایەک بەری چاوانی گرت بوو. خێرا خێرا و کەسانەی لە هاتوچۆدا بوون خۆیان لێدەدا و ئەویش داوای لێبوردنی دەکرد و بەم جۆرە هەستی بە هێش و ئازارێکی زۆر دەکرد. هێشتا هەروە لە جێی خۆی ڕاوەستا بوو کاتێ ڤیکتۆریا گەڕاوە. یۆهانس سەر لە نوێ بە توندی بە ئیشارەی سەر سڵاوی لێ کرد و گوتی ببوورە مادمازێل. ڤیکتۆریاش بۆ ئەوەی کارەکە پیس نەبێ و بە ئۆتۆی بناسێنێ گوتی یۆهانسە دەیناسی؟ ئۆتۆ وەڵامی داوە و دووسێ جار چاوەکانی ترۆکان بۆ ئەوەی کە جوان بیبینێ. ڤیکتۆریا پێگوت وابزانم دەتەوێت لە حاڵ و وەزعی دایک و باوکت ئاگادار بی. زۆر بەباشی هەواڵم لیان نییە. بەڵام وابزانم حاڵیان باشە. بەسەر چاو سڵاوی ئێوەیان پێدەگەێنم. سوپاست دەکەم. ئەخۆ مادمازێل بەم زوانە دەگەڕێیەوە؟ وابزانم لەم ڕۆژانەدا دەگەڕێمەوە. بێگومان سڵاوی تۆ بە شەوان دەگەێنم. بەڵێ دڵنیا بە. ڤیکتۆریا بەسەرهێنانە خوار ماڵ ئاوایی لێ کرد و ڕۆی. یۆهانس کە لە جێی خۆی وشک ببوو ڤیکتۆریای بینی کە لێی دوور دەبەوە. ناچار هاتە دەرێ و سەری خۆی هەڵگرت و دەستی کرد بە شەقام پێوان تا زووتر کاتی لێ ڕابرێ.
ئیتر چی وای نەمابوو شانۆکە کۆتایی بێ و خەڵک بڵاوی بکەن. سەعاتدا لەبەر دەرگای دەسەڵاتداری بارەکە چاوەڕوانی دەکرد. ڤیکتۆریا دەگەڕاوە. یوهانس دەیتوانی دەرگای گالیسکەکەی بۆ بکاتەوە، کڵاوەکەی بێنێتە خوارێ و هەتا ڕێکی زەوی دابێتەوە. نیو سەعات دوایە گالیسکەکە گەیشتێ. ئایا دەکرا یوهانس هەر لەبەر دەرگاکە ڕاوەستێ؟ ڕاستەوخۆ خێرا بۆ لای سەروی شەقامەکە ڕۆیشت و ئاوڕی لە دواوە نەداوە. بەڵام دەنجی کرانەوەی دەرگای چوونە ژوورەوەی تایبەتی گالیسکەی بیست. هەروە گوێ لێبوو کە بە دەنجێکی بەرز دەرگایان داخستەوە. اینجا یوهانس گەڕاوە. ماوەی سەعاتێک بێ ئامانج و لە خۆڕا لەبەر ئەو دەرگایە هاتوچۆی دەکرد و چاوەڕێ بوو. لە ناکاو دەرگا کراوە. ڤیکتۆریا بەسەر و قژی ڕووتی، شاڵێک بەسەر شانەوە هاتە دەرێ. نیوە قەڵس و نیوە ترسا و پێکەنی و پرسی، چاک نوقمی خەیاڵان بۆ خۆت لەبەر ئەم دەرگایە دێ و دەچی؟ هیچ خەیاڵێکم نییە، تەنیا قەدەمان لێ دەدەم. لەبەر پەنجەرە ڕادیتمی داهاتی و دەچووی، ویستم دەبێ زوو بچمە ژوورێ. ڤیکتۆریا، زۆر سوپاست دەکەم لەوەی کە هاتیە دەرێ. وردە وردە داهات جارەز بم، بەڵام ئێستا دڵنیا بووم لەوەی کە لە هۆڵی شانۆدا سڵاوم لێ کردی داوای لێبوردن دەکەم. پێویستە و ڕاستیشت بۆ ڕوون بکەمەوە. ئەمڕۆ بەر لە نیوەڕۆ بۆ دیتنە سەری ماڵی دەستەڵاتداری بارەگاشمدا. ئاخر زۆر تامەزرۆی دیتنت بووم. حەزم دەکرد بتبینم و مانای ئەو شتەی بزانم کە دەتەویست پێم بڵێ. ڤیکتۆریا گوتی، بەڵێ، بەڵام دەبوو خۆت بزانی. پیرێکە بەڕادەی پێویست پێم گوتی. پێم سەیرە لەوەی کە تێنەگەیشتی، بەڵام تەواوی ئەو شتانە هەروە بە دوو دڵی دەمهێڵێتەوە. یوهانس، باچی دیکە باسی لێ نەکەین. دەزانی چ خەیاڵێکم هەیە؟ خۆمەوەم پێگوتی، زۆریشم پێگوتی، سرم سوڕماوە و نازانم بۆ چ تێناگەی. خۆ حەز ناکەم ئازارت بدەم، تۆم خۆش دەوێ. خۆ پێری درۆم پێ نەگوتی و ئێستاش هەر لەگەڵت ڕووڕاستم. بەڵام زۆر شتن کە من و تۆ لێک دوور دەخەنەوە. لە ڕادەبەدەر خۆشم دەوێ. بەڵام ئاخ، ئیتر ناوێرم لەوە زیاتر لێرە ڕاوەستم. بۆی هەیە لە پشت پەنجەرەڕا بمان بینن. یوهانس، زۆر شت هەن کە تۆ لیان ئاگادار نی. شەو و ڕۆژ بیرم لەو شتانە کردوونەوە. بەو حاڵەش بە قسەکانی ئەوێ شەوێشم هەروە وەفادارم. بەڵام چ بکەم، مەحاڵە. چ شتێک مەحاڵە؟ هەموو شتێک، هەر هەموو شتێک. گوێ بگرە. یوهانس، ناچارم مەکە. ئەوەی کە ناشێ بیڵێم پێت بڵێم. زۆر باشە، ناچارت ناکەم. بەڵام پێرێ فریوت دام. ڕووداوەکە ئاوا بوو کە لە شەقام تووشی یەک بووین. سەر و ڕوود زۆر خۆش بوو. دوایە ڤیکتۆریا سوڕاوە ویستی بچێتەوە ژوورێ. یوهانس کە تەواو ڕەنگی گۆڕابوو پرسی، ئایا کارێکی خراپم کردووە؟ مەبەستم ئەوەیە کارێکی وام کرد بێ کە ئێوە وا بیر بکەنەوە. من بەرامبەر بە تۆ ئەخۆ لەم دوو شەو و ڕۆژەدا چ خەتایەک لەمە ڕووی داوە. نا، مەبەستم ئەوە نییە. من بۆ خۆم وا بیر دەکەمەوە. هەدی ئێوە چۆن؟ خۆ باش دەزانن ئەو کارە قەت سەرناگرێ. تۆم خۆش دەوێ، لە ڕادەبەدەریش خۆشم دەوێ. یوهانس بە پێکەنینەوە گوتی، وەڕێزم بۆتان هەیە و. ڤیکتۆریا بەم پێکەنینە هەڵچوو و چاوی لێ کرد و بە توندی پێگوت، ئای خوایە گیان، یعنی تۆ نازانی کە باوکم بەم کارە ڕازی نابێ؟ بۆ ناچارم دەکەی ئەوەت پێ بڵێم؟ خۆ بۆ خۆت باش دەزانی ئاکامی ئەم کارە دەگاتە کوێ. ئایا وانە؟ تاوێک بێدەنجی یوهانس گوتی، ئەرێ، بێگومان وایە. ڤیکتۆریا درێژەی دایە، جگە لەوانە بەڵگە و دەلیلی جۆراوجۆری دیکەش زۆرن. نا، ئیتر بەڕاستی ئەو جار نابێەوە دووم بکەوی بۆ شانۆ و ئێستاش کە هاتوویە ئێرە منت زۆر ترساند. جگە لەوانە بەڵگە و دەلیلی جۆراوجۆری دیکەش زۆرن. نا، ئیتر بەڕاستی ئەو جار نابێەوە دووم بکەوی بۆ شانۆ و ئێستاش کە هاتوویە ئێرە منت زۆر ترساند. لەوەی بەدوا بە هیچ زۆر نابێ وا بکەی. ڤیکتۆریا درێژەی دایە، جگە لەوانە بەڵگە و دەلیلی جۆراوجۆری دیکەش زۆرن. نا، ئیتر بەڕاستی ئەو جار نابێەوە دووم بکەوی بۆ شانۆ و ئێستاش کە هاتوویە ئێرە منت زۆر ترساند.
لەوەی بەدووە بە هیچ زۆر نابێ وا بکەی. یۆهانس گوتی زۆر باشە. ڤیکتۆریا دەستی گرت. نایەوە ئاوایی پیاسەیەک بکەی؟ ئەگەر بیتەوە زۆر خۆشحاڵ دەبم. ئەدی دەستەکانت بۆ هەگەر من سەرمامە. ئاخ دەبێ بەجێت بێڵم. شەو باش یۆهانس، شەو باش. شەقام کە پۆمات هەروەکو گوریسێک بەرەو ژۆڕا خرابوو. وا دەهاتە بەرچاو کە قەت کۆتایی نایە. تووشی مێر منداڵێک بوو کە گوڵی سیس و ژاکاوی دەفرۆشت. بانجی کوڕەکەی کرد، لە قەگوڵێکی هەڵگرت و سکەیەکی 5 کڕۆنیدایە، کارێک کە هیچ دەردێکی دەوا نەدەکرد. درێژەی بەڕۆیشتندا. تۆزێک ئەولاتر تووشی کۆمەڵێک مناڵی تر هات کە لە پیادەڕێ لە تەنیش دەرگایەکی گەورە خەریکی یاری بوون. لە پەناوان منداڵێکی 10 ساڵانە هەڵتروشکا بوو. سەیری کایە و یاری مناڵەکانی دەکرد. چاوەکانی شین بوو، بە تەمەنتر دەهاتە بەرچاو. کوڵمەکانی تێ قوپا بوون و چەنەی 4 گۆشە بوو. شڕەکڵاوێکی کونی توکنی لەسەر بوو. جۆرە نەخۆشیەک سەری ئەم کوڕە چکۆڵەی بۆ هەمیشە بێمو کردبوو، واوێ دەچوو ڕۆحیشی هەر بەم جۆرە سیس و ژاکاو بێ. یۆهانس هەموو ئەم شتانەی دی تەواو کاس و جێژ ببوو. دەتگوت لەسەر ئەم دنیایە نییە. هیچ هۆشی لە باران نەبوو کە تازە دایدا بوو. هەرچەند کە بەیانی زوو لە ماڵ دەرکەوت بوو، چەترەکەی لەگەڵ خۆی هێنا بوو، بەڵام هەڵی نەدا. بەهەرحاڵ کاتێک گەیشتە مەیدانەکە، چوو بۆ لای کورسێک و دانیشت. باران بەڕێژ نەداهاتە خوارێ. یۆهانس لێبڕا و چەترەکەی هەڵدا. زۆر بە توندی خەو دایگرتە بوو. سەری گەرم دەهات بوو. بە شوێنەی سەری تەکاندا و چاوەکانی نوقاند و خەوی لێکەوت. بە دەنگەدەن جیێوانەی کەوا لە پەنای لە هاتوچۆدا بوون و خەبەر هات. هەستا و خۆی لە بەریە کێشاوە. تۆزێک هاتبووەوە سەرخۆ. تەواوی ئەو ڕووداوانەی کەوا بەسەری هاتبوون کەوتەوە بیری. بگرە و کوڕی کەوا بۆ لەقێک گوڵ 5 کڕۆنی زێڕی لێوەرگرتە بوو. ئینجا وسکە سەیرەی کە شادی و ڕەزامەندیەکی لە ڕادەبەدەری پێدا بوو هێناوە بیر خۆی. شکر بۆ خودا. لەوانەیە مناڵەکانی تر بەهۆی باران خزابێت نەژێر تاقی دەرگا گەورەکەی تایبەت بە هاتوچۆی کالیسکا. ئینجا لەوێ درێژە بە مێشێن و یاری خۆیان بدەن. ئەخۆ پیرە پیاوی 10 ساڵ و کەم تەمەنی خەمبار هەروە سەیری یاری مناڵانی تری دەکرد. خدا دەزانێ. تۆ بڵێ یارم کاتێک کەوا لەوێ دانیشتووە بیری لە جۆرێک شادی نەدەکردەوە. بۆی هەیە لە ژوورەوە قوڕمگرتوەکەی خۆی کەوا لە قوشبنی حەوشەیەکدا هەڵکەوتبوو تۆپێک فرفڕەیەکی هەبێ. لەوانەیە لە ژیانیدا هەموو شتێکی لەدەست نەدابێ. بۆی هەیە لە ناخی ڕۆحی ژاکاویدا هێشتا هیوایەکی هەرما بێ. خانمێکی شوش و باریک ڕووبەڕووی دەرکەوت. یۆهانس موچرچێکی پێداهات و ڕاوەستا. نا نەیدەناسیەوە. ژنەکە بۆ فەرعەکە لێ هەڵابەوە. بەم بارانە توندە چەتری پێ نەبوو، بەپەلە هەنگاوی دەنا. یۆهانس پێی گەیشت. چاوێکی لێ کرد و لە پەنای تێپەڕی. ژنەکە چەندە جوان و خۆش قەد و باڵا بوو. باران تەڕی دەکرد، سەرمای بوو، بەڵام یۆهانس نەیدەوێرا لێی نزیک بێتەوە. بۆەوەی کە تەنیا ژنەکە تەڕ نەبێ، چەترەکەی بەدەستەوە کاتێک گەیشتەوە ماڵێ شەو شەق بوو. نامەیەکیان بۆ لەسەر مێزەکەی دانابوو. کارتی بانگەشت بوو. بنەماڵەی سێرداوایان لێکردبوو کە بۆ شەوی ئایندە بچێتە ماڵی ئەوان. لەوێ ناسیە و دۆستانی دەدی. بەڕای ئێوە یەکێک لەم ناسیاوانە چییە بوو؟ ڤیکتۆریا، کچی خاوەن کۆشک. یۆهانس لەسەر کورسەکەی سەرخەوێکی شکاند. 2-3 ساعت دوایە دڵتەنگ لەسەرمانەوە خەبەر هات. لەرزۆک و خەواڵ و ماندوو شەکەت لەو هەموو ڕووداوە تاڵانەی ڕۆژێ دانیشتە پشت مێزەکەی بۆەوەی کە وەڵامی ئەم بانگەشتە بدا کە بە تەمای بەشداربوونی نەبوو. وەڵامی دا و لە ماڵێوە دەرکەوت هەتاکو وەڵامەکەی لا سندوقی پۆست بەهاوێ. لەپەر بیری کەوتەوە ڤیکتۆریاش لەم شوێنە بانگەشت کراوە. ئاخ، بۆت ڤیکتۆریا سەبارەت بەم بانگەشتە هیچی پێ نەگوتبوو. لەوانەیە لە ترسیوەی کە ئەو نەچێتەوێ ئەم کارەی کردبوو. بێگومان ڤیکتۆریا دەیهەویست لەوێ لەناو ئەو خەڵکە نەناسیاوانە لە چنگانی ڕزگار بێ و خۆشیەکەی لێ تاڵ نەکا. نامەکەی دڕاند و نامەیەکی تری نووسیەوە. وێڕای سوپاس چوو بۆ بانگەشتەکە.
تووڕەیەکی نەناسرا و دەستی وەلەرزین خستە بوو. بۆ نەچێ، بۆ خۆ بشارێتەوە، ناگرنگ نییە. نیگەرانی و دڵە کوتەی لە ڕادەبەدەر زیاد بوو. جۆرێک دڵخۆشی تەواوی ئەندامی داگرت. بەپەلە وەکو شێتان شەڵاوی بۆ ڕۆژمێرە دیوارەکە برد و چەند لاپەڕەی لێدا دڕی و بەم جۆرە یەک هەفتە زەمانی وە پێش خست. هەستی بە جۆرێک ڕەزامەندی دەکرد، گەلێ بە کەیفا. دەبۆم کاتێ خۆش ڕابوێرێ، پیپێکی داگرسێنێ، لەسەر کورسەکەی دانیشێ و خۆش بێ، پیپەکەی مژی نەدەدا. بەبێ هۆ خەریکی گەڕام بوو، تاکو چەقۆیەک شتێکی تیژ بدۆزێتەوە و پیپەکەی پێخاوێن بکاتەوە. لە ناکۆمیلی کاژمێری سەر دیواری هەڵقاند تاکو پیپەکەی پێ بکرێنێ. ئەم کردەوە کە تێکەڵاو بە تووڕەیەک بوو، شوێنێکی باشی لەسەردانا و هەستی بە دامرکان کرد و لە پاڵ خۆیداوە پێکەنین کەوت. دیسان چاوی جێڕا بۆەوەی شتێکی دیکەش بدۆزێتەوە و خراپی بکە. کات تێدەپەڕی، لە ئەنجامدا هەروە بە جلوبەرجی تەڕەوە خۆی هاوێشتە سەر تەختەکەی و خەو بردیەوە. بەیانی زۆر درەنگ لە خەوەستا، باران وەکو گۆزەی سەرە و ژێر بەڕێژنە دەباری و بەردەوام شەقامی دەشوشتەوە. یۆهانس هەروە نقم و جێژی خەیاڵان بوو، بیر و خەیاڵی جۆرا و جۆری کە لەگەڵ ڕووداوەکانی ناو شار ئاوێتە ببوون. بە هیچ زۆر هەستی بە تاوتین نەدەکرد. تووڕەیەکەی بەسەر چوو بوو، هەستی بە خۆشی دەکرد. وای دەزانی بە درێژایی شێوی ڕابردوو لە ناو جەنگەڵ و دارستانی خەفەتباردا سەرگەردان بووە و ئێستا لە کەناری چەم و ڕووباری پڕ درەختدایە. لە دەرگایاندا نامەبەر بوو کاغەزێکی بۆ هێنابوو. یۆهانس نامەکەی کردەوە، چاوێکی پێدا خشاند بە زەحمەت توانی لێی تێبگا. ڤیکتۆریا لە کورتەنامەیەکدا داوای لێکردبوو هەر ئەم شەو لە ماڵی سێر چاوی پێ بکەوێ، چونکە لەبیری چوو بۆ ئەوەی پێ بڵێ. ڤیکتۆریا دەیگوت لەوێ تێدەگەێنم و بۆی ڕوون دەکەمەوە کە بۆ بەم جۆرە ڕەفتاری لەگەڵ کردووە و هەروەها داوای لێ دەکرد لەوەی بەدواچی تر بیری لێ نەکاتەوە و خۆی تێنەگەێنێت و کاری پێدا نەبێ. یۆهانس چوە دەرێ، نانی نیوەڕۆی خوارد و گەڕاوە ماڵێ و لە ئەنجامدا نامەیەکی بۆ کاکی سێر نووسی و وەڵامی داوە کە ناتوانێم شەو لە ماڵیوان بۆ بانگێشت بەشدار بێ و بڕیاریدا لە شەوانی داهاتوو وەکو سبەی شەوێ بچێتە ماڵیان. نامەکەی بە پیاوێکدا بۆ بەڕێ کرد. وەرزی پاییز داهات. ڤیکتۆریا گەڕابەوە کۆشک و شەقامە باریکەکە، هەروەکو جاران مات و بێدەنگ لە نێو ماڵەکاندا خەوی لێکەوتبوو. ژوورەکەی یۆهانس بە درێژایی شەوان ڕووناک دەماوە، چرای ژوورەکەی شەوانە لە گەڵەستێرەکاندا دەگیرسا و کاتێ بەیان دەنگوت دەکوژاوە. بەردەوام خەریکی نووسینی کتێبە گەورەکەی بوو. ڕۆژەکان هەروە دەهاتن و دەچوون، بەڵام یۆهانس هەر بەتەنیا دەژیا و خۆی لە خەڵک و جەماوەر دوور دەخستەوە. ئیتر سەردانی ماڵی سێریشی نەدەکرد. زۆر جاران لە کاتی نووسیندا خەیاڵ هەڵی دەگرت و زۆر شتی دەنووسین کە بە نیازی نووسینیان نەبوو، لە ئەنجامدا لێبڕاو دەبوو خەتیان بچێشێ و فڕیان بدە. هەرەوەندە بەس بوو لە دەرێ ڕاگوێ لە دەنگێکی چکۆڵا یاخود تەقەتەقی تەگەرەی کالیسکەکان کەوا لە شەقامە باریکەکە دەهات و چۆیان دەکرد بوو بە. ئینجا خوڕپەی لە دڵی دەهات و بەجارێک هەودای خەیاڵی ئاڵۆز دەبوو. لە شەقامدا ئیزن بەم کالیسکەیە بتەن بڕوە، هۆشتان بێ. بۆ؟ ئاخر بۆ دەبێ هۆشی ئەم کالیسکەیەمان بێ؟ کالیسکەکە هەروە دەڕوە و تێدەپەڕێ، لەوانەیە ڕێستان نزیک گۆشەی فڕعەکە بێ. بۆی هەیە لەو شوێنە پیاوێکی بێ پاڵتۆ و کڵاو سەری کڕنۆشیە نابێتە خوار، ئاخرە و دەیهەوێ بۆ بەرکەوێ و پان بێتەوە، بە جۆرێک کە چاکبوونەوەی بۆ نەبێ، ئازار و ئەشکەنجە بکرێ، بکوژرێ، ئەو پیاوە دەیهەوێ بمرێ. ئەوە شتێکە کە تەنیا پەیوەندی بەخۆیەوە هەیە و بەس. دوگمەکانی کراسەکەی داناخە، سەر لە بەیانیان ئیتر پێڵاوەکانی بۆ یەخناکە، سینگی لاوازی ڕووتە، ژینی لێ بۆتە ژار، بە زوویی دەمرێ. پیاوێک کە لە جیانەڵادا بوو کوتە کاغەزێکی بۆ دۆستێکی نووسی، داوایەکی بچووک پیاوەکە گیانیدا و ئەم نامەیە بەجێهێشت. ئەم نووسراوەیە ڕێکەوتی ئیمزای لە ژێر بوو، بە پیتی گەورە و چکۆڵە نووسرا بوو. ئەوە نووسراوەی کەسێک بوو کە تا 1 سەعاتی دیکە دەمرد. زۆر سیر بوو، بگرێ ئیمزای ئاسایی خۆشی لە ژێر نووسراوەکەدا بوو. 1 سەعات دواتر ئیتر نەما بوو. پیاوێکی تر بوو کەوا لە ژوورێکی گەجکاری کراودا کە ڕەنجی شینی لێدرا بوو، بە تاقی تەنیا خەوی لێکەوتبوو. ئیتر چی؟ هیچ. لەم دنیا پان و بەرینەدا ئەو کەسێکە کەوا لە ئاستی مردندایە،
ئەم بیر و خەیاڵە هەڵی دەگرێت تا ئەو کاتە لە وزە دەکەوێ، هەروە بیری لێ دەکاتەوە. دەبینێ شەو داهاتوە و میلی ساعتە دیوارەکەی گەیشتۆتە سەرهەشت و پیاوەکە تێناگە کە بۆچی ساعتەکەی زەنگ لێ نادا. سەرەڕای وەش ساعت چەند دەقیقەشی لە هەشت لاداوە. ساعتەکە هەروە چرتە چرتی دێ و ئەو جێی لێ نەبوو کە ساعتەکە زەنجی لێداوە. وێنەی دایکی کە لەسەر دیوار هەڵواسراوە لێ دەکاتەوە. لەوەی بەولاوە چ لەم وێنەیە بکە؟ بۆ بەجێی بێڵێ خۆی کە ئێستا خەریکە بڕوە. چاوماندووەکانی بە گوڵدانی سەرمێزەکە دەکەوێ. بە شوێنەیی دەستی بۆ درێژ دەکا و ژیرانە گوڵدانە گەورەکە دەچێشێتە پێش خۆی و لە زەوی ڕادەکشێ و دەیشتێنێ بۆ گوڵدانەکە بە ساغی لەوێ بمێنێتەوە. مۆدنە کارەباییەکەی کەواتجگەرەی پێدەچێشە لە پەنجەرە ڕادایەوێتە دەرێ. لەوەی بەولاوە چی لێ بکە؟ زۆر دڵنیا بوو لەوەی کە نابێ مۆدنەی جگەرە کێشان لە پاشوی بمێنێ. ئاخر پیاوەکە هەفتەیەک زیاتر ناژی. یۆهانس قیت دەبێتەوە. لە ژوورەکەیدا دەست دەکا بە هاتوچۆ. کابرای زیرانیەوە خەبەر دێ. ئیتر پرخەپرخی نایە. ئاخر کاڵ دەکێشێ و لەسەر خۆ دەناڵێنێ. یۆهانس دیسان بەسەر پێوە لە کورسەکەی نزیک دەبێتەوە و دادەنیشێتەوە. خشەخشی سپیندارەکان داهێزراوتری دەکەن. ئەو سپیندارە بێگەڵا و پیرانە هەر لە مۆتۆ جنۆکان دەچن. لق و پۆ گرێدراوەکانیان دەنگە دەنجیان دێ و لە دیواری دەکەون. ئەم دەنگانە بیرهێنەرەوەی دەنجی مەکینەی داری تایبەتی جێرەکردن بوو. هەروە بە قرچە قرچ بەڕێگادا دەڕۆی و دەڕۆی. چاوێک وەلاپەڕەکاندا دەخشێنێ و سەر لە نوێ دەیخوێنێتەوە. ئاخر دیسان بیر و خەیاڵ هەڵی گرتۆ و سەری لێ شێواندووە. نازانێت چ لەگەڵ مردن و گالیسکە بکە. دەربارەی باخێک دەنووسێ، باخێکی خۆش و بە سەفا و جوانی، کۆشکی هەڵکەوتوو لە تەنیشت ماڵیوان. ئێستام باخە مردووە، کفنی بەفری بەسەر کێشراوە و بەو حاڵە شەرواشتی لەسەر دەنووسێ. ئیتر لەم ناوە بەفر نابینێ، خۆ هەر زستان نییە، بەهارە، بەبوون و بەرامەی خۆشی گوڵان و شنەبای فێنەک. شەوە لەم شوێنە ئاوی قوڵ و مند لە چەشنی زەریای زێوی قاڵە. کەنارەکانی گوڵی یاسی لێ ڕواوە، سەرانسەر گوڵ گوڵزارە. بۆنی خۆشی ڕێگا ڕۆژێک دەڕوا. ئاخارێکی بێدەنگ و هەرا، هەر دەڵی لەو بەری لەنگەرگاکەڕا، دەنگ و قاسپەی پۆڕ و کەودێتە گوێ. لە یەکێک لە کوچە باخەکاندا ڤیکتۆریای تەمەن 20 ساڵ ڕاوەستاوە. سێبەری کەوتوتە سەر گوڵە سوورە بڵند و بەرزەکان و بەسەر زەریادا دەڕوانێتە دارستان و کوێستانە خەوتوەکانی لە دوور ڕادیار. ڕۆحێکی سپی و سەرگەردان لە ناو باخی سەرسەوزدا بەرچاو دەکەوێ. دەنجی پێیەک لە جادەدا. ڤیکتۆریا لە ناوجیا و زەمەندی شیندا بەرەو پێش دەڕوا. ئانیشکی داوێتە سەر دیوار، وردەبێتەوە و چاو لێ دەکا. پیاوەکە هەروە لەسەر جادە ڕاوەستاوە. کڵاوەکەی دێنێتە خوارێ و تاڕێکی زەویدا دێتەوە. ڤیکتۆریا هەر بە ئاماژەی سەروەڵامی سلااوەکەی دەداتەوە. پیاوەکە چاوێک لە دەوروبەری دەخشێنێ. کەس خۆی لێ نەگرتووە. مەودای نێوان خۆی و ڤیکتۆریا دەپێوێ و لێی نزیک دەبێتەوە. ئەوسا ڤیکتۆریا هاواری لێ بڵند دەبێ. نانا، پاشە و پاش دەکشێتەوە و بە ترس و لەرزەوە دەستی بەرز دەکاتەوە. پیاوەکە پێی دەڵێ، ڤیکتۆریا، ئەو شتێکە پێت گوتم بەڕاستت بوو، هیچ کاتوان بیر نەدەکرد، جێی باوەڕ نییە. ڤیکتۆریا وەڵامی دەداتەوە، بەڵێ، ئیتر چت لە گیانی من دەوێ؟ پیاوەکە زۆر لێی نزیک بۆتەوە. تەنانەت گوێی لە هانکە یاناسەکانی دەبێ، درێژە بە قسەکانی دەدا. چم دەوێ؟ دەبینی کە هیچم ناوێ، جگە لەوەی کە دەقیقەیەکت لەلا بمێنمەوە. ئیتر ئەوە ئاخر جارە کە دەتبینم، پێم خۆشە لە پەنات بم، هەر لە پەنای تۆ بم. ڤیکتۆریا بێدەنگ دەبێ. دەقیقەیەک دەخایەنێ پیاوەکە تا ڕێکی زەوی دادێتەوە. شەو باش. ڤیکتۆریاش وەڵامی دەداتەوە. شەو باش و پیاوەکە بێ ئەوەی هیچ ئاوڕێک لە دوایە بداتەوە لەوێ دەڕوا. مردن، چم لە مردن داوە. کاغەزەکەی دەردێنێ و دەیپوچێنێتەوە و دەیاوێتە نێو سۆبەکە. گەلێک کاغەزی تر بۆ سوتاندن لەوێ ئامادەن. ئەوە گشتی کایە و خەیاڵی بیرێکی ئاڵۆزە و دیسان سەر لە نوێ بەسەرهاتی پیاوی سەرجادا، ڕێبواری ڕێ، ئەربابێکی هەڵوەدا، کاتی بەسەرچوو تا ڕێکی زەوی داهاتەوە و ئینجا ڕۆیشت. لە باخێکی بێهەرادا کیژێکی لاو ڕاوەستا بوو. تەنیا 20 بەهار لە تەمەنی لادا بوو. خۆکچەکە ئەوی نەدەویست، بەڵام کابرا گەیشتووە نزیک دیوارێک کە کچەکە لە پشت وێ دەژیا
لێی نزیک بووە. پەنجەرەکەی پێوە دەداتەوە، سەر لە نوێ لە پشت مێزەکەی دادەنیشێتەوە. ئەم کتێبانەی کەوا خوێندوێتیەوە دەیاناوێتە خوشبنێکی کاغەزەکانی دێنێتە دەرێ و قەڵەم دەگرێتە دەست. دەکرێ بڵێن کاراستەمەکەی کۆتایی پێهاتووە، تەنیا بەشی کۆتایی کتێبەکەی ماوە و ئەویش هەروەکو دەنگی شەمەندەفەر دوور دەبێتەوە. ئەو بەشەی بەباش دەزانێ و لە مێشتیدایە. ئەربابێک لە میوانخانەیەکدا کەوا لە کەناری جادەیە کەڵکەوتووە، ڕێبوارێکە کە دێت و دەڕوا بۆ شوێنێکی دووری دنیا. زەمانە زۆری لە مۆڕەشەکانی سەر و جێلاکی سپی کردووە، بەڵام ئەو باڵا بەرزە هەروە بەهێز و توانایە و یەکجار بەم جۆرەی سەر و پوتراچی حکایەت دەکا پیر نییە. کالیسکەکەی لە دەرێ ڕاوەستا و ئەسپەکان لە حاڵی حەسانەوەدان و کالیسکەچی شاد و بەکەیف و ڕەزامەندە، چونکە کابرای خەریب شەڕاب و خواردنی داوەتێ. کاتی ئەرباب ناوی خۆی دەنووسێ، خاوەنی میوانخانەکە ئەوی دەناسێتەوە و زۆر بە حورمەتەوە ڕێزی لێ دەگرێ. ئەرباب دەپرسێ ئێستا چێ لە کۆشک دەژی؟ خاوەنی میوانخانەکە وەڵامی دەداتەوە جەناب سەروان کە گەڵی ساماندارە و خاتونیش کە لەگەڵ هەموو کەس دلۆڤانە. ئەرباب بزەیەکی تاڵی دێتێ و دەڵێ لەگەڵ هەموو کەس؟ تۆ بڵێ لەگەڵ هەموو کەس دلۆڤان بێ؟ دوای درێژە بەنووسین دەدا، کاتێک کۆتایی بەکارەکەی دێنێ نووسراوەکەی دەخوێنێتەوە. شێرێکی پڕۆ پتە و ئارامە، بەڵام لیپا و لیپە لە قسەی تاڵ. لە پاشان کاغەزەکەی دەدڕێنێ و هەروە دانیشتۆ و بەردەوام درێژە بە کاغەز دڕاندن دەدا. لە دەرکەی دەدەن ژنێک بە جلوبەرجی زەردەوە دێتە ژوورێ، دارەی سەری لا دەدا. ڤیکتۆریا خاتوونی لە خۆبایی کۆشکەکەیە. ئەرباب خێرا لەبەری هەڵدەستێ، دڵی غەمبار و ژاکاوی لە ناکەو هەروەکو گوڵەیە کە ئاویان لەبن کردبێ گەشت دەبێتەوە. بەتەوسەوە دەڵێ ئێوە بەرامبەر بە هەموو کەس دلۆڤانن، هەر بۆیە بۆ لای منیش دێن؟ ڤیکتۆریا بێ ئەوەی هیچ بڵێ سێری دەکا و سوور هەڵدەگەڕێ. ئەربابەکە هەر بەو ڕاوێژە تاڵە لێی دەپرسێ چت لە گیانم دەوێ؟ هاتوو ڕابردوم بیر بخەیتەوە؟ بەڵام خاتون دەبێ بزانی کە ئەوە ئاخر جارە چاوم پێت دەکەوێ، من بۆ هەمیشە دەڕۆم. کۆشکنشینی لاو هەروە بێدەنگ ماوەتەوە، تەنیا لێوەکانی دەلەرزن. ئەرباب درێژەی دەداتێ و دەڵێ باشە جارێک دانهێنان بەشێتی خۆم ڕەزامەندت ناکە، گوێ بگرە. دیسان دان بەوە دادەنێم دڵم بە تۆوە بووە، بەڵام شایانی تۆ نەبووم. ئێستا دڵنیا بووی؟ گیان بەری ئەو چی دەگرێ، تەواو هەڵدەچێ و دەڵێ تۆ منت وەلانە. پیاوێکی ترت هەڵبژارد، من لادەیەکی ڕەزاگران بووم، ورچێک بووم کەوا لە نێچیرەکەی پاشادا ڕێم لێ گۆڕابوو. ئەرباب کە خێرا خێرا هەنسکی دەدا دەکەوێتە سەر کورسێک و بەگریان و پارانەوە دەڵێ ئاخ بڕۆ بڕۆ. کۆشکنشینی لە خۆبایی بەهێمنی دەکەوێتە هاتەران پاتەران و دەڵێ من تۆم خۆش دەوێ، باش لێم تێبگا، تەنیا کەسێک کە خۆشم دەوێت تۆی، خدا حافیز. و کۆشکنشینی لاو دەستی بە دەموچاوی دەگرێت لە دەرگا دەچێتە دەرێ و لە بەرچاوان نامێنێ. یۆهانس قەڵەمەکەی دادەنێ و پاڵ بە کورسەکەی دەداتەوە. زۆر باشە، یەک خاڵ تەنیا هەر ئەوە. ئێستا کتێبەکەی بەرهەمە نووسراوەکەی ئەو هەموو لاپەڕە ڕشکراوەیە بەرهەمی نۆمان کار و تێکۆشانە. ڕەزامەندێکی لە ڕادبەدەر تەواوی دەمارەکانی داگرتووە و ئەو کاتێکەوە لەوێ دانیشتووە ڕووناچی بەیان دەبینێ کە چۆن خۆی لە چنگ تاریکی شەو ڕزگار دەکا. سەری گەرمە و پڕ لە هەرایە، زەینی هەروە کار دەکا، هەستێکی زۆر و جۆرا زۆر دەرونی دەلەرزێنێ. مێشتی هەروەکو باخێکی وەحشی وایە کە هێشتا پڕبەرە و لە زەویە بە پیت و بەرەکەتەکەی هەڵم هەڵدەستێ. بە کوێرە ڕێیەکدا دەچێتە ناو دۆڵێکی قۆڵ و مردوو، هیچ ئاسەواری ژیانی تێدا بەدی ناکرێ. لەم شوێنە چۆڵەوارەدا دەنگی ئۆرگەیەک دێتە گوێ، بەرەو دەنگەکە دەڕوا. چاوی پێدەکەوێ ئۆرگەکە خوێنی لێ دەبارێ. کاتێکی دەیژەنن لە کەنارەکانی خۆیان جۆگەڵا دەبەستێ. تۆزێک ئەولاتر دەگاتە گۆڕەپانی بازاڕێک، هەموو لایەکی چۆڵە، هیچ دار و درەختی تێدا نییە، هەموو شوێنێکی بێدەنگە، بازاڕێکی چۆڵە. لەسەر خیزەکان شوێنی پێیەکان هەروە دیارە و هێشتا و قسانەی کەوا لەو بازاڕەدا گوتراون بەهۆی تازەبوونیان دەزرینجێنەوە.
هەستێکی غەریب ڕووی تێدەکا. ئەو قسانەی کەوا لە ماقارانەدا دەزرینجێنەوە خەفتباری دەکەن و لێی دەهاڵێن و ڕێکی دەکوشن. بەدەست بزاوتێک هەمویان لە خۆ دوور دەخاتەوە، بەڵام ئەوان سەر لە نوێ دێنەوە. ئەوان قسە نین، کۆمەڵی پیرە پیاون، تاقمێک پیرەمێردن کەوا سەما دەکەن. ئێستا دەیان ناسێتەوە بۆ سەما دەکەن و کاتێک کە سەما دەکەن بۆ ڕەخساریان ئەوە ئاساییە. لەو کۆمەڵە پیرەمێردە بۆنی سارد و سڕی هەڵدەستێ. ئەوان ئەوی نابینن چونکە کوێرن و کاتی ئەو ڕویان تێدەکا و هاواریان دەکاتێ نایبیسن چونکە مردوون. ئەو بەرەو ڕۆژهەڵات بەرەو هەتاو دەڕواتە پێش و دەگاتە کوێستانێک. دەنگێک پێی دەڵێ ئەو کوێستانەی کەوا ڕوبەڕوود بەرز بۆتەوە لاقی منە. من لە زاری دنیادا دیل کراوم، وەرە من لەو بەند و داوە ڕزگار بکە. ئەویش بەرەو زاری دنیا هەنکاوتنێ. لە کەناری پردێک پیاوێ خۆی حەشارداوە، پیاوێکی کە خەریکی نیسێ خڕکردنەوەیە. هەر کە چاوی بەم پیاوە دەکەوێتەوە خەریکە نیسیەکەی بگرێ، ترسێکی سیر تەواوی لەشی سڕ دەکا. تف داوێتە کابرا و هاڕەشەی لێ دەکا، بەڵام کابرا جوولە لە خۆی دەبڕە و چاوەڕێی دەبێ. دەنگێک لە پشتەوەڕە هاوار دەکا، بگەڕێوە. چاوی بەسەرێک دەکەوێ کەوا جاڵە بۆتەوە و شوێنێکی پیشان دەدا و بە دوی شوێنەکەدا دەڕوا. زۆر شەو ڕۆژان ئەو سەرە هەروە دەتلێتەوە و ئەویش بە دوایدا دەڕوا. لە کەناری دەریا لەسەر خیزەکان سەرەکە دەگیرسێتەوە و دەچێتە ناو خیزەکە و لەوێ داون دەبێ. اینجا بەرەو دەریا دەڕۆ و نوقمی ئاوەکە دەبێ. لەبەر دەرگایەکی گەورەدا ماسێکی زل دەبینێ کە دەوەڕێ و لە پشت ملی یالی لێ ڕواوە و لە چشنی سەگ پێی دەوەڕێ. لە پشت ماسێکە ڤیکتۆریا ڕاوەستاوە. ئەو دەستی بۆ ڤیکتۆریا درێژ دەکا. ڤیکتۆریا بەڕوت و قوتی و بە پێکەنینەوە چاوی لێ دەکا. لە نێو قژ و پرچەکانی تۆفانێک بەرپایە. ئەو سابانجی ڤیکتۆریا دەکا بۆ خۆی جێ لە دەنجی خۆی دەبێ و وە خەبەر دێ. یوهان ساڵ دەستێ و بەرەو پەنجەرە دەڕوا. ڕۆژ بۆتەوە. لە نێو ئاوێنە بچووکەکەی کەوا لەسەر پەنجەرە هەڵواسراوە خۆی دەبینێ کە لاچناگانی سوور بوونەوە. چراکەی دەکوژێنێتەوە و لەبەر ڕووناچی بەرە بەیان جارێکی دیکەش ئاخرین لاپەڕە دەنووسێ. کتێبەکەی دەخوێنێتەوە. اینجا خەوی لێ دەکەوێتەوە. پاشنی وەڕۆی هەمان ڕۆژ ژوورەکەی خاوێن و ڕێک پێک کردبوو. نووسراوەکەی دابوو بە چاپخانە و لە شارەوە دەرکەوتبوو. بەرەو دەرەوەی وڵات ڕۆیشت بوو، بەڵام کەس نەیدەزانی بۆ کام وڵات. کتێبە گەورەکەی چواردیواریەک دنیایەکی بچووک تەژی لە هەستی لەرزۆکی ئینسانی کە سەدان هاوار و گومانی تێدا بوو بڵاو بووە. کتێبەکەیان بۆ فرۆشتن لە بازار کردبوو. بەدەست خەڵکی گەیشت بوو خوێندرابەوە وەلانرابوو. چەند مانگێک بەسەر چوو. پاییز داهاتوو یۆهانس کتێبێکی تریشی دەرکرد. ئەم کتێبە چ بوو؟ کەوا لە پڕ ناوی دەرکردبوو. ئەم کتێبە تازەیە بە دوور لە بەسەرهاتی وڵاتەکەی نووسرا بوو. کتێبێکی ڕوون و بەهێز بوو، هەروەکو شەرابێکی خەست و کۆن سەرخۆشکەر بوو. بیسەرانی خۆشەویست، ئەم کتێبە چیرۆکی دیترێک و ئیزلینە، چیرۆکی بەسەرهاتی دیترێکە کەوا خوددا بەهۆی ئەوین سەبری لێداوە. ئەم بەسەرهاتە ئەوە لە ڕۆژانی خۆش و کەم کوێرەوەری ئەم کاتانەی کەوا خەم و ئازارمانایەکی نەبوو نووسراوە، بەو پەڕی سەرنج و تێبینیەوە نووسراوە. یۆهانس چوو بە وڵاتێکی دیکە، بەڵام کەس نەیدەزانی کام وڵات. ماوەی ساڵێکی خایەن تاوەکو بۆیان دەرکەوت لەکوێیە. شەوێک پیراوە شەوان گوتی وابزانم لە دەرگا دەدەن. خۆی و خێزانەکەی گویان هەڵخست. ژنە ئاشەوان گوتی نا کەس نییە، سەعات دەیە، شەو درەنگانە. چەند دەقیقەیەک پێچوو ئەوسا دەنجی لە دەرگادان زۆر بە توندی و بە خێرایی بەرز بووە. ئاشەوان دەرگای کردەوە. کچی کۆشکێ لە پشت دەرگا بوو. بەڕووی خۆشەوە بزەیەکی هاتیە گوتی مەترسن، منم. چوە ژوورێ داوایان لێکرد لەسەر کورسی دانیشێ، بەڵام ئەو دانەنیشت. تەنیا شاڵێکی بەسەرەوە بوو سەرەڕای ئەوەی کە هێشتا وەرزی با و باران بوو، بەڵام جووتێک پێڵاوی هاوینیشی لە پێدا بوو. درێژەی دایە و گوتی تەنیا بۆ ئەوەی هاتووم پێتان ڕابگەێنم ئەو بەهارە سووتوان دێتەوە ئێرە، سووتوانی دەستگیرانم، بۆی هەیە بۆ ڕاوی باڵندە بێتەوە ئێرە، ویستم ئاگادارتان بکەم. ئاشەوان و ژنەکەی بەسەر سوورمانەوە سەیری کچی کۆشکیان کرد. ئاخر تاکو ئێستا قەت وانە بووە پێشتر ئاگاداریان بکەن
لەوەی کە میوانەکان چکات و بەنیازی ڕاودێنە ئەم ناوچەیە. ئەوان زۆر بەڕێز و حرمەتەوە سوپاسیان کرد. ئەو گەلێ دلۆڤان و دڵگەرم بوو. ڤیکتۆریا کاتێ ویستی بڕوا گوتی هیچ کارێکی دیکەم نەبوو. پێم وابوو ئاگادارکردنی ژن و پیاوێکی پیری وەکو ئێوە زەرەری نەبێ. ئاشەوان وەڵامی داوە بۆچی مادمازێل خۆیان ئەزیەت دەدا؟ ئاخر پێڵاوە جوانەکانی مادمازێل تەڕ بووە. ڤیکتۆریا زۆر بە کورتی گوتی لەو لایەنە دەخولامەوە، ڕێگاکانیش وشکن. شەو باش، شەو باش. دەرگای کردەوە لە نێو دەرگادا ڕاوەستاوە و گوتی ئاخۆ هیچ هەواڵێکتان لە یۆهانس هەیە؟ نا، هیچ جۆرە هەواڵێکمان لێ نییە. لەوەی کە لە کوڕەکەمان دەپرسی زۆر سوپاست دەکەین. لەمێشە چاوم پێی نەکەوتووە گوتم بۆی هەیە دەنگ و باسی بزانن. نا، لە پەر بەهارێوە لێی بێ هەواڵین. دەڵێن یۆهانس لە دەرەوەی وڵاتە. بەڵێ لە دەرەوەیە، حاڵی باشە. بگرە بۆ خۆشی لە یەکێک لە کتێبەکانی دانووسیویەتی حاڵی باشە و ڕۆژگاری بەخۆشی ڕادەبوێرێ. جا هەر بۆیە دەبێ حاڵی باش بێ. ئەوەی ڕاست بێ خوددا ئەدەیزانێ. ئێمە چاوەڕێن، بەڵام ئەو نامەمان بۆ نانووسێ، نامووی بۆ هیچ کەس نانووسێ. ئێمە تەنیا پێمان دەکرێت چاوەڕێ بین. بێگومان لە هەر شوێنێک بێ خۆشی ڕادەبوێرێ. ئاخر دەرد و ئازارەکانی سووک بوون. بێگومان تەواوی ئەوانە پەیوەندی بەخۆیەوە هەیە. تەنیا ویستم بزانم ئایا ئەم بەهارە دێتەوە یان نا. شەو باش. ئاشەوان و ژنەکەی هەتا دەرێ بەڕێیان کرد. لە پشتەوەڕا دیتیان کەواقیت و قۆز بە پێڵاوی ناسک و زەریف بەنێو قوڵک و قوڕ و چڵپاوی ڕێگادا بەرەو کۆشک دەکەڕاوە. دووسێ ڕۆژ دواتر لەلایەن یۆهانسەوە نامەیەک گەیشت. ئەو مانجی داهاتوو کاتی کۆتایی نووسینی کتێبەکەی دەکەڕاوە. ئەو گەلێ هەواڵی خۆشی پێبوو. نووسراوە تازەکەی بەم زوانە کۆتایی پێدەهات. خەیاڵی باشباشی لەسەردا بوو. ئاشەوان بەرەو کۆشک چوو. لە ڕێگادا دەسرەیەکی کە پیتی یەکەمی ناوی ڤیکتۆریای لەسەر چنرا بوو دۆزیەوە. بێگومان هەر ئەوێ شێوێ لێی کەوتبوو. مادمازێل لە نۆهەمی سەرووی کۆشک بوو. خزمەتکارێک هات و لێی پرسی چیت دەوێ؟ ئاشەوان وەڵامی خزمەتکارەکەی نەداوە و لەوێ چاوەڕێ ماوە. لە ئەنجامدا مادمازێل خۆی پەیدا بوو. کاتی دەرگای هۆڵەکەی بەتەواوی کردەوە گوتی بەیان ڕاگەیاندم دەتەوێت قسەم لەگەڵ بکەی. ئاشەوان وەژور کەوت دەسڕەکەی دایەوە گوتی جگە لەوەش نامەیەکمان لەلایەن یۆهانسەوە پێگەیشتووە. ئاشەوان وەژور کەوت دەسەسڕەکەی دایەوە گوتی جگە لەوەش نامەیەکمان لەلایەن یۆهانسەوە پێگەیشتووە. ئەم قسەیە کورت بوو، بەڵام لە خۆشیان تەواو گەشتبەوە. اینجا ڤیکتۆریا گوتی ئەرێ دەسڕەکە هی منە، زۆر سوپاس. ئاشەوان لەسەر خۆ بەهێ منی گوتی ئیتر چی وای نەمابوو بگەڕێیتەوە. ڤیکتۆریا بە فیزەوە گوتی ئاشەوان تۆزێک بە دەنجی بەرز قسان بکە، تێنەگەیشتم چی بەم زوانە دەگەڕێتەوە. یۆهانس؟ چی؟ یۆهانس؟ دەی نا نەدەبوو ئەوەی وامان بەباش زانی کە پێویستە ئەوەی بە تۆ بڵێن. لەگەڵ ژنەکەم بیرمان لێ کردەوە ئەویش هەروای پێ باش بوو. پێری پرسیارت کرد ئاخۆ یۆهانس ئەو بەهارە دێتەوە یان نا؟ بەڵێ دێتەوە. کچی کۆشک نشین گوتی کەوا دەبێ خۆشحاڵ بن کە دێتەوە. مانگێکی تر؟ ئاخ دەی چ قسەیەکی دیکەت نییە بە من بڵێ؟ نا، ئاخر ئێوە خۆتان پرسیارتان کردبوو، وامان بەباش زانی کە نا. ئیتر چ قسەیەکم پێ نییە، تەنیا هەر ئەوە بوو. دیسان دەنجی کابرایەشەوە نزم بووە. ڤیکتۆریا هەتا بەردەرگا بەڕێی کرد. لە ناو تاڵانی کۆشکدا تووشی باوکی ڤیکتۆریا بوون. ڤیکتۆریا بە دەنگێکی بەرز لە شێوەی ئاسایی و بەڕاوێژێکی لە خۆباییە نەگوتی ئاشەوان دەڵێ یۆهانس بەم زوانە دێتەوە، یۆهانست لە بیرەوانیە؟ ئاشەوان لە کۆشکوە دەرکەوت و لە دڵی خۆیدا سوێندی خوارد بە حەیاتی فریوی ژنەکەی نەخوا و کاتێ ژنەکەی پێ بڵێ سەری لە زۆر شتان دەردەچێ. ئەو هیچ بایەخێک بۆ قسەکانی قایل نەبێ و بێگومان ئەوەی تێدەگەیەنێ و پێی حاڵی دەکا. لە ڕابردووڕاوە بیری دەکردەوە کە ڕۆژی ئەو داراشک و باریکە پستەنەکەی کەوا لە نزیک گۆڵاوەکەشیم ببوو ببڕێ و ئینجا داری ماسی گرتنی لێساز بکە. ئێستا کە ساڵانێکی زۆر تێپەڕی بوو، دارەکە لە قۆڵی وی ئەستورتر بوو، زۆر بەسەر سوڕمانەوە چاوی لێ کرد و لێی تێپەڕی. بە دریژەی ڕووبارەکە مێشەی دارە سەراخسەکان هێشتا هەروە شین دەچوو. دارستانێکی چڕ و پڕ بوو
کە لە قوڵای ئەم دارستانەدا بەهۆی هاتوچۆی زۆری دابا و ئاژەڵان گەلێ ڕێگەی باریک و شێڵدراوی تێدا ساز بوو. ئەو هەروەکو سەردەمی مناڵی زۆر بە زەحمەتوانی لە شوێنە پڕدارەکانی دارستانەکە ڕێگایەک بۆ خۆی دادڕێ و لەناو ئەم دار و درەخت و زەمەندا بەرەو پێش بچێ. دەستەکانی هەروەکو مەلەوان وەک کار خستە بوو، کوێرانە هەنگاوی دەناو مەل و پاڵەندە و دەعبا بەگشتی هەرچی گیان لەبەر بوو لەو ناوە بە نزیک بوونەوەی وی هەرەسان دەبوون. لەو سەرانە لە دەور و پشتی کانگای بەردی گەلێک گوڵی جۆرا و جۆر وەکو گوڵەوە نەوشە و گوڵاڵە سوورەی لێشین بوو. داهاتەوە پەنجێکی چنەی عەتر و بۆنی خۆشیان بیرهێنەرەوەی ڕۆژانی خۆشی ڕابردووی بوو. لە دوو ڕاچاوی بە کوێستانە شینەکانی ئەو بەری کەوت. بۆ جارێکی تر گوێ لە دەنجی خۆشی قمری بوو. دەمێک دانیشت و جوڵەی لە خۆی بڕی. ئینجا لەبەر خۆیەوە دەستی کرد بە نارە. لە لای جادەکەڕا دەنجی پێدەهات کەوا نزیک دەبەوە. ڕۆژ پەڕی بوو، ئێوارەیەکی درەنگ بوو، بەڵام هەوا هەروە گەرم بوو. کوێستان و ئەو دارستاندا مرکا بوون. کتێک زەمبیل بەدەست لە ژێڵلا بەرەو کانگای بەردی دەهاتە سەر. ڤیکتۆریا بوو. یۆهان هەستا سەر پێ سڵاوی کرد و ویستی دوورکەوێتەوە. ڤیکتۆریا گوتی: نەمدەویست بمە هۆی شێواندنی حەزانەوەت، هاتووم بزانم ئێرە گوڵی لێیە. یۆهان وەڵامی نەداوە. دەیتوانی بەخۆی بڵێ ئاخر ڤیکتۆریا لە باخەکەی خۆیدا جوانترین گوڵی دنیای هەیە و ڤیکتۆریا دیسان گوتی: ئەم زەمبیلەم هێناوە بۆ گڵچنینێ، بەڵام وە بزانم گوڵم دەست ناکەوێ. بۆ جوانکردنی مێز گوڵم پێویست بوو، ئاخر جێژنێکمان لە پێشدایە. یۆهان گوتی: ئێرە وەنەوشە و گوڵالە سوورەی لێیە. لە ڕابردووڕا تۆزێک سەرتر لێرە ڕازەکیشی لێ بوو، بەڵام بۆ ئەم گوڵانە کە تۆ بە شوێنیدا دەگەڕێی جارێ زۆر زووە. ڤیکتۆریا بیری خستەوە. ڕەنگت پتر لە جاری پێشوو پەڕیوە. ئێستا 2 ساڵ لەو دەمی تێپەڕیوە. بیستم لێرە نەمابووی، کتێبەکانتم خوێندۆتەوە. یۆهانس دیسان وەڵامی نەداوە. وای بیرکردەوە باش وایە پێی بڵێ شەو باش مادمازێڵ و لەم شوێنە پڕوە. تەنیا چەند هەنگاوێکیان مابین بوو. ڤیکتۆریا لە نێوان ڕێگە باریکەکە کراسێکی زەردی لەبەر و کڵاوێکی سووری گەورەی لەسەر نابوو. جوانیەکەی بێوێنە و گەردەنی ڕوود بوو. یۆهانس وێڕایوەی کە دەچوە خوارێ لەسەر خۆ گوتی: ڕێگام نێگرتووی؟ زۆر ئاگات لە خۆ بوو، تاکو و بچووکترین کردەوەی ناسایی لە خۆ نیشان نەدا. لەو دەمەدا تەواو بەرامبەری یەک بوون. ڤیکتۆریا لەسەر ڕێگە لا نەچوو. زەق چاویان تێک بڕی بوو. لە ناکاو ڤیکتۆریا سوور هەڵکەڕا، ڕەنگ و ڕووی گۆڕا، ڕێگای بۆ کردەوە، بەڵام ئەو کارەی بە پێکەنینەوە کرد. یۆهانس کاتی ڕۆیشتن ڕوبەڕووی ڕاوەستا. پێکەنینی غەمباری ڤیکتۆریا کاری لێکرد. سەر لە نوێ دڵی بۆ لای ڤیکتۆریا فڕی. بەبێ هۆ ئەم پرسیارەی لێکرد. بێگومان لەو دەمەوە زۆر تویە شاری. پاش ئەوێ جارێ لە بابەت گوڵەوە بیرم هاتەوە. ساڵان لەکوێ گوڵ دەست دەکەوت لە باخچەی خۆتان لەسەر گردەکە لە دەور و پشتی نیشانەکە. ڤیکتۆریا ڕووی تێکرد و یۆهانس دیتی کە ڤیکتۆریا چۆن بەهەستەوە لی دەڕوانێ. ڤیکتۆریا گوتی: حەز دەکەی تۆش لە جێژنەکەماندا بەشداربی؟ دەتوانی بێی؟ دیسان کەوا سوور هەڵگەڕا بوو درێژەی دایە و گوتی: دۆست و ئاشنایان لە شاری ڕادێن، جەژنەکە چەند ڕۆژی دیکەیە. ڕۆژەکەت پێ ڕادەگەیەنم وەڵامم بدەوە دێی؟ هیچ وەڵامی نەداوە. ئەم بانگێشتە هیچ پەیوەندی بە یۆهانسەوە نەبوو. ئەو فێری چوونە کۆشک و تەلاران نەبوو بوو. نەڵێینا، وابزانم وەڕست نابێ، بیرێکم بۆ کردیەوە، ئەو شەوە دیاریی تایبەتیم بۆت هەیە. تاوێک بێدەنجی. یۆهانس گوتی: چیتر ناتوانی فریوم بدەی؟ ڤیکتۆریا لێوی خۆی گەست. بزێکی ناومێدانەی هاتی و لەسەر خۆ گوتی: حەز دەکەی چ بکەم؟ ماتمازێل ڤیکتۆریا، هیچم لە تۆ ناوێ. من لەو شوێنە لەسەر بەردێک دانیشت بووم و ئێستاش حەز دەکەم شوێنی دانیشتنەکەم بکۆڕم. بەڵێ، بەتەنیا لە ماڵێ بووم، ئاخر زۆر وەڕەز بووم. دوای گوتم وا باشە بێمە ئێرە. ئەلبەت دەمتوانی بە کەناری ڕووبارەکەدا بڕۆم و تووشم بە تووشی ئێوە نەبێ. ماتمازێلی بەڕێز، ئێرە مڵکی خۆتانە، نەکی من. یۆهانس جارێک دەربارەت خراپم کرد، بەڵام دەمەوێت تۆڵەت بۆ بکەمەوە. بەڕاستی پێم خۆشە شتێکی سەیرت پێ پیشان بدەم. وابزانم واتە هیوادارم جێگەی ڕەزامەندیت بێ. لەوە زیاتر ناتوانم بۆ ڕوونکەمەوە، بەڵام ئەو جارە داوات لێ دەکەم داواکەم بەجێبێنیەوە و وەرە بۆ بەزم و ئاهەنگەکەمان. ئەگەر بزانم پێی خۆشحاڵ دەبی دێم. بەڵێنم پێدەدەی؟ بەڵێ، زۆر سوپاسی خۆشەویستیت دەکەم.
کاتێک گەیشتنە کەناری دارستانەکە ئاوری داوە و چاوی لێ کرد. ڤیکتۆریا لەسەر زەوی زەنبیلەکەی لە تەنیشت خۆی دانابوو و دانیشتبوو. یۆهانس نەگەڕاوە ماڵێ، هەروە درێژەی بە پیاسەکردندا لەسەر جادەکە هەروە دەهات و دەچوو. هەزار خەیاڵی جۆرە و جۆری بە مێشکدا دەهات. شتێکی سەیرت پێ نیشان دەدەم. ئەمە قسەیەک بوو کە تاوێک لەمەوبەر ڤیکتۆریا بە دەنگێکی لەرزۆک پێی گوتبوو. جارجار خۆشیەک و جارجاریش تووڕەیەک لە ناخیدا سەری هەڵدەدا. دڵی وە کوتەکوت دەکەوت، سەری سوڕما بوو. تۆ بڵێ ڤیکتۆریا ئەمڕۆ بان قەست جلی زەردی لەبەر کردبێ؟ ئەو چاوی لەو دەستەی کردبوو کەوا جاری پێشواڵقەی دەستگیرانێتی تێدا بوو، بەڵام ئەم جارە چاڵقەی نەدی بوو. ماوەی ساعتێک تێپەڕ بوو، بۆن و بەرامەی جیا و گوڵ و دارستان سەرمەستی کردبوو، تەواوی دەمارەکانی داگرت بوو. دانیشت، اینجا لەسەر زەوی ڕاکشا و هەردووک دەستی وە بن سەریدا. داوی گوێی لە دەنجی خۆشی ئەو قومریە هەڵخست کە لەو بەری ئاوەکەڕان نەخمەی دەهات. خوێندنی مەل و باڵندەکان لەو ناوە بۆ خۆی سەمفۆنیایەک بوو. یۆهانس جارێکی دیکەش ئەو کاتانەی بۆ دووپات ببەوە، ئەو کاتێک کە ڤیکتۆریا بە کراسی زەرد و کڵاوی سووری ئامڵڕاش لە کانگەی بەردی بۆ لای چوو بوو، هەروەکو پەپولەیەک بە نیازی ڕابواردن هەر جارە لەسەر بەردێک دەنیشت. بەرامبەری ڕاوەستا بوو، بە پێکەنینەوە پێی گوتبوو نەمدەویست بمە هۆی شێواندنی حەسانەوەت. پێکەنینەکەی لە سوورترین گوڵی کوێستانەکان جوانتر بوو، کەوا سەر و سیمای پێڕووناک دەبەوە. ئەو تۆی ئەستێرەکانی دەچاند، گەردەنی شوش و باریکی لە چەشنی چێڵ بوو. چەند وردە خاڵی سوور جوانیەکی تایبەتی پێدەبەخشی. ڤیکتۆریا تەمەنی لە 20 ساڵ نزیک ببەوە. ئەو شتە سەیرە چ بوو؟ ئەو چی لە سەریدا بوو؟ وابێ دەچوو بیەوێ کتێبەکانی پێنیشان بدا، ئەو دووسێ کتێبەی لە پێشدا بنێ و دڵنیایی بکالەوەی کە تەواوی کتێبەکانی وی کڕیوە و گشت خاڵە شاراوەی کتێبەکانی بە وردی بۆ ڕوون کردوتەوە و بەم جۆرە دڵخۆشی بکە. زوو هەستا سەر پێ. ڤیکتۆریا دەگەڕاوە، زەنبیلەکەی بەتاڵ بوو. یۆهانس کەوا نوقمی خەیاڵان بوو پرسی: گوڵت دەست نەکەوت؟ ناوازم لێ هێنا، چیتر بە شوێنیدا نەگەڕام، تۆزێک لەوێ دانیشتم. یۆهانس گوتی: ئەو ماوەیە لێت هەڵبڕام هەر بیرم دەکردیەوە، هەرگیز وا بیر نەکەی ئازارم داوی. شتێکی وان نییە کە پێویستی بەلێ خۆشبووم بێ یاخود بتەوێ بە جۆرێک لە دڵمی دەرهێنی. ڤیکتۆریا زۆر بەسەر سوڕمانەوە گوتی: ئاخ، بەڕاستی نا، وام دەزانی ئەوێ جارێ ئاخر نەمدەویست بەهۆی ئەو ڕووداوە بۆ هەمیشە لە من دڵ ئێژبی و لێم بتۆرەی. نا، دڵم نیت نێشاوە. دیسان ڤیکتۆریا بۆ دەمێک لە بیرەوە چوو، لە پڕتاوە هاتەوە سەرەخۆ و ڕەنگ و ڕۆی کراوە و گوتی: زۆر شکر بۆ خودا، بێشک دەبوو ئەوم زانی بە کەوا بووە ئەو بەسەر هاتە شوێنێکی زۆری لەسەر تۆ داناوە. زۆر باشە، هیتر باسی ناکەین. نا، باسی ناکەین. ئەمڕۆکەش کوڵ و کۆ و هەستی دەرونی من هەروەکو هەمیشە بۆ تۆ بێبایەخە. ڤیکتۆریا گوتی: ماڵاوە، بە هیوای چاو پێکەوتنێکی نوێ. ماڵاوە. هەرێکی بۆ لایەک ڕۆیشتن. یۆهانس ڕاوەستا و کاتێ ڤیکتۆریا دوورکەوتەوە، بینی دەستی بۆ ڕاداشت و زۆر لەسەرخۆ لە دڵەخۆیدا چەند وشەی دڵدارانەی دووپات کردەوە. هەرگیز لە تۆ دڵ ئێژنی مەولێت ناتۆرێم. نا، نا، ئێستاش هەر خۆشم دەوێ و بانجی کرد: هۆ ڤیکتۆریا گیان. ڤیکتۆریا گوێی لە دەنجی بوو، ڕاچەنی ئاوڕیداوە، بەڵام دیسان درێژەی بە ڕۆیشتندا. چەند ڕۆژ تێپەڕی. یۆهانس کە لە دەرونیدا شۆڕشێک بەرپا بوو، ئیتر کاری نەدەکرد، نەدەخەوت و ڕۆژانە زۆربەی کاتی خۆی لە دارستاندا تێپەڕ دەکرد. چوو بۆ سەرە و گردەی کەوا بە داری کاتن داپۆشرا بوو. ڕاست ئەو شوێنەی کە ئاڵای کۆشکی لێ هەڵکرا بوو، ئاڵاکە دەشەکاوە. لە بەرساییە خڕەکەی سەر کۆشکیش ئاڵاکان هەڵکرابوون. دڵە کوتەیەکی نامۆ دایکرد بوو. کۆشک میوانی بۆ دەهات، لەوێ ئاهەنگێک بەڕێوە دەچوو. پاشنیوەڕۆیەکی ئارام و دڵگیر بوو. ڕووبار جیڵوەیەکی تایبەتیدا بوو بەم ناوە. کەشتێکی هەڵماژۆ بەرەو دوورگە دەخۆشی و ئاوەکەی دەدڕی و لە پشتەوەی خۆی وێنەیەکی جوانی لەسەر ئاوەکە بەجێ دەهێشت. چوار کالیسکە لە کۆشک وە دەرکەوتن و بەرەو لەنگەرگا ڕۆیشتن. کەشتێکە لە لەنگەرگا کەناری گرت. چەند ژن و پیاوی لێدابەزین و سواری کالیسکەکان بوون. لە لای کۆشکرا دەنجی تەقەی تفەنگ برز بووە. دوو پیاو لە سەربانی کۆشکرا تفەنگەکانیان پڕ دەکرد و
تەقەیان دەکرد و سەر لە نوێ پڕیان دەکردەوە. بەم جۆرە کاتێ 21 گول لە تەقێنرا، ئینجا کالیسکەکان لە دەرگای تایبەتی میوانان چوونە ژوور و تەقەش کۆتایی پێهات. بەم جۆرە لە کۆشک جێژن بەڕێوە چوو. زۆر بە جێوڕێی لە میوانەکان پێشوازی کرا و کۆمەڵی ئاڵای ڕەنگاوڕەنگ هەڵکران. لە ناو کالیسکەکاندا تاقمێ نیزامی بەرچاو دەکەوت. وێ دەچوو ئۆتۆی سووتوانیشیان لەگەڵ بێ. یۆهانس لە گردەکاتە خوارێ و بەرەو ماڵی خۆیان وەڕێکەوت. یەکێ لە خزمەتکارەکانی کۆشک کەوا نامەیەکیان پێدا ناردبوو لە ڕێگا تووشی بوو نامەکەی لە نێو کڵاوە دەرهێنا و دەستیمی یۆهانسی کرد. بە ئەمری مادمازێل ڤیکتۆریا هاتبوو، دەبوو وەڵامی نامەکەی بردباوە. یۆهانس کە بە توندی دڵە کوتەی گرتبوو نامەکەی خوێندەوە. پاش چاکوچۆنی ڤیکتۆریا بانگشتی کردبوو. بە وشە و ڕستەیەکی جوان داوای لێکردبوو کە لە ئاهەنگەکەیاندا بەشداری بکە و بەم جۆرە خواست و ویستی دڵی بەجێ بگەێنێ و وەڵامەکەی بە خزمەتکارەکەدا بۆ بەڕێ بکاتەوە. شادی و ڕەزامەندیی چاوەڕوان نەکرا و دڵی یۆهانسی داگرت. لە خۆشیان مووی تەواوی لەشی بوونە نەشتەر و وەڵامی بە کابرادا بۆ ڤیکتۆریا ناردەوە کە دڵنیا بێ 100% دەچێ و بە زووترین کات خۆ دەگەێنێتەوێ و سوپاسیشی لێ کرد. سکەیەکی زیوکە بە جۆرێکی گاڵتەجار درشت بوو لە مشت کابرایی خزمەتکار ناو بەپەلە بەرەو ماڵ ڕۆشتەوە تا جلەکانی بگۆڕێ. یەکەم جار بوو لە ژیانیدا دەچۆ ناو کۆشک. لە پلیکانەکان وەسەرکەوت و گەیشتە نهۆمی یەکەم. لە ژووری ڕاد دەنگەدەنگ و هەرا دەبیسترا و کاتی وەژوور کەوت دڵی زۆر بە توندی لێی دەدا. خاتوونی کۆشک کە هێشتا هەروە لاو بوو هاتە پێشواز و زۆر بە ڕوویەکی خۆشەوە دەستی لە ناو دەستی ناو بەخێرهاتنی کرد. گوتی بە دیتنیوی دڵی ڕوون بۆتەوە. سەردەمی مناڵی یۆهانسی بیرخستەوە کە ئەو دەم زۆر بچووک بوو، بەڵام شکر بۆ خوددا ئێستا بۆتە پیاوێکی ڕێکوپێک و خاتوونی کۆشک واوێ دەچوو هێشتا زۆری قسە پێ بێ. بۆ ماوەیە چێروە دەستی لە ناو دەستی خۆیدا ڕاگرت بوو، چاوی لە چاوی بڕی بوو. ئەربابی کۆشکیش لێ هاتە پێش و دەستی لە ناو دەستی ناو گوتی هەر بەم جۆرە کە خێزانی دەڵێ یۆهانس بۆتە پیاوێکی گەورە، پیاوێکی ڕێکوپێک و حیسابی. ئەو بە دیتنی یۆهانس گەڵێ خۆشحاڵە. ئەوی بە میوانەکان بە خاوەندە سەڵاتی بارەگایشە کە گەلێ نیشانە و مەدالیای پێواڵ واسرا بوو. هەروەتر خێزانەکەی با کابرایەکی قەڵەوی خاوەن مولکی دراوسێ و باستوانی ئەوەتۆی ناساند، بەڵام ڤیکتۆریای هەر نەدی. ماوەیەکی خایەند ئینجا ڤیکتۆریا کە تەواوێک ڕەنجی گۆڕا بوو دووتڵ دەهاتە بەرچاو. لە حاڵێکدا دەستی کچێکی گرتبوو، وەدوی خۆیدا بوو، وەژوور کەوت. خولێکی وەڵەکەیان لێدا و یەک سڵاویان لە هەموو میوانەکان کرد و ئینجا لە پێش یۆهانس ڕاوەستان. ڤیکتۆریا بە پێکەنینەوە گوتی ئەوە کامێلایە، پێت سەیر نییە؟ وابزانم یەکتر دەناسن. تاوێک ڕاوەستا و چاوی لێکردن. دوای لە وەڵەکەوە دەرکەوت. یۆهانس لەسەر جێی خۆی وشکما بوو، سەری لێ ئەستوور ببوو. شێسەیرەکەی ڤیکتۆریا دەیەویست نیشانم بدا، هەر ئەوە بوو؟ ڤیکتۆریا لە ڕووی دڵسۆزیەوە نوێنەرێکی بۆ خۆی دانابوو. گوێ بدەنێ بزانن دەڵێم چی. ئەی ئینسانە باشەکان، بڕۆن و بەیەکەوە جوود بن. بەهار بە گوڵ خەملیوە، هەتاو تیشک دەهاوێژێ. حەز دەکەن پەنجەرەکان بکەنەوە، چونکە باغ گەلێ جوان و بۆن خۆشە و سێروەکان لە سەردارەکان جریوە جریویانە و مزگەنی بەهاریان هێناوە. بۆ قسان ناکەن، پێ بکەنن. کامێلا بە ساکاری گوتی بەڵێ یەکتر دەناسین. سەردەمێک لەمەوبەر لێرە منت لە ئاوێ دەرهێنا. کامێلا لاو و قشقاڵ بوو، جلوبەرجی ئامل سووری لەبەر کردبوو، تەمەن 17 ساڵانە بوو. یۆهانس سەرەڕای دەردی دەروون بەڕواڵەت پێدەکەنی و جەفەنگی لێدەدا. بەرەبەرە خۆشحاڵیم کچە قۆزە کاری لێ کرد و وەزەوقی هێنا. ئەم دوانە دەمێکی زۆر پێکەوە قسەیان کرد. یۆهانس هاتبووە سەرەخۆ. کامێلا ئەو خوغدە جوانەی پێشووی خۆی هەروە مابوو. ئەو خوغدەیەی کاتی یۆهانس قسەی دەکرد لە حاڵێکە سەری لار دەکردەوە گوێی لێ ڕادەگرت. یۆهانس تەواو ئەوی بیرکەوتۆتەوە. کامێلا سەرقاڵی نەدەکرد. ڤیکتۆریا گەڕاوە، قۆڵی ستوانی گرتبوو، ئەوی بۆ لای یۆهانس هێنا و گوتی ئۆتۆی دەستگیرانم دەناسی؟ وابزانم ئەوت لەبیرە. ئەم دوو پیاوە گوتیان یەکتر دەناسین. بەڕێزەوە لەگەڵ یەک چاکوچۆنیان کرد. ئینجا ئۆتۆ ڕۆیشت بۆ لایەکی تر. یۆهانس و ڤیکتۆریا بە تەنیامانەوە. یۆهانس پێی گوت
ئەو شتە سەیرێکەوە دەتەویست پیشانم بدەی هەر ئەوە بوو؟ ڤیکتۆریا بە ناڕەحەتی و پەشۆکاویەوە گوتی باشترین کارێک کە لە دەستم هات کردم، جگە لەوە چم لە دەست نەدەهات. چاوەڕوانی بێجێت لە من نەبێ، وا باشە سوپاسم لێ بکەی. خۆم دیتم کە ئەو هەڵوێستەی من بوو بەهۆی خۆشحاڵی و ڕەزامەندیت. بەڵێ سوپاست دەکەم. بەڵێ بەڕاستی گەڵێ پێخۆشحاڵ بووم. ناهومێدی و ڕەنجەڕۆیەکی لە ڕادەبەدەر یۆهانسی هەژاند. ڕەنگی سوور هەڵکەڕا. ڤیکتۆریا ئەگەر لە ڕابردوودا خراپەیەکی دەرحەق کردبوو، ئێستا بێگومان هەوڵیدا بوو ئەو خراپەی دووپات بکاتەوە. بەڵام بە پێچەوانە یۆهانس بەرامبەر بەوی هەستی بە حەقناسی دەکرد. بە دەنگێکی نزم گوتی جگە لەوانش ئەمڕۆ دەبینم ئاڵقەکەت لە قام چیدایە، ئیتر لەوەی بەولاوە لە قام کتی دەرمەهێنا. تاوێک بێدەنجی ڤیکتۆریا وەڵامی داوە نا، لە قام کمی دەرناهێنم. یۆهانس چاوی لە چاوی بڕی، لێوەکانی وەلەرزین کەوت. بە ئاماژەی سەر سووتانی نیشاندا و بە دەنگێکی قەڵەز گوتی ماتمازێل ڤیکتۆریا، سەلیقەیەکی باشت هەیە. ئەو پیاوە پیاوێکی قۆزە، پاگۆنەکانی سەرشانی ئەو چوارشانە دەنوێنێ. ڤیکتۆریا زۆر هێمن و لەسەرخۆ وەڵامی داوە نا، قۆس نییە، بەڵام مرۆڤێکی بە فەرهەنگە، ئاخرەوەش بۆ خۆی شتێکە. یۆهانس کە بە دەنگێکی بەرز پێدەکەنی گوتی بۆ ئەو شتە سوپاست دەکەم. اینجا بوێرانە گوتی پول و پارەیەکی کە لە جیرفانیدا لەویش گرنگترە. ڤیکتۆریا بە خێرایی لێ دوور کەوتەوە. یۆهانس سەری لێ شێوا بوو، هەر جارێ ڕووی لەلایەک دەکرد. کامێلا قسەی لەگەڵ دەکرد، پرسیاری لێ دەکرد. یۆهانس گوێی لێ نەبوو، هیچ وەڵامی نەداوە. کامێلا وێڕێوەی لە قۆڵی دەدا، پرسیارەکەی دووپات دەکردەوە، بەڵام بێسوود بوو. کامێلا بە پێکەنینەوە و بە دەنگێکی بەرز گوتی ئاخ نا، سیر کە جلۆ نوقمی خەیاڵان بووە، وا بیر دەکا. بەڵێ وا بیر دەکا. ڤیکتۆریا گوێی لە قسەکانی بوو گوتی پێی خۆشە بەتەنیا بێ. منیشی دەست بەسەر کرد، بەڵام لەپڕ لە یۆهانس نزیک بووە و بە دەنگێکی بەرز گوتی پێم وا بوو لە بیری ئەوەدا بووی کە چۆن داوای لێبوردنم لێ بکەی، بەڵام چ پێویست ناکە. بە پێچەوانەوە دەبێ من داوای لێبوردنت لێ بکەم بۆەوەی کە نامەی بانگێشتم ئاوا درەنگ بۆ ناردی. ئەخر هۆشم زۆر لەسەر خۆم نەبوو، بڕوا بکە تا نزیک بەڕێوەچوونی ئاهەنگەکە تۆم لە یاد نەبوو. چی وای نەما بوو هەر بەجاری لە بیرت کەم، بەڵام بەرحاڵ هیوادارم لێم خۆشبی، سەرم زۆر قاڵ بوو. یۆهانس بە سەرسوڕمانەوە سەیری کرد. کامێلاش سەری سوڕاند و ڕووی لەلایەکی تر کرد و واوێ دەچوو ئەویش سەری سوڕماوە. ڤیکتۆریا کە بەرامبەری ئەو دوانە ڕاوەستا بۆ ڕەنگی گۆڕا بوو، بە چەشنێک ڕازی داهاتە بەرچاو و تۆڵەی خۆیستاندبەوە. بە کامێلای گوت سەیری دۆستانی لاومان بکە، ڕاستیەکەی ئەوەیە کە نابێت چاوەڕوانی خۆش خزمەتی لە ڕادەبەدەرمان لێیان هەبێ. سەیری دەستگیرانم بکە، چۆن لەوێ دانیشتۆ و ئاوا سەرگەرمی باسی ڕاوە و شاعیر لێرە نوقمی بیر و خەیاڵانە. کاکی شاعیر شتێکمان پێ بڵێ. یۆهانس تەواوی ڕەنگی سوور هەڵگەڕا بوو، گوتی کەوا بۆ حەز دەکەی من شتێک بڵێم؟ زۆر باشە. نانا، خۆت ئەزیەت مەدە. ڤیکتۆریا وا خۆی نیشاندا کە دەیهەوێ لەو شوێنە بڕوە. یۆهانس لەسەر خۆ لە حاڵێکدا کە پێدەکەنی بە دەنگێکی لەرزۆکەوە گوتی جابۆەوەی کە ڕاستەوخۆ بە هیچ پێچوپەنایەک بچینە سەر دەقی باسەکە بۆەوەی کە لە نێوەڕاستی ڕاو لە جێیەکی باش ڕادەست پێ بکەین. ماتمازێل ڤیکتۆریا، ئاخۆ ماوەیەکی زۆر ئێوە ئەویندارن، ماوەیەکی کورت بێدەنجی تەواو بەدی هات. دەنگی دڵە کوتیان دەبیسترا. کامێلا بە شەرمەوە وەڵامی داوە ئەڵبەت ئەوە شتێکی سروشتیە. ڤیکتۆریا ئەوینداری دەستگیرانەکەیەتی، ئاخر ئەو نیشانە کراوە، بۆ نەت دەزانی؟ ئینجا دەرگای هۆڵی نان خواردن تەواو کراوە. یۆهانس جێگەی خۆی ناسیەوە و لەوێ ڕاوەستا، سەری لە جێژەوە دەچوو، دەتگوت مێزەکە لە بەرچاوی دەلەرزی. میوانەکان دەنگەدەنجیان دەهات و تێکدا هەڵان. خاتوونی کۆشک بە ڕوویەکی خۆشگوتی فەرمون ئێرە جێی ئێوەیە، ئێستا تکایە فەرمون دانیشن. لەپڕ ڤیکتۆریا لە پشت سەری یۆهانسی ڕا هەڵیدایە و گوتی ببورە. یۆهانس پاشۆپاش کشاوە دواوە. ڤیکتۆریا کارتی ناوی یۆهانسی هەڵگرت و 7 کورسی ئەولاتر لە تەنیشت کابرایەکی پیر کە لە ڕابردوودا مامۆستای کۆشک بوو ناوی بە مەیخۆری گەورە دەرکردبوو دانا و کارتێکی دیکەی هێنا شوێنی پێشووی یۆهانس و دانیشت. یۆهانس سەیری کرد و دیتیەوە چ دەکا. خاتوونی کۆشک لەم کردەوەیە دڕدۆنگ بوو، بەڵام وە سەرخۆی نەهێنا و ڕووی لەلایەکی دیکە کرد و نەیهەویست چاو لە چاوی یۆهانس بکە.
یوهانس جێژ و پەشۆکاوتر لە جاری پێشوو لەسەر جێی تازەی خۆی دانیشت. یەکێک لە دۆستانی دیتلێڤ، گەنجێکی شاری کە سەرسنگی بە ئەڵماس ڕازابەوە دانیشتە سەر جێگای پێشوو یوهانس. تەنیشت لای چەپیە و گەنجەی ڤیکتۆریا بوو، لە شانی ڕاستیشی کامێلا دانیشت. خواردن دەست پێکرا. مامۆستای پیر سەردەمی مناڵی یوهانسی بیردەخاتەوە و دەڵێ ئەو دەمی چاوم پێکەوتووە و بەم جۆرە دەست دەکەن بە قسان. کابرای پیر دەیگوت ئەویش لە کاتی لاویدا شێر و هەڵبەستی دەگوت. چەندین دەستنووسی چاپ نەکراوی هەیە و لە هەلێکی لەباردا دەیانبا بۆ یوهانس کە بیان خوێنێتەوە. دەیگوت ئەویان بە بۆنەی ئەم بەزم و شادیە بانگشت کردووە و بۆیە بانگکراوە تا لە شادیاندا بەشدار بێ. ئەرباب و خاتوونی کۆشک بەهۆی دۆستایەتی کۆن ئاوا ناغافڵ بانگشتیان کردووە تاوەکو کاتێکی خۆشیان لەگەڵ ڕابوێرێ. هەروەها دەیگوت نووسراوەکانی تۆم خوێندۆتەوە، هەر کات حەزم لە خوێندنەوە بێ ئەوان نووسراوەکانی خۆم دەخوێنمەوە و لە نێو مێزەکەمدا گەلێ شێعر و چیرۆکی نووسراوم هەن. لە پاش مردنم ئەو نووسراوانم بۆ چاپ دەکەن. ئاخر حەز دەکەم پاش مردنم خەڵک بزانن من چیم. ئاخ بەڵێ، ئێمە کەسانێکی کەوا لەم کارەدا کۆنەکارین خێران نووسراوەکانمان نانێرن بۆ چاپخانە، بەڵام ئەو ڕۆژانە خەڵک بەپەلەترن. بۆ خۆشیت میوانداریەکە هەروە بەردەوام بوو. ئاربابی کۆشک جامەکەی بەدەستەوە گرت و هەستا سەر پێ. سەرروڕووی لاواز و بەرچاوی ئەوی دڵپەرێشان نیشان دەدا، بەڵام بە پێچەوانە وا خۆی نیشان دەدا کە گەلێ بەختەوەرە و هیچ پەژارەی نییە. یوهانس سەری بەرداوە و چاوی لە جامەکەی کرد، بەڵام جامەکە بەتاڵ بوو و کەس نەبوو میوانداری لێ بکە. بۆ خۆی جامەکەی پڕ کرد و جارێکی دیکەش سەری بەرداوە. خۆی بەخۆی گوت هەر ئێستا دەقەومێ. ئەرباب نوتقێکی جوان و پاراوی کرد. هەموو میوانەکان گویان بۆ ڕاداشت و لە ئەنجامدا بە ئافەرین و هەربژی بە دڵخۆشی کۆتایی هات. هەواڵی نیشانەکردنی ڤیکتۆریا ڕاگەیاندرا بوو. گەلێ دوعای بەخێر و ئاواتەخوازی ژیانێکی دەبا و ڕەباب بۆ کچی ئەربابی کۆشک و کوڕی خاوەن دەستەڵاتداری بارەگا کرا. یوهانس یەکسەر جامەکەی هەڵدا. زۆری نەخایاند ڕقەکەی نیشتەوە و توانی بەسەر خۆیدا زاڵ بێ. شامپاین زۆر سەیر دەمارەکانی گەرمدا هێنا بوو. خاوەن دەستەڵاتی بارەگاش قسەی دەکرد. یوهانس گوێی لێ بوو کە چۆن دەنگی وێککەوتنی جامەکان لەگەڵ هاواری هەربژی بەرزبەوە. سیرێکی ڤیکتۆریای کرد و دیتی کە چۆن ڕەنجی بزرکاوە و دەتگوت قەڵسە و سەری بەردابەوە. بە پێچەوانە کامێلا بە چاو هێندەی ئیشارەی بە یوهانس کرد و ئەویش هەر بەم جۆرە بە ئاماژەی سەر و چاو بە بزەوە وەڵامی داوە. مامۆستای پیر لە تەنیشت یوهانس هەروە بەردەوام خەریکی چەنەبازی بوو. ئاخ گەلێ جوانە، کاتێ دوو کەس بەیەک دەگەن، بەڕاستی جوانە. ئەو بە نزیب من نەبوو. کاتێ من هاوتەمەنی ئەوانە بووم لە زانکۆ دەرسم دەخوێند و داهاتوێکی ڕووناکم لە پێشدا بوو. زۆر زیرەک بووم. باوکم خاوەننا و لە بنەماڵەیەکی ڕەسەم بوو. خانوبەرەیەکی گەورە، گەلێت تابلۆ و ماڵ و سامانێکی فرا. بە جۆرێک دەتوانم بڵێم دواڕۆژێکی باش چاوەڕوانی دەکردم. ئەو کچێکەوە خۆشم دەویست جوان و لە بنەماڵەیەکی بەناوبانگ بوو. ئەو بوو بەهۆی ئەوەی بچم بۆ لای و هەست و خۆشەویستی خۆمی بۆ دەربڕم. بەڵام بەداخەوە وەڵامی نەدامەوە. ئاخو تێدەگەی دڵێم چی؟ ئەو پێی دەگوتم نا نامهەوێ. بەڵام کۆڵم نەدا و بەردەوام درێژم بە تێکۆشاندا و ئەم چارە ڕەشیەم پیاوانە و ئەستۆ گرت. ئەم ڕووداوە دوای ئەو ساڵە تاڵ و ناخۆشانە و نقمبوونی پاپۆرەکان و ئەو هەموو قەرز و قۆڵانەی باوکم بوو. کورتی ببڕێنینەوە باوکم لە تەپڵی نابوودیدا ئینجا من چیم کرد. تەواوی ئەو کڵۆڵی و نەهامەتیانم پیاوانە گرتە ئەستۆ. ڕۆژێک لە ڕۆژان کچەکە هەر ئەو کیژەی باسم بۆ کردی پەیدا بوو. گەڕابەوە و لە نێو شاریدا سۆراغی گرتبووم. لەوانەیە ئەم پرسیارم لێ بکەی چی لە من دەویست. من تا ڕادەیەک دەستکورد بووم. پیشم مامۆستایی بوو. موچە و داهاتێکی کەمم بوو. تەواوی هیوا و ئاواتەکانم نێژرا بوون. شێر و هەدراوەکان فڕێدرا بوون. ئینجا ئەو هاتبەوە و منی دەویست. مامۆستا زەق لە یوهانسی ڕوانی و گوتی منی دەویست. تێدەگەی دەڵێم چی؟ ئەو ساگەر تۆ لە جێ من بای ئەوت نەدەویست؟ خوددا هەر خۆت بڵێ. ئاخۆ دەمتوانی بە نەداری و تا ڕادەیەک بەکەوتە ئەویش بە پیشەی مامۆستایی کە تەنیا هەر ڕۆژانی یەکشەمە کیسەکەم تووتنی تێدا بوو پێت وایە مرۆڤ ئاوا بەکوێ دەگا؟ ئاخر نەمدەتوانی یەکجار تا ئەو ڕادەیە ئازاری بدەم. ئاخۆ تۆ سەرت لەم کارێوی دەردەچێ؟
کچەکە چی بەسەر هات؟ ئۆف خوایە گیان، وەڵامی پرسیارەکەم نادەیتەوە؟ کچەکە چی بەسەر هات؟ ئۆف خوایە گیان، وەڵامی پرسیارەکەم نادەیتەوە؟ ئەو لەگەڵ سەروانێک زەماوەندی کرد. هەر ساڵێک دواتر لەگەڵ سەروانێکی تۆپخانە. بەخۆشیتان. یۆهانس گوتی دەڵێن زۆربەی ژنان بە شوێن ئامرازێک کەرستەیەکدا دەگەڕێن کە بتوانن لە چەکی هەست بزاوتن کەڵک وەرگرن. ئەگەر هاتوو پیا و سەرکەوتوو بوو ئینجا لە بەرچاوی ژنان تاڵ دەبن و هەست بە زیادبوون دەکەن. بەڵام بە پێچەوانە ئەگەر پیا و جیرۆدەی بەختی ناسازگار و سەر شۆڕی بوو ئەوان سەرکەوتوانە دێنە پێش و دەڵێن من ئامادەم. بەڵام بۆچ لەو ڕۆژگارە خۆشەی کە تیایدا دەژیام ئەو ڕازی نەبوو. بێگومان ویستوێتی چاوەڕوان بمێنێتەوە تاکو تۆ چۆک دادەی. کەس نازانێ. بەڵام من هەرگیز ئەژنۆمدا نەهات. هەرگیز خۆم نەشکاند و نرخ و بەهایەک بۆ قایل نەبووم. لەو بارەوە دەڵێی چی ها؟ یۆهانس بێدەنگ بوو. مامۆستای پیر درێژەی دایە و گوتی بەڵام بۆچی لەوانەیە تۆ ڕاست بکەی؟ لەپەر سەرخۆشانە بەهەست و تینەوە گوتی سوێن بە خودا و سوێن بە تاوای پاکانی بەهەشت تۆ ڕاست دەکەی. دیسان جامێکی دیکەی بەسەرەوە ناو گوتی سرت نێشێنم ئاخرەکەی لەگەڵ پیرەپیاوێک زەماوەندی کرد. ئێستا چاودێری و پاک و خاوێنی دەکا و وەکو کڵفت و قەڕەواش پاروی بە زاریەوە دەکا. یۆهانس سەری هەڵێنا. ڤیکتۆریا پیاڵەکەی بەدەستەوە گرتبوو چاوی لێ کرد. ئینجا یۆهانس تەواوی لەشی وەلەرزین کەوتبوو. پیاڵەکەی هەڵێنا. دەستی دەلەرزی. ئەوسا ڤیکتۆریا بە دەنگێکی بەرز بە پێکەنینەوە ناوی کابرای تەنیشتووی ناوی مامۆستای هێنا. یۆهانس تەواو شەرمەزار بوو لە خەجاڵەتیان پێدەکەنی. پیاڵەکەی دانا. میوانەکان هۆشیان لەم کارێوی بوو. مامۆستای پیر لەوەی کە کەوتوبووە سەر سەرنجی قوتابی پێشووی خۆی لە خۆشیان بوراوە و فرمێسکی لە چاواندا قەتیسما. پیاڵەکەی هەڵدا و درێژەیدایە. ئێستا منی پەککەوتە، منی پیرەمێردی سەرگەشتە و ڕوت و ڕەچاڵ تەنیا و چارەڕەش لەسەر ئەم زەویە هەنگاو دەنێم. بەشی من هەر ئەوە بووە. کەس لە دەرد و ئازاری دەروونم ئاگادار نییە. بەڵام کەسیش ئاه و ناڵەی نەبیستوم. قەت چاوت بە قومری کەوتووە؟ ئەو باڵندە غەمبارەی کەوا سەرەتا ئاوی ڕوونی کانی لەڵ دەکا و ئینجا دەیخواتەوە؟ نازانم. ئەرێ منیش هەر وەکو ئەو باڵندەوەم. کیژێک کە بەکارم دەهات بۆم نەبوو. بەڵام یەکجار بێبەش لە شادی نیم. تەنیا ئەوان لێڵ دەکەم. بەم جۆرە ڤیکتۆریای دەبینی چۆن پیاڵەکەی بەخۆشی من هەڵدەدا. من مامۆستای بووم. ئێستا شوو دەکا و منیش بەم هۆیە گەڵی خۆم بە بەختەوەردەزانم. هەروە دەزانم کچی خۆمە. ئێستاش بۆی هەیە ببم بە مامۆستای مناڵەکانی. بەڵێ بەرحاڵ لە ژیاندا گەلێ خۆشحاڵی هەن. بەڵام ئەوانەی دەربارەی هەست بزاوتن ژن و چۆک نوشتانەوە داگوتت. هەرچی زیاتر بیریان لێ دەکەمەوە پتر دێمە سەر بیر و ڕای تۆ. بەڕاستی ئێوە ڕاست دەکەن. تکایە 1 دەقیقە داوای لێبوردن دەکەم. مامۆستا هەستا پیاڵەکەی بەدەستەوە گرت و بەلاترە بەستن بۆ لای ڤیکتۆریا چوو. لاقی زەوی نەدەگرت و زۆر بەلادا دەهات. چەند کەسێک نوتقیان کرد. سووتوان قسەی کرد. ئاغای ئاوایی دراوسێ بە خۆشی خاتوونی کۆشک جامەکەی هەڵدا. لە ناکاو ئەو گەنجەی کە سەرسینگی بە ئەڵماس ڕازابەوە هەستا و ڕووی لە یۆهانس کرد و گوتی ئەو تەنیا لەلایەن خۆیەوە قسان ناکە بەڵکو دەخوازیە بە نوێنەرایەتی ڕێز و پێزانینی بەرەی لاو پێشکەشی شاعیر بکا و باوشە و ڕستەگەلی جوان و پارە و ئەو ئەرکەی بانجام گەیاند. یۆهانس سەری سوڕما بوو بڕوای بەجێ خۆی نەبوو کە ڕاست دەبیستیانە. زۆر لەسەر خۆ بە مامۆستای گوت لەگەڵ منیەتی؟ ئەرێ پێشە بڕکەی لێدام. من دەمهەویست ئەم کارە بکەم. ئەم ئێوارەیە ڤیکتۆریا داوای لە من کرد ئەو ئەرکە بەجێ بێنم. گوتت چیە داوای لە تۆ کرد؟ مامۆستا زەق چاوی لێ کرد و گوتی هیچ کەس. لە کاتی نوتقکردندا هەموو چاویان لێ یۆهانس بوو. بگرە ئەربابی کۆشکیش بە ئاماژەی سەر سوپاسی لێ کرد و خێزانی خاوەن دەسەڵاتی بارەگاش چاویلکە یەک چاویەکەی لە چاوی کرد تاوەکو باش بیبینێ. نوتقەکە کۆتایی پێهات و گشتیان سەرگەرمی خواردنەوە بوون. مامۆستا بە یۆهانسی گوت خێرا کە وەڵامی بدەوە. چووە لەوێ دانیشتووە کە دەربارەی تۆ نوتق بکە.
ئەوە مافی کەسێکە لەم بوارەدا خاوەن ئەزمون بێ. سەرەڕای وەش من بە هیچ زۆر ڕازی بەوە نیم، بە هیچ زۆر. یۆهانس تەواوی ڕووی سوڕاندەوە تاوەکو ڤیکتۆریا ببینێ. ڤیکتۆریا بەم کوڕە گەنجەی گوتبوو نوتق بکە، بۆچی لە سەرەتاوە بە کەسێکی دیکەی نەگوتبوو لەو بارەیەوە قسان بکە. ئەوی زۆر لە پێش نان خواردن بۆ. ڤیکتۆریا مات و پەشێ و دانیشتبوو سەری بەردابەوە و نەیدەهێشت کەس لێی تێبگا. خۆشیەکی لە ڕادەبەدەر سەیر چاوەکانی یۆهانسی داگرت. لە دنیای دەروون و خەیاڵی خۆیدا خۆی داوێشتە بەرپێی ڤیکتۆریا و بەم جۆرە سوپاسی دەکرد. دوای پاش نان خواردن ئەم کارەی دەکرد. کامێلا لەگەڵ ئەوانەی لە تەنیشتی دانیشتبوون قسەی دەکرد و تەواو بزە و پێکەنینی لە سەر و سیمای دەباری. کامێلا ڕازی بوو. 17 ساڵ تەمەن بۆ ویجگە لە شادی و خۆشی هیچی دیکەی بە دیاری نەهێنا بوو. چەند جاران بەلەقاندنی سەر ئاماژەی بۆ یۆهانس کرد و حاڵی کرد کە دەبێ هەستێ. یۆهانس هەستا. بەشلەژاوی بە دەنگێکی نزمونەوی بە کورتی قسەی کرد. دەیهەویست لە کەسێکی کەوا ئەو هەمووە پێی هەڵگوتووە، هەروەها لە کەسێکی کە بۆ ڕابواردن ویست بووی، کابرایەکی بێگانە بۆ بەزم و شاییە کە بۆ مەبەستی تایبەت بەڕێوەت و بانگێشت بکە سوپاس بەجێبێنێ. بەم جۆرە ئەویان لە دنیای تاریکی خۆی دوورخستبەوە و ئەو چاکەی ئەم کوڕە کەوا گوێیان بۆ پێهەڵاگوتنی وێت ڕاداشتبوو نەیدەتوانی لەبیر بەرێتەوە. تەنیا ناسناوێکی شیا و لەم کۆڕەدا دەیتوانی بۆ خۆی هەڵبژێرێت، ئەویش ناسناوی کوڕە دراوسەی کۆشک لە دارستاندا. ڤیکتۆریا کە خۆشیێکی لە ڕادەبەدەر لە چاوانی دەباری هاواری کرد. بێگومان وایە هەموویان ڕوویان لەوی کرد. ڤیکتۆریا لە خۆشییان گەشت بووبەوە، بە توندی دڵی لێی دەدا و هەنا سەبڕکە کەوتبوو. یۆهانس قسەکانی بە نیوەچڵی هێشتەوە. بێدەنگێکی ناخۆش کۆڕەکەی داگرت. ئەربابی کۆشک بەسەر سوورمانەوە دنەیدا و گوتی: ڤیکتۆریا بە دەنگی بەرز گوتی: درێژە بدەن، ناسناوی ئێوە ئەوە بوو تکایە درێژە بە نوتقەکەتان بدەن. لەپڕ ڕەنگی گۆڕا و تەواو پەشۆکا و بە پەرێشانی لە حاڵێکا سەری دەلەقاند ڕووی لە باوکی کرد و گوتی: تەنیا بیرم لە خۆ تاریفکردن دەکردەوە، زۆر باسی خۆی دەکا، نەمدەویست بەر بە قسەکانی بگرم. یۆهانس گوێی لەم بڕیارە بوو، ڕێگای دەربازبوونی لەم دۆخە نالەبارە بۆ کراوە. دڵی زۆر بە توندی لێی دەدا. خاتوونی کۆشک دیتی کە بە چاوی بە فرمێسکەوە زۆر بە بەزەیەوە لە ڤیکتۆریای دەڕوانی. یۆهانس گوتی: ئەرێ خۆم تاریف کرد. مادمازێل ڤیکتۆریا حەقی بەدەستە، تا ئەو ڕادە مێرەبان و دلۆڤان بووە کە وەبیری بێنێتەوە کە بەشداربوونی تەنیا بە بۆنەی کوڕە دراوسێ بوون نییە، بەڵکو بەم هۆیش کە لە سەردەمی مناڵی هاواڵی یاریکردنی مناڵانی کۆشک بووە و بەشداربوونی لەم شوێنەشدا دەبێ هەر لەوە بزانێ. ئەو سوپاسی مادمازێل ڤیکتۆریا دەکا. ڕاستیەکەی هەر ئەوەیە، ئەم مەڵبەندە جێگەی وی بووە. لە ڕابردوودا دارستانەکانی کۆشک هەموو شتێکی وی بووە و لە کۆتایی ئەم دارستانەدا دنیای نەناسرا و ئاواتەکانی کۆتایی پێدەهات. ساڵانی ئەو سەردەمی دیتلێڤ و ڤیکتۆریا زۆر جاران ئەویان لەگەڵ خۆیان بردووە بۆ سەیران و میوانی و ئەوانە ڕووداوە گرنگەکانی سەردەمی مناڵی وی بوون و لە داهاتوودا بۆی دەرکەوتووە کەوا ئەم سات و کاتانە بۆ تەواوی ژیانی مانایان هەبووە کە بە بیری کەسیشدا نایە. ئەگەر ئەوانەی هەر ئێستا گوتران دەیتوانی کردەوەکانی وی بەباشی بدرەوشێننەوە. ئەوە لەوێ ڕاسەرچاوە دەکرێت کە بیرەوەریەکانی ئەو سەردەمی ڕۆحی وی نوقمی ئاگر دەکا. ئەوە کاردانەوەی بەختەوەریەکە کە ئەو دوو هاوڵەی سەردەمی مناڵی بۆ ئەویان دابین کردووە و هەر بەم هۆیش هەرچی ئەو بەدی بێنێ ئەو دوانە بەشێکی تایبەتیان لەو بەرهەمانە هەیە. ئەو حەز دەکا سوپاس و پێزانینی خۆی بەرامبەر بە دوو مناڵی کۆشک بەو هەموو دوعا و ئاواتە خوازانەوە زیاد بکا و بۆ ساڵانی خۆشی ڕابردوو ئەم کاتانەی کەوا زەمن و ماڵی دنیا بە دەوروبەری خۆشیەکانی ئەواندا بەو جۆرە پاوانی نەچێشابوو سوپاس بکە. ڕێز و سوپاس و پیاڵەیەک بۆ ڕۆژانی خۆشی هاوین و زوو تێپەڕی و واتە هەمان سەردەمی مناڵیە. نوتقێک بوو، ئینشایەکی بەڕاستی تایبەتی قسەکردن. زۆر جێی سەرنج نەبوو، بەڵام خراپیش نەبوو. بەشداربووان خواردیانەوە و ئینجا خواردن دەستی پێکرد و دیسان قسە و دەنگەدەنگ و هەرا بەرز بووە. دیتلێڤ بەراوێژێکی وشک بە دایکی گوت: ڕاستیەکەی هەر بە بیریشمدا نەهاتبوو کە لە ڕاستیدا من نووسەری کتێبەکانی ئەو بووم ها. بەڵام خاتوونی کۆشک بزەی نەهاتێ. بە منداڵەکانی گوت: سپاسی لێ بکەن، سوپاس گەلێ جێی سەرنجە،
ئاخر ئەو لە سەردەمی مناڵیدا زۆر تەنیا و بەسە زمان بووە. ڤیکتۆریاوە چ دەکەی؟ وام حەز کرد بۆ سوپاس و پێزانینی خۆم ئەم لقە گوڵە یاسی بە پێش خزمەتەکەمدا بۆ بەڕێ بکەم. ئاخۆ ئیزنم هەیە ئەم کارە بکەم؟ سووتوان لە وەڵامدا گوتی نا. پاش خواردنی نانی شەو میوانەکان لە هۆڵەکان لە هیوانە گەورەکە و لە نێو باغیدا بڵاو بوونەوە. یوهانس بۆ نهۆمی ڕێکی زەوی بۆ ئەم هۆڵەی کەوا لە تەنیشتی باغەکە هەڵکەوتبوو چوو. چەند کەسێکی لێبوو، پیاوەکان قسەیان دەکرد و دووکەڵی جگەرەیان بەبا دەکرد. ئاغای ناوچەی دراوسێژ لەگەڵ میوانێکی دیکە بە دەنگێکی نزم حیساباتی ملک و ماشی خان و خۆیان دەکرد. زەویەکانی باش چاودێری ناکرێ، زۆربەی هەروە بە نەچێڵدراوی ماونەوە. دیواری حەوشەی باغەکانی ڕووخاون، دارستانەکە ڕووتاوەتەوە. هەروەکو باسییان دەکرد بۆ دانی حەق و مافی ئەو بینا و کۆشک و ملکانەی کەوا بە نرخێکی گران بێمە کرابوون گرفتی هەبوو. بە چەندی بە ئێمە کرابوون؟ ئاغاکە مەبلەغێکی گوت، مەبلەغێکی زۆر سەیر. هەروەها لەم کۆشکەدا خەرجی بێجێ زۆر دەکرا و دەست بە پول و پارەوە نەدەگیرا. لەم شوێنەدا هەمیشە خەرج بەپێی فێڵان بوو. بۆ وێنە لەم میوانداریە ئاخۆ چەند خەرج کرابوو، وەکو باز دەکرێت تەواوی پارەکان بگرێت تەواوی زێڕ و ئاڵتونی خاتوونی کۆشکیش خەرج کرابوو. بەم جۆرە سەروەت و سامانی زاوا سەر لە نوێنەوە و ناوبانجی خانەخوێی زێڕین دەکردەوە. ئەو چەندی سەروەت و سامان هەیە، خوددا دەزانێت چەندی ئاڵتون هەیە لە ڕادەبەدەر. یوهانس هەستا و چوە نێو باخ. گوڵە یاسەکان پشکوتوو بوون. بۆنی خۆشی پامچاڵ، نێرگز، یاسەمینی و مۆگێت پیاوی مەز دەکرد. لە قوژبنێکی نزیک شوورەی باخی لەسەر بەردێک دانیشت. کۆمەڵێک نەمام ئەویان لەبەر چاوان ون دەکرد. ماندوو شەکەت و زەلیلی دەستی هەستی دەروون بە بیرێکی ئاڵۆز لەوێ ماوە. وای بەباش زانی هەستی و بەرەو ماڵی خۆیان بچێتەوە. بەڵام لە جێ خۆی نەبزوت. مات و پێشێ و هەر لەوێ ماوە. لەپڕ لە نێو باخرا گوێ لە دەنگێک بوو. دەنگی ڤیکتۆریای ناسیەوە. کاتی بەنێو لقم پۆپیدارەکاندا جلوبەرجی نظامی سووتوانی ناسیەوە. دەکانی لە خۆی بڕی و مات بوو. جووتەی دەستگیران بەیەکەوە پیاسەیان دەکرد. ئەفسەر گوتی وابزانم شتێکی نامۆ لە گۆڕەیە. هەرتی ئەو دێڵێ تۆ گوێی بۆ شل دەکەی، نرخ و بەها دەدەی بە نوتقەکانی. لە خۆشیان هۆرەیە بۆ دەچێشی. ئاخر نابێ بزانم ئەم کارانە چ مانایەکیان هەیە؟ ڤیکتۆریا وەکو مەزرەق لە جێ خۆی چەقی و گوتی حەز دەکەی ئەوەی بزانی؟ بەڵێ. ڤیکتۆریا بێدەنگ بوو. ئەفسەرەکە درێژەی دایە و گوتی ڕاستیەکەی من گاڵتەم بەو کارانت دێ. ئەگەر هەرا و هۆریەکانی تۆ هیچ مانایەکیان نییە پێویست ناکە بۆم ڕوون بکەیەوە. ڤیکتۆریا گوتی نا، شتێکی وان نییە. اینجا هاتەوە سەرخۆ و درێژەی با ڕێگا ڕۆیشتندا. سووتوان بە تووڕەیی شانی هەڵتەکاند و گوتی ئەو دەبێت زۆر ئاگا لە خۆ بێ، بۆی هەیە زلەی ئەفسەرێک گوێی بلاوێنێتەوە. اینجا و جووتە بە ڕێگای بینای کڵاو فەرەنجیدا گەڕانەوە. یوهانس غەمبار و دڵتەنگ لە شوێنی خۆی ماوە. هەموو شتێک لە لای ئەو بێنەرەق دەبوو. سووتوان شکی لێبوو. دەستگیرانەکەی هەرچی پێویست بوو پێی گوتبوو. ئەفسەری دڵنیا کردبووە و وێڕای یەک لەم شوێنە دوورکەوتبوونەوە. سێروەکان لەسەر لق و پۆپیدارەکان لە فڕیندا بوون. چ باشتر، خوددا تەمەند درێژیان بکە. لەسەر میزی نان خواردن یوهانس بە سوودی ڤیکتۆریا قسەی کردبوو. هەوڵی دابوو وێڕای ئازاردانی دڵی خۆی لەوەی کا قسەکەیان لێ بڕیبەوە بۆی داپۆشێ. بەڵام ڤیکتۆریا لەو بارەیەوە سوپاسی نەکردبوو. بەڵکو تێنیا پیاڵەکەی هەڵدا بوو. بەخۆشیتان سیر بکەن چەندە جوان دەیخۆمەوە. کاتی ئافرەتێک پیاڵەیەک هەڵدەدا لە هەر چیەکدا کە دەیخواتەوە، پیاڵە، فینجان یاخود هەر شتێکی تر تەوفیر ناکە. تەنیا لە تەنیشت ڕاچاوی لێ بکەن. اینجا دەبینن کە بە ئاکارێکی تایبەت نێوچەوانی تێک دەنێ، زاری خڕ دەکاتەوە و لێوەکانی بەو شتێک کە دەیخواتەوە تەڕ دەکا و ئەگەر هاتوو لەم کاتەدا سەیری دەستانی بکەی بەخۆیدا دەشتێتەوە. بە کورتی لە کاتی خواردنەوەدا سەیری دەستی ئافرەت مەکەن، چونکە هێز و توانای ئەم چاولێکردنەی نییە. تەسلیم دەبێ و خێرا دەستی دەچێشێتەوە. هەوڵ دەدا هەرچی باشتر لە جاری پێشوو خۆ بنوێنێ. گشتە و کارانە دەکا بۆەوەی کە گەنجێک قامکێکی خواریان نینۆکێکی ناشرین بشارێتەوە. ئاخیرەکەی چیتر تااقەت ناهێنێ و هەڵدەبەزێتەوە و پرسیارت لێ دەکا
ئاخر نابێ بزانم چاو لە چی دەکەی. جارێک لە ڕۆژێکی هاویندا کچەکە ئەوینی خۆی پێنیشاندا بوو. ماوەیەکی زۆر لەو دەمی تێدەپەڕی. خوددا دەزانێ لەوانەیە خەونی دیبێ. ئاخر بۆچی مەگەر ئەم دوانە لەسەر کورسێکی درێژ دانیشتبوون. ئەو دەمی ئەو جووتە زۆرەیان بەیەکەوە قسە کرد و کاتێ وەڕێکەوتن ئەو تەواو شان بەشانی کچەکە بوو. گەرمی باسکی هەست کردبوو. لەبەر دەرگایە کچەکە زۆر بەڕوون و ئاشکرایی هەستی خۆشەویستی خۆی بەرامبەر بەوی دەربڕی بوو. گوتبووی خۆشم دەوێی. ئێستا کە ئەو دوانە لەوێ نەمابوون لەوانەیە هەر ئێستا لە بینەیە کڵاوە فەرەنجیدا دانیشت بێتن. ستوان گوتبووی لە بنا گوێی دەدا. یۆهانس ئەم قسەی جوان بیست بوو. خەون نەبوو. ئەو بۆ وەڵامدانەوەی ئەم بێحورمەتیە بگرە لە جێ خۆشی نەبزوود. ئەو دەیگوت زلەی ئەفسەری باشە بۆ یۆهانس تەوفیرێکی نەبوو. هەستا ڕێگای بینای کڵاو فەرەنجی گرتە بەر. ئەوێ چۆڵ بوو. کامێلە لەبەر هەیوانی کۆشکە ڕابانجی کرد. تکایە وەرە لە وەڵەکەدا قاوە دەخۆنەوە. یۆهانس چوە سەرێ. لە هۆڵە گەورەکەدا جووتەی دەستگیران و چەند کەسێکی تر خڕبوو بوونەوە. کە شەفێکیان لە پێش ڕاگرت و فینجانێکی هەڵگرت. پاشە و پاش کشاوە و جێیەکی بۆ خۆی دیتەوە. کامێلا سەرەتای قسەی دامەزران کلێ جوان و قەش زرد بوو. ڕوخسارێکی زۆر گەشی هەبوو. چاوەکانی گەلێ ڕاستوێژ بوون. یۆهانس لە بەرامبەرویدا خۆی پێڕانەدەگیرە و بە پێکەنینەوە وەڵامی قسە خۆشەکانی دەداوە. ئەو لەکوێ بوو؟ لە باخچە بوو؟ بێگومان لەوێ نەبوو. کامێلا باخچەی تەواو گەڕا بوو. یۆهانسی نەدۆزی بووە. ئۆف بێگومان نا لەوێ نەبوو. کامێلا ڕووی لە ڤیکتۆریا کرد و پرسی ڤیکتۆریا ئەو لە باخچە بوو؟ ڤیکتۆریا وەڵامی داوە نا من ئەوم نەدیوە. سووتوان بە قەڵسی چاوێکی زۆر بەمانەی لە دەستگیرانەکەی کرد و بۆەوەی کە حاڵی بکە بانقەز بە دەنگی بەرز ڕووی لە باوکی ڤیکتۆریا کەوا بەرامبەری دانیشت بوو کرد و گوتی کەوا بوو دەتەویست من بۆ ڕاوی باڵندە بەری بۆ مڵک و باخەکانی خۆت. ئاغا وەڵامی داوە بەڵێ بەڵێ بێگومان. سووتوان سەیری ڤیکتۆریای کرد. ڤیکتۆریا مات و بێدەنگ لەسەر جێ خۆی بێ ئەوەی چ کۆسپێکی بەهاوێتە سەرڕێی دانیشت بوو. کاکی ئەفسەر جار لە جارێ نێوچەوانی گرشتر دەبوو. بە تووڕەیی دەستی بە سمێڵی داهێنا. کامێلا سەر لە نوێ پرسیارەکەی لە ڤیکتۆریا دووپات کردەوە. ئینجا سووتوان لە ناکاو هەستایە پێ و بە ئاغای گوت زۆر باشە هەر ئەم شەو و هەر ئێستا لەگەڵت دێم. لە هۆڵەکەوە دەرکەوت. ئاغا و چەند کەسێکی دیکە بە دوایدا ڕۆیشتن. بێدەنگێکی تەواو هۆڵەکەی داگرت. لە پڕێک دەرگای هۆڵەکە سەر لە نوێ کراوە و سووتوان وەژور کەوت. وابێ دەچوو تووڕەیەکی بێ ئامان بەری چاوانی گرتبێ. ڤیکتۆریا لەبەری هەستا و پرسی چت لەبیر چووە؟ سووتوان لەبەر دەرگاڕا زۆر خێرا و بە هەنگاوی قوڕس یەکسەر بۆ لای یۆهانس چوو. وابێ دەچوو نەیزانی بێ. لە ناکاو زەبرێکی لێدا و هەروە بە خێرایی گەڕاوە بەردەرگاکە. یۆهانس بزەیەکی زۆر ساردی هاتی و گوتی پیاوی چاک هۆشت بێ لە چاوت دام. سووتوان وەڵامی داوە بەهەڵە تێمەگە لە بنا گوێم دای تێگەیشتی؟ یۆهانس دەسڕەکەی دەرێنا و چاوی سڕیەوە و گوتی بەڕاستت نییە بۆ خۆشت باش دەزانی کە دەتوانم هەروەکو دەسرا بتپێچمەوە و لە گیرفانمت بنێم. ئەوەی گوتووە قیدبەوە. ئەوسا سووتوان بە خێرایی دەرگای کردەوە و دەرکەوت و لە کاتی ڕۆیشتندا ئاوڕیداوە و بە گاڵتە گوتی بەڕاستم بوو گاڵتە ناکەم پانێر. اینجا دەرگای زۆر بە توندی پێوە داوە. یۆهانس دیسان دانیشتەوە. ڤیکتۆریا کە ڕەنجی بەڕوویەوە نەمابوو هەروە بێجوڵا لە نێوەڕاستی هۆدەکە ڕاوەستا بوو چاوی لە یۆهانس دەکرد. کامێلا کە بەجارێک سەری لەم کارە سوڕما بوو پرسی ئەزیەتی کردی؟ ئاگای لە خۆی نەبوو لە چاوی دام سیرکە. ئۆف خوایە گیان تەواو شین هەڵگەڕاوە و خوێنی تێچزاوە. نادەستی لێمەدا ڕاوەستە بۆت ببەستم. دەسرەکەی تۆ زوورە. لای بەرە دەسڕی خۆمت دەدەمێ. سەیرە زۆر سەیرە. ڕاست لە نێوەڕاستی چاوی داوە. ڤیکتۆریاش بێ ئەوەی هیچ بڵێ دەسڕەکەی خۆیدایە. اینجا بە شوێنەی بەرەو دەرگا شوشەیەکە چوو لەوێ ڕوو بە دەرێ و پشت بە ژوورێ ڕاوەستا و سەیری دەرەی کرد. دەسڕەکەی ڕیشاڵ ڕیشاڵ دەکرد.
دوای ماوەیەکی کورد لەسەر خۆ بەبێ دەنگی دەرگای کردەوە و ئەم شوێنەی بەجێهێشت. کامێلا ساکار و شادمان بەرەو ئاشەکە چوو. تەنیا بوو، بێدایە و تەواو بەڕووی گەشەوە چووە ژوورێ و گوتی: ببورن لەوەی کە بێ ئیزن خواستن وە ژوور کەوتم. ئاخر دەنگی چەم و ئاوەکە لە ڕادەبەدەر بەرز بوو، وان بیر کردەوە لە دەرگادانم بێسوود بێ. زۆر بەتوانی چاوێکی لە دەوروبەری خشاند و بەسەر سوورمانەوە گوتی: ئای ئێرە چەند خۆشە. یۆهانس لەکوێیە؟ من یۆهانسی دەناسم، چاوی چۆنە؟ کامەلایان فەرموو کرد و چوە نێو ئاشەکە و یۆهانسیان بان کرد. چاوی یۆهانس هەروە ئاوی لێدەهات و تەواوشین هەڵگەڕابوو. کامێلا ڕووی تێکرد و گوتی: بێ ئەوەی کەس بانگشتم بکە هاتمە ئێرە، حەزم کرد سەردانێکت بکەم. دەبێ بەردەوام چاوتان بە ئاوی سارد بشۆن. یۆهانس وەڵامی داوە: پێویست بە ئەزیەت نییە. لەوان نەگەڕێ. ئاخ خوایە گیان، چەندە کارێکی باشت کرد هاتیە ئێرە. ئاخ لەوەی کە لێرە دەتبینم گەڵێ خۆ بە بەختەوەر دەزانم. دەستی لە ئەستۆی دایکی کرد و نیشانی داوگوتی: ئەوە دایکمە. چونە نێو ژووری ئاشەکە، پیرە ئاشەوان کڵاوەکەی داگرت و بەو پەڕی ڕێزەوە شتێکی گوت. کامێلا حاڵی نەبوو چی گوت، بەڵام بزەیەکی هاتیە و گوتی: سوپاست دەکەم. ئەرێ گەلێ حەز دەکەم بیبینم. لە دەنگەدەنگی ئاشەکە سەری سوورما بوو. لە حاڵێکدا بە چاوە گەورە و وردبینەکانی سەیری ئەم دوو پیاوەی دەکرد. دەستی لە ناو دەستی یۆهانسدا بوو، هەر دەدوت گوێی کەڕە. چرخ و بەرداشە گەورەکان و دام و دەستگای ئاشەکەی بەلاوە زۆر سەیر بوو. هەروە پێدەکەنی و دەست لە ناو دەستی یۆهانس هەستی بە خۆشی و شادیەکی لە ڕادەبەدەر دەکرد. بە ئاماژەی قامچی دەستگاکانی نیشان دەدا. ئاشەکەیان وەستاند و وەکاریان خستەوە تاوەکو ئەو بیبینێ. کامێلا کاتێ لە ئاشەکەوە دەرکەوت، ماوەیەکی زۆر هەروە بە دەنگی بەرز قسەی دەکرد. وابێ دەچوو هێشتا هەڕەهەڕەی ئاشەکە لە گوێیدا دەزرینگێتەوە. کاتی گەڕانەوەی بۆ کۆشک یۆهانس لەگەڵی چوو. کامێلا گوتی: چۆن دەتوانێ ئاوا بوێری بەزلە لە چاوت بدا؟ ئێستا لەوێ نیە و لەگەڵ ئاغا بەنیازن بۆ ڕاو بچنە دەرێ. بەڕاستی ڕووداوێکی ناخۆش بوو. ڤیکتۆریا پێی گوتم دوێنێ شەوێ لە تاوانت خەوی لێ نەکەوتووە. یۆهانس وەڵامی داوە: دڵنیا بە ئەم شەو دەخەوێ. ئێوە کەی بەتەمان بڕۆنەوە؟ بەیانی ئێوە چۆن؟ کەی دەگەڕێنەوە شاری؟ لەوانەیە پاییزێ. ئایا دەکرێت لای ئێوارێ چاوم پێت بکەوێ؟ کامێلا زۆر بەهەستەوە گوتی: بێگومان، گەلێ حەز دەکەم ئەگەر لەبیرت بێ باسی سارداوێکت بۆ کردم، دەبێ ئەوێن پێنیشان بدەیت. یۆهانس گوتی: تێم لە دوت. یۆهانس لە کاتی گەڕانەوەدا نوقمی بیر و خەیاڵان بوو. خەیاڵێکی تازەی هاتووە سەرەوە. یۆهانس ئەوێ ڕۆژێ ئێوارێ چوانێ و کۆشک و هەر لەبەر دەرگاڕا ناردی بە شوێن کامێلادا. کاتێ لەوێ چاوەڕوان بوو. لەبەر پەنجەرەی نۆمی یەکەمی کۆشکڕا چاوی بە ڤیکتۆریا کەوت. ڤیکتۆریا زۆر بە خەمباری چاوی لێ کرد. ڕووی وەرسوڕاند و لەبەر چاوان نەما. کاتێک کامێلا ڕەگەڵی کەوت، ئەوی بردە کانگا و سارداوەکە. تەواو هێمن و بەسەر خۆیدا زاڵ بوو. ئارام و لەسەر خۆ گوێی بۆ قسەکانی کیژێ لاو شل کردبوو. قسە نەرم و خۆشەکانی کیژەکە دڵی یۆهانسی دەبوژاندەوە. کامێلا لەبیرتە ڕۆژێ خەنجەرێکت بە دیاری دامێ لە کاڵانێکی زێردا بوو. ئەوم لەگەڵ کۆمەڵێشتی تر لە سندوقێکی نا. ئاخر نەمدەزانی چی لێ بکەم. ئاخ نەدەزانی چی لێ بکەی کەوا بوو چی بەسەر هات. ئێستا ونم کردووە. سێریم بەد شانسیە، بەڵام لەوانەیە بتوانم لە شوێنێکی دی نمونەی وی بدۆزمەوە. هەوڵی خۆم دەدەم. حەز دەکەی؟ گەڕانەوە بۆ لای ماڵێ. ئەدی ملوانکە گەورەکەت لەبیرە؟ نێوپڕ و ئاڵتون بوو، بە سەعاتێکەوە هەڵواسرا بوو. لەسەر ملوانکەکە وشەگەلی خۆشەویستیت لێنووسی بوو. بەڵێ لەبیرمە. پارەکە لە دەرەوەی وڵات بە دیاریدام بە برادرێک. ئاخ بەڕاست وە دەڵێ؟ ئەویشت لا نەما؟ ئاخر بۆ ئەوت؟ ئەوم بۆ بیرەوەریدا بە هاوڵێکی ڕۆسی. ئاخر بۆی ڕێزم لێ بنێ لە پێشم چۆکی دادا. کەوا بوو ئەو تا ئەو ڕادەیە رازی بوو؟ ئاخ خوایە گیان، تۆ بڵێ چەندە رازی بوو بێ کەوا لە بەرامبرت چۆکی دادا بێ؟ قەیدێ ناکا بەجێوی ملوانکەیەکی ترت دەبێ و ئەوی بۆ خۆت ڕاگرە. لەو ڕێگایە کەوا لە ئاشیڕا بەرەو کۆشک دەچوو داگەڕابوون.
یۆهانس ڕاوەستا و گوتی ڕۆژێک لە نزیک ئەو دارستانە چڕەدا ڕووداوێکم بۆ هاتە پێش. ئێوارێکی زۆر درەنگ هەروەکو زۆربەی گەڕان و پیاسەکانم کە بە تەنیاوە دەرکەوت بووم ڕێم لێرە کەوت. هاوینە شەوێکی ڕووناک بوو. لە پەنا ئەو دارانە ڕاکشا بووم و بیر و خەیاڵم هەڵی گرت بووم. لە ناکاوم چاوم بە دوو کەسان کەوت. زۆر لەسەر خۆ بە ڕێگادا داهاتنە پێش و نزیک دەبوونەوە. کچەکە ڕاوەستا. هاوڕێکەی لێ پرسی بۆ ڕادەوەستی؟ چ وەڵامی نەبیست. پرسیارەکەی دووپات کردەوە. چ بووە؟ کچەکە وەڵامی داوە شتێکی وان نییە، بەڵام نابێ ئەوە بەم جۆرە چاوم لێ بکەی. کوڕەکە گوتی بەڵام من تەنیا هەر چاوم لێ دەکردی. کچەکە گوتی ئەرێ باش دەزانم خۆشت دەوێم، بەڵام باوکم میزنیەوەم پێنادا، تێدەگەی؟ ئەم کارە قەت سەر ناگرێ. کوڕەکە دڵشکاوانە گوتی بەڵێ ئەو کارە قەت سەر ناگرێ. دیسان کچەکە لە پەر درێژەی دایە و گوتی ئێرەت مەچەکی دەستت چەند بەهێزە. دەستت زۆر بەتاقەتە و دەستی لەسەر مچەکی دانا. بێدەنجی کامێلا پرسی باشە ئاخرەکەی چی لێ هاتەوە؟ یۆهانس وەڵامی داوە نازانم بۆ کچەکە باسی مەچەکی وی دەکرد. لەوانەیە ئەوان زۆر جوان بووبن و کوڕەکەش کراسێکی سپی لەبەر کردبێت. ئاخ بەڵێ باش تێگەیشتم، وابێ دەچێ کیژەکەش ئەوی خۆشویست بێ. یۆهانس گوتی کامێلا ئەگەر تۆم زۆر خۆشویستا با و ئەگەر چەند ساڵێک چاوەڕێ بووبام ئەلبەت ئەوە تەنیە پرسیارە. ڕاستیەکەی من شایانی تۆ نیم، بەڵام پێت وایە ئەگەر ساڵێکی تر یاخود 2 ساڵی تر داوات بکەم ئایا ڕۆژێک دەتوانی ببی بەهیمەن؟ تاوێک بێدەنجی. کامێلا لە ناکاو سوور هەڵگەڕا و شەرمی کرد. هەر جارەی خۆی بۆ لایەک دەچێشاوە. دەستەکانی لەسەر یەکدانان. یۆهانس دەستی لە ئەستۆ کرد و پرسی تۆ بڵێ ئەو ڕۆژە ببینم؟ کامێلا وەڵامی داوە بەڵێ. خۆی خستە باوەشی. بەیانی یۆهانس کامێلای هەتا لە نگەرگا پەڕێ کرد. دەستە بچکۆڵەکانی کە گەلێ مناڵانە و ژیکەڵە بوون ماچ کرد. گەلێ پڕهەست و شاد و شیرن بوو. ڤیکتۆریا لەوێ نەبوو. یۆهانس لێی پرسی بۆ نەهاتوون بەڕێت بکەن؟ کامێلا کەوا ترسی لە چاوان دەباری باسی کۆشکەی بۆ کرد کە چۆن خەموو پەژارێکی زۆر هەموو ئەو شوێنەی داگرتووە. ئەم بەیانیە تێلێگرافێک گەیشتووە. ئەربابی کۆشک زۆر تێکچووە و ڕەنجی بەڕوویەوە نەماوە. خاوەندە سەڵاتی پیری بارەکە و خێزانەکەی ئاو هەناڵەیەکی زۆریان کردووە. دوێ شەو ئۆتۆ لە کاتی ڕاودا گولەی وێکەوتۆ و کوژراوە. یۆهانس قۆڵی کامێلای گرت. کوژراوە؟ سووتوان کوژراوە؟ بەڵێ، ئەوان ئێستاکە تەرمەکەیان پێ و لە ڕێیەدان. دڵتەزێنە. هەردووکیان نوقمی خەیاڵان بەرەو لەنگەرگا درێژەیان بە ڕۆیشتندا. هاتو هاواری خەڵک لە لەنگەرگا و گوڕە و هەرای کەشتیوانێک لەسەر کەشتیەکەی ڕا ئەوانی لەو ستی و بێدەنجێ دەرهێنا. کامێلا زۆر بە شەرم و حەیاوە دەستی بۆ لای یۆهانس ڕاداشت. یۆهانسیش ماچی کرد و گوتی کامێلا من بە هیچ زۆرێک شایان و لایەقی تۆ نیم، بەڵام ئەگەر حەز بکەی ببی بەهی من هەموو کارێکم لەدەست دێ. بەڵێ هی تۆم. دایم ئاواتەخواز بووم. دایم. یۆهانس گوتی چەند ڕۆژێکی تر دێم بۆلات. هەفتەیەکی تر چاوم پێت دەکەوێتەوە. کامێلا سواری کەشتی بوو. یۆهانس هەتا ئەو جێگایی توانی بیبینێ دەستی بۆ ڕاوەشاند. کاتی ویستی بگەڕێتەوە ڤیکتۆریا لە پشتەوەی خۆی دی. ئەویش بە بۆنەی ماڵ ئاوایی و بەڕێکردنی کامێلا دەستڕەکەی تەکان دەدا. ڤیکتۆریا گوتی تۆزێک درەنگ گەیشتمێ. یۆهانس چ وەڵامی نەداوە. بەڕاستی دەبوو چ بڵێ. لەو موسیبەت و بەڵایی کە بەسەری هاتبوو دەبوو دڵدایاری بداتەوە یاخود پیرۆزبایی لێ بکە یا دەستی لە نێو دەستی نابا. دەنگی ڤیکتۆریا لەرزۆک و نزم و ڕەنگ و ڕووی تێکچوو بوو. ڕووداوێکی تاڵی لێ قەوما بوو. ڤیکتۆریا گوتی چاوت هەرواشین هەڵگەڕاوە. ئینجا وەڕێکەوت ئاوڕێی لە دواوە داوە، بەڵام یۆهانس هەروە لە جێ خۆی ڕاوەستا بوو. ئەوسا ڤیکتۆریا لە ناکەو بۆ لایوی گەڕاوە و زۆر بە تووڕەیی لە حاڵێکدا ئاوری لە چاوان دەباری گوتی ئۆتۆ مردووە، هیچ ناڵێ؟ تاو ڕادەیە دەمشتێنیەوە. ئەو 100,000 جار لە تۆ زیاتر بە نرخ بوو. دەزانی چۆن مرد؟ بە گولەی تفەنجێ پێکاوترا
تەواو مێشی پڕژا گەلەی تەواو پووک و پڕ لە هیچی پڕژا. ئەو 100,000 جار ئینجا دەستی کرد بە گریان، سەری بە هەنیسکان دەتەکاوە و زۆر بە خێرایی بەرەو ماڵ ڕۆشتەوە. شەو درەنگانێک لە دەرگای ماڵی ئاشەوانیاندا یۆهانس دەرگای کردەوە، چاوی جێرا، دنیا تەواو تاریک بوو. ڤیکتۆریا لە پشت دەرگا ڕاوەستا بوو، بە ئیشارە یۆهانسی بان کردە دەرێ، دڵی بە توندی لێی ددا. بە دەستی سارد و لەرزۆکی دەستی گرت و بەرەو جادا وەدیوی خۆیدا. یۆهانس گوتی وا باشە دانیشە و چانێک بدە و تۆزێک بەحەسێەوە ماندوو هیلاچی بەیەکەوە دانیشتن. ڤیکتۆریا لێی پاڕاوە گوتی دەربارەی من، دەربارەی ئەمنێکی کە ساتێک ناهێڵم ئارام بگری ئەخۆ چۆن بیر دەکەیەوە؟ یۆهانس وەڵامی داوە تۆزێک بەدبەخت و بێچارەی. گوێ بگرە ڤیکتۆریا، تۆ ئێستا پێویستت بەهێمنی و حەسانەوەیە، ئایا چی یارمەتیەکم لەدەست دێ پێت بکەم؟ ڤیکتۆریا دەگریا و دەپاڕاوە و دەیگوت یۆهانس تو بێت خودا سەبارەت بەو قسانەی ئەمڕۆ پێم گوتی بمبورە. بڵێ من زۆر بەدبەخت و چارەڕەشم، ساڵانی ساڵە بەدبەختم. گوتم ئەو 100,000 جار لە تۆ باشتر بوو، قەتوان بیر نەدەکردەوە ئەو مردووە و نەماوە. دەستگیرانم بوو، تەنیا هەر ئەوەندە و بەس. پێت وایە بەدڵە خۆم بوو؟ یۆهانس ئەوە ئاڵقەیەت دیوە؟ ئەوە ئاڵقەی دەستگیرانیەتی منە، دەمێکە پێم گەیشتووە. ئاخ لە مێژە ماوەیەکی زۆرە. زۆر باشە، هەر ئێستا فڕێ دەدەم، دووری فڕێ دەدەم. ئاڵقەکەی هاوێشتە نێو دارستانەکە، هەردووچیان گوێیان لە دەنگی بەربوونەوەکەی بوو. تەواو ئەو چارە ڕەشیانە لەژێر سەری باوکم بوو. باوکم نەدارە، دەتوانم بڵێم کاری گەیشتۆتە جێی ئەستەم. چی وای نەماوە دەسڕەی سواڵی ڕاخە. ئینجا بە تەماحی ماڵ و سامانێکی کە ئۆتۆ هەیەی و خاوەنی ملک و داریەکی زۆرە ئەمنی بەوی دیاری کرد. باوکم پێی دەگوتم دەبێ شوو بکەی و منیش هەموو جارێ داوام ڕەت دەکردەوە. باوکم دەیگوت ڕۆڵە لە بیری دایک و باوکت دابە، لە بیری کۆشک، بیری ناو و ناوبانگی من، هۆشی شەرافەتمت بێ. من وەڵامم داوە بەسەر چاو باشە زەماوەندی لەگەڵ دەکەم. باوکم ڕێزی لێ نام و سوپاسی کردم و چاوەڕێ ماوە. ئۆتۆ خزم و کەسانیش هەر چاوەڕێمانەوە. ئەڵقەی دەستگیرانیم خێرا پێگەیشت. ئینجا ماوەیەکی درێژی خایان چاوم لێ کرد، گشت ئەو شتانە بێسوودە. پۆز دەبوو لەوە زیاتر بخرێتە پشتگوێ. بە باوکم گوت هەر ئێستا شووەکەم بۆ بێنن. باوکم گوتی خودات لێ ڕازی بە ڕۆڵە. بەم بۆنەوە سوپاسی کردم. ئۆتۆ هات و بۆ پێشوازی نەچوومە لەنگەرگا. لە پشت پەنجەرە ڕاوەستام و دیتم بە سواری گالیسکە گەیشتێ. ئەو سەباڵاتن چوومە لای دایکم. لە پێشی چۆکم دادا و داوێنم گرت و لێی پاڕامەوە. دایکم پرسی کچم ڕۆڵم چ بووە و چ قەوماوە؟ وەڵامم داوە ناتوانم شووی پێ بکەم. ئەو هاتووە و لە خوارەیە. باش وایە لە قوڵاییەکانی خەلیجدا بخم کەم، یاخود سێڵاوەکان گومگومم بکەن و ئێوە بیمەی ژیانم وەرگرن. بڕوا بکەوە باشترە. دایکم ڕەنجی بەڕوویەوە نەما، سەرمی لەسەر سینگی دانا و گریا. باوکم هات گوتی زۆر باشە عەزیزەکەم، ڕۆڵە گیان ڤیکتۆریا، دەبێ بێ خوارێ و میوانداری لێ بکەی. وەڵامم داوە ناتوانم و ئەو مەرجەی بۆ دایکم دانا بوو کەوا کەڵک لە بیمەی ژیانم وەرگرن دوو پاتم کردەوە. باوکم چ قسەی نەکرد، دانیشت و لە حاڵێکدا دەلەرزی لەبیرەوە چوو. کاتی ئاوا چاوم پێی کەوت بەزەیم پێدا هات و پێم گوت شووەکەم بۆ بێنن زەماوەندی لەگەڵ دەکەم. ڤیکتۆریا لەوەی پێشتر ئاوا هەڵدەلەرزی و قسەی دەکرد ئەوانتر ببەوە. یۆهانس دەستەکەی تریشی گرت و لە نێو دەستەکانی خۆیدا گەرمی کردەوە. ڤیکتۆریا گوتی سوپاست دەکەم. ئاخ یۆهانس تکات لێ دەکەم دەستم تونتر بکوشە. بەڵێ تکات لێ دەکەم. خوایە گیان. یۆهانس تۆ چەندە گەرمی، زۆر سوپاست دەکەم. بەڵام لە بابەت ئەوەی لە لەنگەرگا پێم گوتی و دڵم ئێشاندی داوای لێ بردن دەکەم. دەمبوری وانە؟ بەڵێ دەمێکە و قسەیم لێبیر چۆتەوە. ئیزن بدە بڕۆم شتێکت بۆ بێنم بە خۆتی دابتەی. نا پێویست ناکە، زۆر سوپاس. نازانم بووە دەلەرزم، سرم گەرم داهاتووە. یۆهانس دەبێت لە بابەت ئەو هەموو دڵ ئێشاندنانە داوای لێبوردنت لێ بکەم. نا
سەری خۆت مەیەشێنە، ئێستا تۆزێک هاتوویە سەرخۆ هەڵمەستە ئارام بگرە. تۆ لە ماڵی ئێمە قسەت بۆ کردم، نوتقت دەکرد، هەتاکو کۆتایی قسەکانت ئاگەم لە خۆ بڕابوو. جگە لە دەنجی تۆ گوێم لە هیچ نەدەبوو، دەنگت هەروەکو مۆسیقایەک بوو. منیش سرم لەوە سوڕما بوو، بۆت ئەو دەنگە ئاوا جیرۆدی کردوم و کارم لێ دەکا. باوکم لێی پرسیم بۆچی ئەوە گوڕاندت و قسەکەتم بڕیوەتەوە. ئەو کارم باوکم یازاردا، بەڵام دایکم ئەو مەسەلەی بەلاوە ئاسایی بوو. ئەو ئاگادار بوو هەموو شتێکم پێگوت بوو. لە مێش ساڵ بوو دەیزانی و 2 ساڵ لەمەوبەر کاتێ لە شاری ڕاگەڕایەوە سەر لە نوێ پێم گوتەوە ئەو باسە پاش بینینی تۆ بوو. باچتر لەو بابەتەوە قسان نەکەین. نا، چی دیکە قسەی لێ ناکەین. بەڵام بمبورە، گوێ بگرە یۆهانس، تکات لێ دەکەم لە خۆ بردوو بە. ئاخر من دەبێت بکەم. ئێستا باوکم لە ماڵەوێ و لە ژووری تایبەتی خۆی دێت و دەچێ. ئەو موسیبەتە زەبرێکی قورسی لێداوە. بەیانی یەکشەمەیە و قەرارە هەموو ژێردەستەکانی مەرەخەس بکە. تەنیا بڕیارێک ئەمڕۆ دەری کردووە، هەر ئەمە بووە. ڕەنجی بەڕوویەوە نەماوە، قسە لەگەڵ کەس ناکەوە بە لە ناوچوونی زاوای ئایندەی زۆر تێکچووە. بەدایکم گوت حەز دەکەم سەرێکی یۆهانس بدەم، بەڵام ئەو لە وەڵامدا گوتی کە دەبێ بەیانی زوو لەگەڵ خاوەندە سەڵاتی بارەگا بچینە شار. لێم دووپات کردەوە، دەمەوێت یۆهانس ببینم. وەڵامی داوە باوکت بۆ سەفەری هەرسێکمان پارەی نییە، خۆی لێرە بە تەنیا دەمێنێتەوە و زۆر شتی دیکەشی گوت. اینجا بۆ لای دەرگا ڕۆیشتم و بۆ ئاخرجار لێم دووپات کردەوە. دەچم بۆ لای وی. دایکم لێهاتە پێش و ماچی کردم و گوتی کەوا بوو زۆر باشە، خودا ئاگادارتان بێ. یۆهانس دەستەکانی بەرداوە و گوتی ئێستا دەستەکانت گەرم بوونەوە؟ بەڵێ زۆر سوپاس، ئێستا گەرم بوومەوە. دایکم پێگوتم خودا بتپارێزێ. ئاخ، هەموو شتێکم بۆ باز کردووە. زۆر لە مێژە ئەوانە دەزانێ. پرسیاری لێکردم کچم ئاخر پێم بڵێ بزانم چێت خۆش دەوێ. وەڵامم داوە ئێستا ئەو پرسیارم هەر لێ دەکەی. تەنیا کەسێک خۆشم دەوێ یۆهانسە. بە حیاتم جگە لەو کەسە کەسی ترم خۆش نەویستووە. ئەوم خۆش دەوێ و دەیپەرستم. یۆهانس تەکانێکی خوارد. درەنگت دەبێ پێتوانێ لە ماڵێ چاوەڕێت دەبن؟ ئاخ نا، دەبێ بزانی یۆهانس خۆشم دەوێ. خۆت باش دەزانی وانە؟ قەت دەزانی ئەو ساڵانەی کەوا ڕابرد چەند چاوەڕێ بووم و لە دووریت فرمێسکم هەڵڕشتووە؟ هیچ کەس، ئاخ هیچ کەس ناتوانێ بیریشی لێ بکاتەوە. هەر خودا بۆ خۆی دەزانێت چۆنم ڕابواردووە. بەم ڕێیەدا تێدەپەڕیم و ڕێگای دارستانم دەخستە ژێر پێ و بۆ خۆم بیرم دەکردەوە و دەمگوت ئەو زۆرتر حەزی دەکرد بەم شوێنەدا بڕوە. ئەو ڕۆژە کە گوێبیست بووم هاتوویەوە، ویستم بە خۆشی جێژن بگرم و جلوبەرگی جوان و نوێ بکەمە بەر. بەڵام نەخۆشیانت لەوەی کە دیسان چاوم پێت دەکەوێ نەخۆش کەوتم. وەکو شێتان لە ماڵی هەر جارە بۆ لایەکی دەچووم. دەرگاکانم دەکردنەوە و پێوەم دەدانەوە. دایکم لێگوت ئەمڕۆکە زۆر شاد و بەکەیفی. منیش بەلای خۆمەوە بیرم دەکردەوە ئاخر ئەو هاتۆتەوە، گەڕاوەتەوە. یادی تۆ سەرتاپەی داگیر کردبووم. بەردەوام بەلای خۆمەوە دووپات و چەند پاتم دەکردەوە ئەو هاتۆتەوە. ئاخ خوایە گیان، لەوەی خۆشتر چم ناوێ. ڕۆژی دوایی تر تااقەتم نەهێنا، سەر لە نوێ خۆم ڕازاندەوە و جلوبەرگی گەش و جوانم کردە بەر و بەنیازی دیتنت بەرەو کانگەی بەردی هەڵکشام. بۆ بیرت هاتەوە؟ بە درۆ گوتم هاتووم بۆ گوڵ چنینێ، هیچ گوڵم نەچنی. ئەخر بۆ ئەو کارە نەهات بووم. بەڵام تۆ بە دیتنم خۆشحاڵ نەبووی. سەرەڕای وەش زۆر ڕەزامەند بووم لەوەی کاتوانی بووم بۆ جارێکی تر لەو شوێنە بتبینمەوە. ئێستا 2 ساڵ لەو مەسەلە تێدەپەڕێ. کاتی هاتم بۆلات شولێکت بەدەستەوە بوو لە دەستی خۆت دەدا. کاتێ تۆ ڕۆیشتی ئەو شولە چکۆڵم هەڵگرتەوە و بردم شاردمەوە. یۆهانس بە دەنگێکی لەرزۆ گوتی بەڵام ڤیکتۆریا، ئێستا کاتی ئەوە نییە. تۆ نابێ ئەو قسانە بکەی. ڤیکتۆریا دەستی گرت و زۆر بەغەمباری گوتی نا نابێ، نا تۆ حەز ناکەی، ئەرێ تۆ حەز ناکەی. بە جۆرێکی سیر دەستی بەسەر دەستی داهێنا و درێژەی دەیە. بێگومان حەقت بەدەستە لەوەی کە دەیڵێم گوێی لێ نەگری. ئاوا تاقەت ناهێنم. ئەخۆ تۆ بڵێ هەروە لێم زویر بی و لە ئەنگ دەشدا هەر نەمبووری. بۆچی هەموو شتێکم لەبیر بردوێتەوە. ئەوەی دەمهەوێ پێت بڵێم ئەوە نییە. ئەدی چییە؟ تاوێک بێدەنجی
ئینجا یوهانس وەڵامی داوە ئاخر من دەستگیرانم هەیە. ڕۆژی دواتر یەکشەممە بوو. ئەربابی کۆش خۆی بە تایبەتی چوو بۆ لای کابرای ئاشەوان و داوای لێکردووای نیوەڕۆیە بچێتە کۆشک بۆ ئەوەی تابوتی تەرمی ئۆتۆی بۆ ناو کەشتی بەرن. ئاشەوان حەپەسا بوو بەسەر سوڕمانەوە چاوی لێ دەکرد، بەڵام ئەربابی کۆشک بە کورتی بۆی ڕوون کردەوە کەوا تەواوی پیاوەکانی کۆش مەرەخەس کراون و وەدووی بە جێگەیاندنی یاسای ئاینی و کەوتون و هیچ کام لە خزمەتکارەکان لە ماڵ نین. بێگومان کۆشکنشین شەوی ڕابردوو نەخەوت بوو، ڕەنگ و ڕووی مردوانی لێنیشت بوو، ڕیشی نەتاشی بوو، بەڵام هەر وەکو هەمیشە گۆچانەکەی هەڵدا سوڕاند و خۆی قید نیشان دەدا. ئاشەوان باڵتۆی تایبەتی ڕۆژانی یەکشەممەی کردە بەر و دەرکەوت. هەرکە ئەسپەکانیان لە کالیسکە کرد، ئەربابی کۆشکیش بۆ گواستنەوەی تابوتەکە یاریدەیدان. گشت ئەو کارانە لە بێدەنجیدا و زۆر بەنهێنی سەری کرد، هیچ کەسی غەیرەی لێ نەبوو. ئاشەوان ئەسپەکانی بەرەو لەنگەرگا دەنگدان و خاوەنی دەسەڵاتی بارەگا و خێزانی و خاتوونی کۆشک و ڤیکتۆریاش بە پێیان بە شوێنی داوەڕێکەوتن. ئەربابی کۆشک لەسەر پلیکانەکان ڕاوەستا بوو، چەند جاران دەستی تەکاندا و ماڵ ئاوایی لێکردن. با کاکۆڵە ماش و برنجەکەی دەلەراندەوە. تابوتەکەیان گەیاندە سەر کەشتی و ئەوانەی لەگەڵی بوون سوار بوون. خاتوونی کۆشک لەسەر ئارشەی کەشتێکە ڕا هەرای لە ئاشەوانی کرد و گوتی لەلایەن منەوە سڵاوی ئەرباب بگەێنە. ڤیکتۆریاش هەر ئەو داوایی لێکرد. ئینجا کەشتی هەڵماژۆکە بە دەنگی زۆر بەرز کەوتەڕێ. ئاشەوان ڕاوەستا و سەیری دوورکەوتنەوەی کەشتەکەی کرد. تابوتەکەیان گەیاندە سەر کەشتی و ئەوانەی لەگەڵی بوون سوار بوون. خاتوونی کۆشک لەسەر ئارشەی کەشتێکە ڕا هەرای لە ئاشەوانی کرد و گوتی لەلایەن منەوە سڵاوی ئەرباب بگەێنە. ڤیکتۆریاش هەر ئەو داوایی لێکرد. ئینجا کەشتی هەڵماژۆکە بە دەنگی زۆر بەرز کەوتەڕێ. ئاشەوان ڕاوەستە و سەیری دوورکەوتنەوەی کەشتیەکەی کرد. هەوایەکی تاڵ و ناخۆش هەبوو، خەلیج شەپۆلی دەدان. چارەگە سەعاتێک دوایە کەشتێکە لە پشت دوورگەکان ون بوو. ئاشەوانیش گەڕاوە. ئەسپەکانی بردەتەویلە و تفاقی لەبەرکردن. ئەرکی سڵاوگەیاندنی پێ ئەسپێردرا بوو، دەبوو بە ئەنجامی بگەێنێ. دەرگای ژووری تایبەتی خزمەتکاران داخرا بوو. ئاشەوان دەوری کۆشکیدا تاوکو لە دەرگای سەرچڕا بچێتە ژوورێ، بەڵام ئەویش داخرا بوو. ئاشەوان خۆی بەخۆی گوت کاتی نان خواردنە، لەوانەیە ئەربابی کۆش خەریکی نان خواردن و حەسانەوەی پاشنەوەڕۆ بێ. بەڵام چونکە پیاوێکی ئەرکناز بوو، ئەو ئەرکەی پێسپێردرا بوو، دەبوو بە ئەنجامی بگەێنێ. هەر جۆرێ بوو چوو بۆ ژووری تایبەتی خزمەتکاران بۆ ئەوەی کەسێک ببینێ و سڵاوی پێداپەڕێ بکە، بەڵام ژوورەکە چۆڵ بوو. لەوێوە دەرکەوت و چوو بۆ ژووری قەرەواشەکان. ئەوێش کەسی لێ نەبوو، کۆشک تەواو چۆل بوو. کاتی دەیەویست وە دەرکەوێ، شەوقێکی لە سەرداوەکە ڕادی. ئاشەوان بە ئەسپایی لەسەر جێ خۆی ڕاوەستا. لە نێوان چاوەچکۆڵەکانی لە پەنجەرەکان ڕا باشکرا پیاوێکی دی، کەوا مۆمێک بەدەست و کورسێکی لە باری ڕووکێش ئاوڕشمی بەدەستەکەی تری دەچێتە ژووری سەرداوەکە. ئەربابی کۆشک بوو، ڕیشی تاشی بوو، هەر دەتگوت دەچێتە سەرداوەتێ. ئاشەوان بەلای خۆیەوە گوتی لێرە ڕادەتوانم لە شوشەی پەنجەرەکەی بدەم و تێی بگەین و سڵاوی خاتوونی پێ بگەێنم، بەڵام لە جێ خۆی نەبزوت. ئەربابی کۆشک چاوێکی بە دەوروبەری داخشاند. لەبەر شەوقی مۆمەکە دیسان تەواوی دەور و پشتی سنگ و شوژندا. لە قوژمنێک بەستەیە کە وێ دەچوو پڕلاکە یا جای وشک بێ هێنایە دەر و لەلایەکی دانا. ئینجا قوتوێکی دەرهێنا و ئەو شتەی لا نێوی دابوو بەسەر بەستەکەی داڕشت. دیسان چەند قوتوی دیکە و تۆزێک کاو زەنبیلێکی تایبەتی گوڵچاندنی کە لەوێ بێکە فڕێدرا بوو لە سەریەکی دانان و هەر لەو شتەی لا قوتوەکەدا بوو بەوانیشیدا کرد. ئاشەوان دیتی کەوە ئەرباب زۆر ئاگە لە خۆیە تاوەکو جلەکان و دەستی پیس نەبن. مۆمەت کۆڵەکەی هەڵگرت و لەسەر بەستەکەی دانا و زۆر بەتوانی کای بە دەوروبەریدا کرد. جا ئەوجار لەسەر کورسێکە لە بار و نەرمەکەی دانیشت. ئاشەوان کە لە ڕادەبەدەر تاسا بوو، هەروە کە سەیری کون و کەلێنی باگڕەکەی دەکرد و تەواوی ئەو دیمەنانەی دەدی لە ناکاو خەیاڵێکی شومی بەزەین داهات. ئەربابی کۆشک لەسەر کورسێ نەرمەکەی دانیشت بوو، لەسەر خۆمۆمەکە کە دەسوتا و گڕەکەی جار لە جارێ دەچووە خواردتر چاوی لێ دەکرد. دەستەکانی هەروەکو خاچ لەسەر سنگی تێک بەساند بوو.
ئاشەوان بینیکەوە ئەربابی کۆشک بە پتە خۆی تەکاند و سەر لە نوێ دەستەکانی وەکو خاچ تێک بەساندەوە. ئەوسا پیرە ئاشەوان کە زۆر ترسا بوو یەک بە خۆی هاواری کرد. ئەربابی کۆشک ئاوڕیدا و لە پەنجەرە ڕاڕوانیە دەرێ، لە پڕ هەستا و بەرەو باگڕەکە چوو، لە حەڵێکدا چاوی لە دەرێ دەکرد، هەر لەوێ ڕاوەستا. گشت چارە ڕەشی و کڵۆلی و بەدبەختیەکانی ئینسانی لە چاوانی دەدرەوشاوە. لێوەکانی زۆر سەیر و شکەڵات بوون. هەردووک دەستی تون مست کرد و بە بێدەنجی بەرەو پەنجەرەی هەڵێنا. دەستێکی هێناوە خوارێ و پاشە و پاش بەسەر خشت فەرشی سارداوەکە کشاوە دواوە. نەیزانی خۆی لە کورسەکەیدا. مۆمەکە کەوتووەرە و کاتی بەو بە توندەی کە لە باگڕەکە ڕادەهات گڕێکی گەورە داگیرسا. ئاشەوان هاوارێکی کرد و دەستی کرد بە هەڵاتن. تاوێک هەر وەکو شێتان لە ترسان بە دەوری حەوشەکەدا دەسوڕاوە و نەیدەزانی چ بکا. بەرەو هەوا کێشەکە ڕای کرد و بە شەقان تەواوی شوشەکانی ورد کرد و هاواری کرد. ئینجا داهاتەوە زەوی و شیشە ئاسنەکانی بە هەردووک دەستان گرت. ئەوانی کێشە بایدان و هەڵی قەندن. ئەو جار دەنگێکی بیست کە لە سەرداوەکە ڕادەهات. هاوارێکی ناخۆش و خراپ بوو. دەنگێک وەکو ناڵەی مردووان کە لە نێو کۆڕ ڕاهەستێ. دیسان دەنگەکە بەرز بوو و لە ترسان ئاشەوان خودار بوو هیچی لەدەست نەهاتوو. بۆەوەی کە گیانی ئەرباب ڕزگار بکە لە حەوشی کۆشکەوە دەرکەوت و چووە سەرجادە و بەهەڵاتن تاکو و ماڵی خۆیان چۆ و هەتا گەیشتەوە ماڵێ ئاوڕێی نەداوە. دوای ماوەیەکی کورت کاتێ هاوڕێ لەگەڵ یۆهانسی کوڕی گەڕاوەوێ تەواوی کۆشکەکە ماڵە کۆنەداریە گەورەکە نوقمی بڵێسەی ئاگر بوو. چەند کەسێکیش بەپەلە لە لەنگەرگاکە ڕاهات بوون، بەڵام ئەوانیش هیچیان بۆ نەکرابوو، نەیانتوانی بۆ ئاگرەکە بکوژێننەوە. کۆشک بوو بە خاک و خۆڵەمێش. زاری ئاشەوانی شەروەکو و گۆڕی مردووان خامۆش بوو. دەپرسن ئەوین چییە؟ ئەوین شنەبایە کە تەنیا لە نێو گوڵاندا دێتە گۆرانی. ئینجا ئارام دەگرێ و دەمرێ، بەڵام زۆر جاران وەک خۆشەویستیەکی پتە و کە بە درێژایی تەمەن هەتا ئاخر ساتەکانی ژیان دەوام دەهێنێ. پەروەردگار ئەوینی بە شێوەی جۆرا و جۆر ساز کردووە و هەروەها گەواهی دەوام و نەمانی بووە. دوودایەک سەرقاڵی قسان بە ڕێگایەکدا تێدەپەڕن. یەکێکیان جلوبەرگی شین و جوانی لەبەر کردووە، چونکە پیا و خۆشەویستەکەی دڵدارەکەی لە سەفەر گەڕاوەتەوە. ئەوی تریان بەرگی ڕەشی پۆشیوە. ژنە ڕەشپۆشەکە سێ کچیا بووە، دویان قشڕەش و ئەوی تریان قشقاڵ. کچە قشقاڵەکە مردووە، 10 ساڵی ڕەبەق لەو ڕووداوە تێپەڕیوە، بەڵام دایکی هێشتا بۆی تازیێبارە. دایکە تەڕپۆشەکە لە خۆشیان دەستەکانی لێک گرێدەدا و زۆر بە شادی و خۆشیەوە دەڵێ: چ ڕۆژێکی خۆشە، گەرمی و جوانی ئەم ڕۆژە مەستم دەکا، ئەمین سەرخۆشم دەکا، لەو پەڕی بەختەوەریدام. حەز دەکەم هەر لێرە لەسەر ئەو جادەیە خۆڕوود بکەمەوە و دەستەکانم بەرەو هەتاو درێژ بکەم و لێوەکانمی بۆ لای بەرمە تاکو ماچم بکە. دایکە ڕەشپۆشەکە سارد و سەڕ بێ ئەوەی چ وەڵام بداتەوە هەروە بێدەنگ دەمێنێتەوە. دایکە تەڕپۆشەکە زۆر دلۆڤانانە لێی دەپرسێ: تۆ ئێستاش بە لە ناوچوونی کچە بچکۆڵەکەت چاو بەگریانی؟ مەگەر 10 ساڵ نییە و مردووە؟ ئەرێ، ئەمڕۆ دەبووە تەمەن 15 ساڵ. ئەو سادایکە دڵخۆشەکە بۆ دڵداریدانەوەی وی دەڵێ: بەڵام خوددا دوو کچی دیکەی بۆ هێشتوویەتەوە، دوانی تر دزیندون. دایکە ڕەشپۆشەکە لە حاڵێکە هەنیسکان دەدا دەڵێ: ئەرێ، بەڵام هیچ کامیان قشقاڵ نین، ئەوەی خوددا لێ هەستاندم تەواو قشقاڵ بوو. ئەو دوو دایکە لێک جیاوە دەبنەوە، هەر یەکەی بەڕێی خۆیاندا دەڕۆن و ئەوین لەگەڵ خۆیان دەبن. دوو کچە قژڕەشەکەش هەردووک ئەوینداری کەسێک بوون، هەردووکیان دڵیاندا بوو بە کوڕێک. کوڕەکە چوو بۆ لای خوشکە گەورەکە و پێی گوت: هاتووم ڕێنماییم بکەی، چونکە خوشکەکەتم خۆش دەوێ. دوێنێ خیانەتم پێکرد، کاتێ لە داڵانەکە لەگەڵ خزمەتکارەکان سەرقاڵی قسان بووم، ئەو بەسەر داهات، دەنگێکی لێهات و ناڵەیەکی کرد و ڕۆیشت. ئێستا چ بکەم؟ خوشکەکەتم خۆش دەوێ، بیکە بۆ خاتری خوددا، بە قازانجی من ناوبژیمان بکە، داوات لێ دەکەم یارمەتیم بدە. خوشکە گەورەکە خۆی دۆڕاند، دەستی نایە سەردڵی. سەرڕای ئەوانە زۆر بەڕوویەکی خۆش و بە پێکەنینەوە وەڵامی داوە گوتی: یارمەتیت دەدەم. ڕۆژی دوایە کوڕەکە چوو بۆ لای خوشکە بچووکەکە و خۆی هاویشتە بەرپیان و پێی گوت: ئەوی خۆش دەوێ. کچەکە بە چاوێکی سووک لەبەر پێڕات تا تەپڵی سەری چاوێکی لێڕوانی و لە وەڵامدا گوتی: ئایا سەدەقەی وەردەگری؟ بەداخم لەوەی کە ناتوانم لە 10 کڕۆنت زیاتر بدەمێ، بچۆ بۆ لای خوشکەکەم، ئەو زۆرترت دەداتێ.
ئینجا بە پرتە و گلەیی بەجێی هێشت. کاتێک چوو بۆ ژوورەکەی خۆی لە حاڵێکدا لە خۆشیان پێی زەوینە دەگرت تخێڵ بوو. وەرزی زستان بوو، شەقام سارد و مژگرتوو بوو. یۆهانس ئەو جارەش لە شاری لە هەما ڕۆژی پێشووی خۆیدا بوو. دیسان لەوێ گوێ لە دەنجی وێککەوتنی لە قۆپۆپی سپیندارەکان لەگەڵ دیواری لە دار سازکراوی ماڵەکەی دەبوو. لەبەر ئەو پەنجەرەی ڕاوەستا بوو کە زۆر جاران لەوێ ڕاستڵاوی لەبەرە بەیان کردبوو. ئێستا ڕۆژ ئاوا بوو. زۆربەی کاتەکان سەرقاڵی نووسین و خۆشی هەر لەسەر کارەکەی بوو. زۆر لاپەڕانی ڕەش کردبوو و بەرەبەرەکە لە ڕۆژەکانی زستان تێدەپەڕی لاپەڕە ڕەشکراوەکانیش زیاتر دەبوون. ئەوانە زنجیرە بەسەرهات و چیرۆکێک بوون لە وڵاتی هیوا و ئاواتەکانی، شەوگارێکی دوور و درێژ بوون لە ژیانی تاڵی. بەڵام ئەم ڕۆژانە هەموو وەک یەک نەبوون، ڕۆژانی تاڵ و شیرین بەیەکەوە بوون. جاری وا بوو لە جەنگەی کارداوا دەبوو خەیاڵ هەڵی دەگرت، بیرەوەریەک و تەیەک کە لە ڕابردوودا هاتبووە سەرزاران یاخود دوو چاوی جوان دەکەوتەوە بیری و خەیاڵی ئاڵۆز دەکرد، ئینجا هەڵدەستا و لە ژوورەکەیدا قەدەمی لێدەدا. ئەوەندە لەو ژوورەدا هاتوچۆی کردبوو هەتا باریکەڕەیەکی سپی بەدی هاتبوو. ئەو باریکەڕەیەش ڕۆژ لە ڕۆژەیە سپیتر دەبوو. ئەمڕۆکە توانای کار و بیرکردنەوەم نییە و نیگەرانی ئەو بیرەوەریانەم کەوا بەسرمدا زاڵ بوون و بە یادداشتکردنی ئەو بەسەرهاتەیەکەوە شەوێک بەسرم هاتووە سەرگەرم دەبم. ئەمڕۆ ڕۆژێکی زۆر ترسێنم تێپەڕ کردووە. لە دەرێ کڕێوە دەکا، بە دەگمەن کەسێک دەبینی بە شەقامدا تێپەڕێ. هەموو شتێک غەمبارە و تەواو دڵم گیراوە. لە شەقامەکاندا پیاسەم کردووە، اینجا زۆر خەریک بووم تاکو لێرە لەم ژوورەدا بەسەر خۆمدا ساڵ بم. بەڵام ئێستا بۆتە پاشنیوەڕۆ و حاڵم باشتر نەبووە. من کە دەبێ بە چین و کوڕ بم، هەروەکو ڕۆژێک بێ هەتا و سارد و سڕم لە وەها بارودۆخێکدام کە دەمەوێت باس لە شەوێکی خۆش و دڵبزوێن بکەم، چونکە کار سوکنایم پێدەبەخشێ و ئەگەر چەند ساعتێکی تر تێپەڕێ بۆ هەیە جارێکی تر شاد و کەیف خۆش ببمەوە. دەنجی دەرگا هات و کامێلا سیار دەستگیرانە لاوەکەی یۆهانس وەژوور کەوت. یۆهانس قەلەمی دانا و هەستا، هەردووک بە بزە و ڕوویەکی خۆشەوە سڵاویان لێ کرد. کامێلا خۆی هاویشتە سەر کورسێک و جێبەجێ گوتی: ئاخۆ لە بابەت کۆڕی سەماوە چ پرسیارێکم لێ ناکەی؟ بگرە ساتێکیش بێ سەماوەچانم نەدا، تاکو کاژمێر سەی پاژنیوە شەو لەگەڵ ریچمۆت سەمام کرد. کامێلا هەزار جار سوپاست دەکەم لەوەی کە هاتی، لە ڕادەبەدەر غەمبەرم و تۆ گەلێ شاتی. هاتنت بۆ لای من بوو بەهۆی ڕزگاربوونم لە تەنیایی. دەبێ پێم بڵێ، بزانم لەو میوانداریە چ جلوبەرگێکت لەبەر کردبوو. ئاساییە، کراسی سوور. ئاخ خوایە گیان، ئیتر وەبیرم نایە، بەڵام وا بزانم زۆرم قسە کردبێ و زۆر پێکەنی بم. لە ڕادەبەدەر خۆش بوو، بەڵێ کراسی سووری بێ قۆڵم لەبەر کردبوو. هەر هیچ قۆڵی نەبوو. ڕیتمۆت بۆتە ئەندامی لێژنەی لەندەن. بەڵێ دەی چی دیکەش؟ دایک و باوکی ئینگلیزن، بەڵام خۆی لێرە لەدایک بووە. یۆهانس بڵێ بزانم، بۆچی چاوەکانت وایان بەسەر هاتووە؟ تاو سوور هەڵگەڕاون، گریاوی؟ یۆهانس بە پێکەنینەوە وەڵامی داوە: نا، بەڵام چاوەکانم نوقمی چیرۆکەکانم کردووە و لە نێواندا گەڵێ هەتا و ڕووناچی بەدی دەکرێ. کامێلا تکایە لەوە زیاتر ئەو کاغەزەی بەدەستەوەیە مەیتڕێنە. ئاخ خوایە گیان، چەندە هۆشم لە خۆ بڕاوە. یۆهانس داوای لێبوردن دەکەم. گرنگ نییە، تەنیا کۆمەڵی یادداشت بوون. زۆر باشە. باسمان لە چی دەکرد؟ لەو بزمەدا بێشک گوڵێکیشت لە قژتدا بوو. بەڵێ، گوڵێکی سوور. دەکرێت بڵێم ڕاش. گوێ بگرە یۆهانس، دەتوانین بۆ مانگی هەنگوین بچین بۆ لەندەن. حەزت لێیە؟ تا ئەو ڕادەیە کە گوێبیز بووی یەکجار ئاواش ترسێن نییە و ئەو تەپومژەی کە باسی دەکەن هەمووی حکایەتە. چی ئەوەی بە تۆ گوتووە؟ ریچمۆند دوێ شەو باسی کرد. بێشک زانیاری لەو بارەدا هەیە. ریچمۆند دەناسی؟ نا باش نا، وەبزانم جارێک بۆ ڕێزلێنان لە من نوتقی کردووە. زینەتێکی لە ئەڵماس بە سینگەوە بوو، تەنیا هەرەوەم لەبیرماوە. ئەو زۆر باشە، زۆر باش. کاتی لێم نزیک بۆ و سەری دانەواند و گوتی لەوانەیە مادمازێل من نەناسێتەوە. ئەو سادەزانی چ بوو؟ گوڵەکەم دایە. ئاخ، بەڕاستی گوڵ؟ هەرە گوڵی لە قژمدا بوو ئەومدایە. هەرێ دەبینم کە چۆن شێت و شەیدای ڕیچمۆت بووی. کامێلا سوور هەڵگەڕا و بە توندی وەڵامی داوە: نا، تۆ لە هەڵەت دای. ئەوە مەڵێ، بۆی هەیە مرۆڤ خۆشی لە کەسێک بێ یاخود بەبینینی کەسێک دڵی ڕوون ببێتەوە.
ئەرێ دەبینم کە چۆن شێت و شەیدەی ڕیتمۆت بووی. کامێلا سوور هەڵگەڕا و بە توندی وەڵامی داوە. نا، تۆ لە هەڵەدای، ئەوە مەڵێ، بۆ هەیە مرۆڤ خۆشی لە کەسێک بێ یاخود بە بینینی کەسێک دڵی ڕوون ببێتەوە، بەڵام بێ ئەوەی کە یۆهانس وابزانم تۆ شێتی ئیتر ناوی ناهێنمەوە. کامێلا تکایە، مەبەستمەوە نەبوو. بەڕاستی نابێ وا بیر بکەی. بە پێچەوانە سوپاسی دەکەم لەوەی کە ڕەزامەندی تۆی بەدیهێناوە. بەڵێ، ئەو کارەی بکە. تکات لێ دەکەم، خەمت نەبێ، بەڵام بە حەیەتم قسەی لەگەڵ ناکەم. تاوێ بێدەنجی. باشە، نابێت تووڕەبین. ئێستا دەتەوێ بڕۆی؟ بەڵێ، ئیتر ناتوانم لەوە زیاتر لێرە گیر بم. دایکم لێگوت ئێستا کارەکەت بەکوێ گەیشتووە، شتێکی سەیرت پێ بڵێم. چەندین هەفتە بوو ڤیکتۆریام نەدی بوو، بەڵام ئێستا چاوم پێکەوت. هەر ئێستا؟ بەڵێ هەر ئێستا، کاتێک کە دەهاتم بۆ ئێرە پێدەکەنی. ئاخ خوایە گیان، هیچ دەزانی چەندە تێک چووە؟ گوێ بگرە، ئاخۆ بەم زوانە نایەی بۆ ماڵی ئێمە؟ یۆهانس بە چەق لە سەما هەستایە سەر پێ و تەواو ڕەنجی گەشت بۆ و گوتی: بۆچی بەم زوانە دێم؟ لەوانەیە ئەم ڕۆژانە بێم، سەرەتا دەبێ شتێک بنووسم. شتێکم بیر کەوتوتەوە، کۆتاییەک بۆ چیرۆکەکانم. کۆمەڵی شت دەنووسم، شت گەلێک بۆ بیر خۆت بهێنەوە کاتێ لە بەرزایی ڕاچاو لە زەوی دەکەی، هەروەکو باڵاپۆشی جوان و ئەفسانەیی پاپ دەچێ. لە نێو چین و گەنجینەکانیدا مرۆڤ دوو بە دوو هەنگاو دەنێن. شەو درەنگانە و بێدەنجی، کاتی ژوانە. ناوی ئەو بەرهەمە دەنێم تۆرەمە. وابزانم بەرهەمێکی بەهێز دەبێ. زۆر جاران ئەو دیمەنە دێنمە بەرچاوان و هەموو جارێوا بیر دەکەم کە هەر ئێستا سنگم زار دەکاتەوە و ئینجا دەتوانم زەوی لە باوەش بگرم. کامێل لە مرۆڤەکان، جڕ و جانەوەرەکان و باڵندەکان هەر هەموو دەچنە ئەو شوێنە و گشتیان دەرفەتێکی ڕەخساویان بۆ ئەوین و دڵداری دەبێ. هەستێکی نامۆ بۆ لایەن دێ، چاوەکان زیاتر تامەزرۆی بینین و سینگەکان فراوانتر دەبن. ئەوسا هەوایەکی زێڕین لە زەوی ڕا هەڵدەستێ. شەرمی سوور بۆ تەواوی ئەو دڵانەی کەوا چارشێ و سەرپۆشیان نییە و شەوگاریش سوورە گوڵ بەخۆی دەگرێ. لە دوورەوە لە لای ئاسۆڕا بەندەن و کوێستانەکان دامرکاون و لە بێدەنجی خۆیاندا نقم بوون و لە بەرەبەیاندا پەروەردگار تیشکی زێڕینی هەتاوی گەرم و بەتینی خۆی دەخاتە سەر هەمووان. ناوی دەنێم تۆڕەما. بەڵێ، هەر کات تەواوم کردێمە سەردانت. کامێلە هەزار جار سوپاست دەکەم لەوەی کە هاتی بۆلام. ئەو قسەی پێم گوتی دەبێ لەبیر خۆتی بەریەوە. مەبەستێکی خراپم نەبوو. هیچم لەبیر نەماوە. دڵنیا بلەوەی بەولاوە هەرگیز ناوی نابم، هەرگیز. سبەینێ بەیانەی کامێلا هاتەوە، ڕەنجی تەواو بزرکا بوو، وابێ دەچوو دەرونێکی ئاڵۆزی هەبێ. یۆهانس لێی پرسی: چ بووە؟ کامێلا بە شڵەژاوی وەڵامی داوە: من هیچ، تۆم خۆش دەوێ. بەڕاستی نابێ وا بیر بکەی. ئاخۆ ناکۆکیەکم هەیە و دڵم بە تۆوە نییە. گوێ بگرە بزانە دەڵێم چی. وابزانم ناچین بۆ لەندەن. بۆچ بچین بۆ ئەوێ؟ ئەو لۆردەش خۆی نەیدەزانی دەڵێ چی. ئەوێ زۆر زیاتر لەوەی کە و بیری لێ دەکاتەوە تەپ و مژاویە. سەیرم دەکەی؟ بۆچ ئەوە سەیرم دەکەی؟ خۆ من ناویم نەهێناوە. زۆر درۆزنە، تەواو دەروونمی پڕ کردووە لە درۆ. ناچین بۆ لەندەن. یۆهانس چاوی لێ کرد، بە وردی لێ ڕوانی و بیرمەندانە گوتی: ناچین بۆ لەندەن. ناچین، کەوا بوو ناچین. ئەو شتانەی کەوا بڕیار بوو دەربارەی تۆڕمەدا بینووسی، نووسیت؟ ئۆف خوایە گیان، چەندەم بۆ سەرنجڕاکێشە. یۆهانس دەبێ زۆر زوو تەواوی بکەی و بێ بۆ سەردانی ئێمە. کاتی ژوان هەر ئەوە بووانە؟ باڵاپۆشێکی سەرنجڕاکێشی پاپ، چین و گەنجەکانی و شێوێکی سوورەگۆڵ. ئاخ خوایە گیان، ئەوانەی کەوا باست بۆ کردم چ باش وە بیرم دێنەوە. لەم دنیادا زۆر بۆ ئێرە نەهاتووم، بەڵام لەوەی بەولاوە هەموو ڕۆژێ دێم بۆەوەی بزانم تەواوت کردووە یان نا. یۆهانس کاروە بە وردی لێی دەڕوانی گوتی: بەم زوانە تەواوی دەکەم. ئەمڕۆ کتێبەکانتم هەڵگرتن و بردم نەژوورەکەی خۆم، سەر لە نوێدایان خوێنمەوە. بە هیچ زۆر لە خوێندنەوەیان ماندوو نابم. بەم بۆنەوە دڵخۆشیێکی بۆ خۆم ساز دەکەم. گوێ بگرە یۆهانس، ئەگەر بتوانی بمگەێنیەوە ماڵی خۆمان زۆر باش دەبوو. ئاخر بەتەنیا ناوێرم بچمەوە ماڵێ. نازانم، بەڵام وێ دەچێت کەسێک لە دەرێ چاوەڕێم بکە. ئەڵبەت دڵنیام لەوەی کە کەسێک چاوەڕێمە. لە ناکاو کوڵی گریانی هەستا و فرمێسکەکانی هاتنە خوار و بە گریانەوە گوتی: بەوێم گوت درۆزن.
بەڵام نەدەبوو وای پێ بڵێم کارێکی باشم نەکردوام گوت ئەو چ درۆی لەگەڵ من نەکردبوو بە پێچەوانە هەمیشە لەگەڵ من ڕۆژی سێشەمە میوانمان هەیە ئەو نایە بەڵام تۆ وەرە باشە بەڵێنم پێدەدەی بەرحاڵ نەدەبوو بە خراپ باسی بکەم یۆهانس نازانم تۆ دەربارەم چۆن بیر دەکەیەوە یۆهانس وەڵامی داوە خەریکم سەیرت دەکەم کامێلە خۆی لە باوشی هاوێشت لە باوشیدا خۆی خڕکردەوە بە شەرمەوە هەڵدەلێرزی و بە گوڕوتینەوە دەیگوت بەڵێ بەڵام تۆشم خۆش دەوێ وا بیر نەکەی جگەلەوەی کەسێکی دیکەشم خۆش بوێ ئەوە خۆی گەلێ ئازارێکی گەورەیە پارەکە کاتێ پێشنیازی زەماوەندت پێکردم گەلێ خۆم بە بەختەوەر دەزانی بەڵام ئێستا ئەو هاتووە لەو بارەوە سرم لە هیچ دەرناچێ یۆهانس تۆ بڵێ کارێکی زۆر ناحەز لە من ڕاڕووی دابێ لەوانەیە ئەوم تۆزێک لە تۆ خۆشتر بێ بەڵام من هیچ گوناهێکم نییە هەر لە خۆڕا کارەکە ئاوا پێش هاتووە پەروەردیگارە لەو کاتەوە چاوم پێکەوتووە بەباشی نەخەوتوم و ڕۆژ لە ڕۆژیش زیاترم خۆشویستووە دەبێت بکەم تۆ زۆر لە من گەورەتری دەبێت پێم بڵێ ئێستا تا ئێرە لەگەڵم هاتووە لە دەرێ چاوەڕێم دەکا تاکو بمگەێنێتەوە لەوانەیە تا ئێستا لە سەرمان ڕقەڵات بێ یۆهانس ئەخۆ بە سوچی چاوم لێ دەکەی نا ئەو ماچ نەکردووە بەڕاست وا دەڵێم دەبێ بڕوا بکەی تەنیا هەر گوڵەکەم داوەتێ یۆهانس بۆچ وەڵام نادەیەوە بە من بڵێ بزانم چ بکەم تەکلیفم چییە چونکە هیتر تااقەتم نەماوە یۆهانس مات و خامۆش دانیشت بۆ گوێی دەدایە و گوتی چ وەڵامێکم نییە کامێلا چاوەکانی دەسڕیەوە گوتی ئاخ سوپاست دەکەم خۆشەویستەکەم یۆهانس سوپاست دەکەم تۆ زۆر دڵفراوان و دلۆڤانی چونکە لێم بە قیندا ناچی بەڵام نابێ وا بیر بکەی کە تۆم خۆش ناوێ بەڵێ لەوەی بەدواوە زیاتر دێمە سەردان و هەر چۆنێ تۆ بڵێ هەروا دەکەم تەنیا ئەوم خۆشتر دەوێ لەم نێوەدا من بێتاوانم و ئەوە هیچ گوناهی من نییە یۆهانس بێ ئەوەی هیچ بڵێ هەستا لە حاڵێکدا کڵاوەکەی لەسەر دەنا گوتی هەستە با بڕۆین لە پلیکانەکان چوونە خوارێ لە دەرێ ڕیتمۆ چاوەڕێ بوو گەنجێکی کاکۆڵڕەش و هەروەها چاوڕەش و گەش کە بوونی ژیانی لێ هەڵدەقوڵێ دەزووی سارد کوڵمەکانی سوور هەڵگێڕا بوو کامێلا بە پێکەنینەوە بۆ لای چوو گوتی سەرمات بوو بەپەلە بۆ لای یۆهانس گەڕاوە و دەستی لە بن هەنگڵی ناوگوتی بمبورە لەوەی کە لە تۆم نەپرسی سەرمات بۆ یان نا باڵتۆکەت لەبەر نەکردووە دەتەوێت بچم بۆت بێنم ها باشە کەوا بوو دوگمەی چاکەتەکەت داخە هەر بۆ خۆی دوگمەکەی بۆ داخست یۆهانس دەستی بۆ لای ڕیتمۆ درێژ کرد چۆ هۆشی لەسەر خۆ نەبوو واوێ دەچوو ئەوەی بۆی هاتوۆتە پێش و دەیبینێ چ پەیوەندێکی بەوەوە نییە بزەیەکی ساردی هاتی و لەسەر خۆ گوتی کاکە لەوەی کە دیسان چاوم پێت دەکەوێتەوە خۆشحاڵم ریتمۆت زۆر بەڕێزەوە سڵاوی لێ کرد واوێ دەچوو لەوەی سەر لە نوێ چاوی پێدەکەوێتەوە هەستی بە خۆشیێکی زۆر دەکرد بەکردەوە چوای نیشان نەدا کە هەڵەیەکی کردبێ یاخود هەست بە گوناه بکە گوتی لەم سەروبەنددا یەکێک لە کتێبەکانتم لە نێو جامخانەی کتێب فرۆشێکی شاری لەندەندا بینی بە دیتنی کتێبەکەت لەو شوێنە دڵم ڕوون بووە بۆ من هەروەکو سڵاوێک وابوو کە لەلایەن وڵاتەکەم ڕابێ کامێلا لە نێوان ئەم دوو کوڕەدا دەڕۆیشت و هەر جارێ چاوی لە یەکێکیان دەکرد گوتی زۆر باشە یۆهانس کەوا بوو ڕۆژی سێشەمە دێی اینجا بە پێکەنینەوە درێژەی دایە گوتی داوای لێبوردون دەکەم لەوەی کە تەنیا بیر لە کارەکانی خۆم دەکەمەوە ئەوسا دەست بەجێ ڕووی لە ریچمۆت کرد و بە لەبزێکی کەوابوونی پەشیمانی لێدەهات داوای لێویش کرد کە بچێ بۆ ماڵیوان گوتی کە شەوی میوانداریەکە تەنیا تاقمێک دۆست و ناسیا و دێن و ڤیکتۆریا و دایکیشی بانگشت کرابوون یۆهانس ڕاوەستا و گوتی ئەو جار دەتوانم بگەڕێمەوە کامێلا وەڵامی داوە خودت لەگەڵ بێتە ڕۆژی سێشەمە ریچمۆت دەستی لە نێو دەستی ناو زۆر بەگەرم و گوڕی کوشی ئەم دوولاوە تەنیا و بەختەوەر ڕۆیشتن دایکە تەڕپۆشەکە لەو پەڕی پەرێشانی و بێ ئارامیدایە هەروە چاوەڕەیە کە لە لای باخێرا بە ئیشارە حاڵی بکەن بەڵام تاو کاتەی شووەکەی لە ماڵە ئەو هیچی پێ ناکرێ ئاخ لە چەنگ شووی 40 ساڵ و ڕەزاگران چی لە ژێر سەردایە کە ئاوا ئەم شەوڕەنگی گۆڕاوە و بەم جۆرە لەسەر کورسیە نەرمەکەی جوڵی لە خۆبڕیوە و زەق دەڕوانێتە ڕۆژنامەکەی هەر دەقیقەی بە ساڵێک لێ تێپەڕ دەبێ سەعات 11 شەوە دەمێکە مناڵەکان خەوتون بەڵام شووەکەی هەروە لە ماڵەیە و وە دەرناکەوێ و ئەگەر هاتوو بە زرینگانەوەی ئەو نیشانەیە
یاخود بێت و دەرگا بە کلیلە بچووکە نازدارەکە بکرێتەوە و دوو پیاو تووشی یەک بن واتە ڕوبەڕوو یەک و بەرەنگاری یەک دەبن. ژنەکە چیتر لە خۆی ڕانابینێ، کۆتایی بە بیر و خەیاڵەکەی دێنێ، دەچێتە تاریکترین شوێنی ژوورەکە، ئینجا دەستەکانی ڕێک دەخشێنێ و بە شوێنەیی بە شووەکەی دەڵێ سەعاتی 11. ئەگەر بەڕاستی حەز دەکەی بچی بۆ کۆڕی هاوڵانت نابێوە درەنگ بکەوی. پیاوەکە ڕەنگی زیاتر دەگۆڕدرێ و لەپڕ لە جێ خۆی هەڵدەستێەوە دەردەکەوێ. لە پێش باغەکە گوێی لە دەنگی فیتویەک دەبێ ڕادەوەستێ، لەسەر زیخ و چەوەکانڕا دەنگی پێیەکی دێتە گوێ، کلیلێک لەناو قەفڵی دەرگاکەدا دەسوڕێ. دوای ماوەیەکی کورت لە دوورەوە سێبەری دوو کەسان لەسەر پەردەی ژوورەکەی خۆی دەبینێ. کابرا نیشانەکە دەناسێ، دەنجی پێ و دوو نیسێ لەسەر پەردەکە، ئەوانە گشتی بۆوی ڕوون و ئاشکرا بوون. پەنجەرەی کۆڕی هاوڵانی ڕووناکە، بەڵام کابرا ناچێتەوێ. نیو سەعات بەردەوام پیادەڕەوەکان دەپێوێ و چەند جارانیش بە پێش باغەکەی خۆیدا تێدەپەڕێ. خۆی بەخۆی دەڵێ دیسان سەبر دەگرم، چارەگە سەعاتێکی دیکەش چاوەڕێ دەمێنمەوە. اینجا دەچێتە نێو باخەکە، لە پلیکانەکانەوە سەر دەکەوێ و لە زەنگی دەرگای ماڵەکەی خۆی دەدا. خزمەتکارەکە دێ و دەرگا دەکاتەوە و سەری لە دەرگا دێنێتە دەرێ و دەڵێ دەمێکە خانم، واقی وەردەمێنێ و قسەکەی ناتەوە و دەهێڵێتەوە. بەڵام شووەکە قسەی خزمەتکارەکە تەواو دەکا، خەوتووە، تکایە بە خانم بڵێ شووەکەی هاتووتەوە. خزمەتکارەکە دەڕوا لە دەرگای خانمێ دەدا و لە پشت دەرگای داخراوە ڕادەڵێ پێویستە خانمی ئاگادار بکەم ئاغا هاتووتەوە. خانم لە نێو ژوورەکەڕا بە دەنگی بەرز پرسیاری لێ دەکا و دەڵێ چیت گوت؟ ئاغا هاتووتەوە؟ چێ داوای لە تۆ کرد ئەو قسە بکەی؟ ئاغا خۆی لە نێو دەرگادا ڕاوەستاوە، لە نێو ژوورەکەڕا دەنجی پارانەوە و لالانەوە دەبیسترێ و دوا بە دوای وێی سرد و خوڕتێک دێتە گوێ و لە ئەنجامدا دەنگی کرانەوە و داخرانەوەی دەرگا جارێکی دیکەش بێدەنجی وڵاتدا دەگرێتەوە. ئاغاوە ژوور دەکەوێ، خانم ڕوحی لەسەر لوتی جۆڵانە دەکا، بەرەو پیری دەچێ، شووەکەی کەوا هەستی لێ خۆشببوونی دەبزوێ جێبەجێ دەڵێ ئەم شەو کۆبوونەوەمان نەبوو، گوتم ئاگادارت بکەم بۆەوەی کە نەترسی. ژنەکە تەواو هاتبووە سەرخۆ و لەو گیانەڵایە ڕزگاری هاتبوو. خۆی دەخاتە سەر کورسیەکە، لە خۆشیان نازانێت چ بکە یاخود چ بڵێ. ئەحواڵی شووەکەی دەپرسێ و دەڵێ ڕەنگت گۆڕاوە، چ بۆ ئازیزەکەم، سەرمام نییە، بەڵام شتێکت بەسەر هاتووە، ڕەنگ و ڕۆ تەواو تێک چووە، دەم و جاوت زۆرێکی لێ هاتووە. شووەکە وەڵامی دەداتەوە نا پێدەکەنم، لەوەی بەولاوە هەر بەم جۆرە پێدەکەنم، حەز دەکەم شێوەی تایبەتی پێکەنینم ئاوا بەم جۆرە بێ. ژنەکە گوێی لەم وتە کورت و ناخۆشانە دەبێ، بەڵام بە هیچ جۆر لە ماناکانیان تێناگا. ئاخۆشوەکە دەڵێ چی؟ لە ناکەو پیاوەکە باهۆی بەهێزی هەروەکو ئاسن بەهێز و تاقەتێکی زۆر لە نێو قەدی ژنەکەی دەهاڵێنێ و سەری لێ نزیک دەکاتەوە و بە دەنگێکی لەرزۆک پێی دەڵێ بیرۆڕات چییە؟ ئەگەر کڵاوی قورمساغی لەسەر بنێم، ئەو کەسەی هەر ئێستا چووە دەرێ، ئەگەر کڵاوی قورمساغی لەسەر بنێم. ژنەکە دەخیژێنێ و هاواری خزمەتکارەکەی دەکا. شووەکە بە پێکەنینێکی سادە و وشک ژنەکەی بەردەدا و تەواو زاری دەکاتەوە و بەبەری دەستی زلەیەکی تۆن لە ڕانی خۆی دەدا. بەیانی دڵی دلۆڤانی خانم هاتووتەوە سەرخۆ، بە شووەکەی دەڵێ دوێ شەو دەتگوت زندۆکەت لێ میوان بوون، وابزانم ئێستا باشتر بووی، بەڵام بەو حاڵەش ڕەنگت هەروە پەشۆکاوە. شووەکەی وەڵامی دەداتەوە بەڵێ، خۆشیرنکردن بۆ پیاوێکی وەکو من بەم تەمەنەوە گاڵتەیە، لەوەی بەدواوە ئیتر بەم جۆرە خۆناشرین ناکەم. جارێکی تر وێن تێقەشە دوای لێدوان و جێڕانەوەی ئەوین گەلێ جۆرا و جۆر باس لە ئەوین و خۆشەویستێکی تر دەکا و ئاوا دەڵێ ئەوینێکی تر هەیە مرۆڤ دەهەژێنێ و سەرخۆشی دەکا. ژن و مێردی تازە بێگەیشت و لە گەڕان و سەیرانی مانگیان گوێن گەڕابوونەوە و دوو بە دوو لە ژووری خۆیان دانیشتبوون. ئەستێرەیەک لە سەری و بانی ماڵەکەیان خۆشی. لە وەرزی هاویندا ژن و مێردی لاوشان بەشانی یەک پیاسەیان دەکرد و دەگەڕان. بێ لەوەی ساتێکیش لێک جیا ببنەوە گوڵی سپی و سوور و شینیان دەچنی و پێشکەشی یەکتریان دەکرد. کەروێشکەی گەرم و جۆ و گیان دەدیت و دەنجی بولبول و قومریان لە نێو مێشەکان ڕادەبیست و هەر وشەیەکیان کە لە زار دەهاتە دەر وەکو پەڕی گوڵ وابوو کە یەکتریان پێدەلاواندەوە. زستانان بە سواری سوورتما دەگەڕان و ئەسپەکانیان زەنگۆڵە لە مل بوون. بەڕۆژ ئاسمان شین و بە شەو ئەستێرەکان لە تاقی ئاسمان دەدرەوشانەوە. ساڵانێکی زۆر ئاوا بەخێر و خۆشی تێپەڕی و خودا سێ مناڵی دابوو بە ژن و مێردی لاو.
بە درێژایی ژیانی هاوبەشی هەروەکو سەردەمی لاویان هەمیشە دڵیان بۆ یەک لێدەدا و هەمیشە تا مزروی ماچی یەکتر بوون. لە ناکاو ئەربابی قۆس نەخۆش کەوت. بەهۆی ئەم نەخۆشیە ماوەیەکی زۆر لەسەر جێکەوت و ئەوە تاقیکاریەکی باش بوو بۆ ئەوەی کاخێزانی هەڵسەنجێنێ. کاتێ شوەکە چاک بۆ و سەرجەی نەخۆشی بەجێهێشت ئیتر خۆشی خۆی نەدەناسیەوە. نەخۆشیەکە هیچ قژی بەسەریەوە نێشتبەوە تەواو گۆڕا بوو. ئەو هەموو کات بیری لەو بارودۆخەنا لەبارە دەکردەوە و ئازاری دەدیت. ڕۆژێک بەژنەکەی گوت وابزانم ئیتر وەکو جاران خۆشت ناوێم، بەڵام خێزانی سوور هەڵگەڕا. لە ئامیزی گرت و هەروەکو جانان زۆر بە ئیشتیا ماچی کرد و گوتی خۆشم دەوێ، هەمیشە خۆشم ویستی و خۆشم دەوێ، قەت لە یادم ناچێ ئەو ڕۆژەی کەوا منت پەسند کرد و کەسی ترت بەدڵ نەبوو گەلێ بەختەوەرت کردم. ژنەکە چوو بۆ ژوورەکەی خۆی، تەواو قژ و پرچی کاڵی خۆی هەڵپاچی بۆەوەی وەکو مێردە خۆشەویستەکەی بچێ. دیسان ساڵانێکی زۆر تێپەڕ بوو. ژن و مێردی لاو تێکشکان و پیر بوون. مناڵەکانیان گەورە بووبوون. ئەو توانە هەروەکو ڕابردوو لە تاڵی خۆشی یەکدا بەشدار بوون. لە وەرزی هاویندا دیسان هەروە دەچوون بۆ گەشت و سەیران. دیسان کەروێشکەی گەنم و جۆ و جیهان دەدیت. لە وەرزی زستانیشدا سوورتما ئەوانی لەژێر ئاسمانی پڕ ئەستێرەدا بۆ ئەم لاو ئەولاد دەبرد. دڵەکانیان دەتگوت ئەوە بە شەرابی 7 ساڵە مەست کراوە، تەواو بەتین و گۆڕ بوو. ئینجا ژنەکە لە پێکەوت. بەهۆی ئەوەی کەنەی دەتوانی بەڕێدا بڕوا لە نێو کورسی چرخداریان دەناو بۆ ئێرە و ئەوەیان دەبرد. ئەو ئەرکەش ئەرباب و ئەستۆی گرتە بوو بۆ خۆی چرخەی لێدەخوڕی. بەڵام ژنەکەی بەهۆی ئەم چارە ڕەشیا لە ڕادەبەدەر ڕنج و ئازاری دەبینی و بەهۆی خەم و خەفەتی زۆر ڕوخساری تەواو ناشرین و گنجی قوڵی تێکەوت بوو. ڕۆژێک پێی گوت ئێستا حەز دەکەم بمرم، گەلێ بێتاقەت بوو پیر و ناشرینم، ئیتر ناتوانی چیتر ماچم بکەی، ئیتر ناتوانی وەکو جاران خۆشت بوێم. بەڵام ئەربابی چاکماو بوو قسانە تەواو هەژا بوو. ڕەنجی سوور هەڵگەڕا بوو. لە باوەشی گرت و وەڵامی داوە ئێستا تۆم زیاتر خۆش دەوێ ئازیزەکەم، تۆم لە گیانم خۆشتر دەوێ، تۆ مەر وەکو یەکەمی ڕۆژ یەکەمین جار کە گوڵت دامێ خۆش دەوێ. لە بیرتا گوڵەکەت بۆ ڕاداشتم و چاوە جوانەکانت لە من پڕی. گوڵەکە هەروەکو خۆت بۆن خۆش بوو، تۆ هەروەکو گوڵەکە سوور هەڵدەگەڕای و گیان و ڕۆحی منت تەواو مەز دەکرد. بەڵام دڵنیا بە ئێستا زیاترم خۆش دەوێ. لە پێش چاوی من لە سەردەمی لاوی جوانتری و من لە قوڵایی دڵمدا سوپاست دەکەم و لەوەی کە ساڵانێکی زۆر هاوبەشی ژیانم بووی خۆ بە بەختەوەر دەزانم و جێگای ڕێزی. ئەرباب چوو بۆ ژوورەکەی خۆی و ئاسیدی بە سەر و چاوی خۆیدا کرد تاوەکو ناشرین بێ و گەڕاوە بۆ لای خێزانی و گوتی بەهۆی بەدشانسی ئاسیدم بە سەر و چاویدا ڕژا، ڕوخسارم تاو سوتا و بریندار بوو، ئیتر منت خۆش ناوێ؟ ژنی بە ساڵاتچوو دەستەکانی ماچ کرد و لە سەرخۆ بە ئەسپایی گوتی ئاخ دەستگیرانەکەم، تۆی خۆشەویستم، تۆ لە جوانترین پیاوەکانی جیهانیش جوانتری. ئێستا کە سۆزی دەنگت ئاگرم تێبەردەدا و تاوەکو دووە هەناسەی ژینم خۆشم دەوێ. یۆهانس لە شەقامدا چاوی بە کامێلا کەوت. دایک و باوک و هەروە ڕیتمۆنتی لاویشیان هاوڕێ بوو. گالیسکەکەیان ڕاگرت و زۆر بە خۆشی قسەیان کرد. کامێلا قۆڵی گرت و وتی بۆچی نەهاتی بۆ ماڵی ئێمە؟ هیچ دەزانی بەزمەکەمان چەندە خۆش بوو، تا ئاخر ساتەکان چاوەڕێت بووین، بەڵام هەر نەهاتی. یۆهانس وەڵامی داوە نەمتوانی بێم. کامێلێ درێژەی دایە و گوتی داوای لێبوردنت لێ دەکەم بۆەوەی کە نەمتوانی جارێکی تر سرت لێ بدەمەوە. دڵنیا بە بەم زوانە دێم بۆلات و سەرێکت لێ دەدەم. کاتێ ڕیچمۆند ڕۆیشتەوە دێم. بەزم و شادیەکەمان زۆر خۆش بوو. ڤیکتۆریا نەخۆش بوو. ئەومان بە سواری گالیسکە بۆ ماڵێ بەڕێ کردەوە. بۆیان باس نەکردی؟ بەم زوانە دەچمە سەردانی، دەبێت تاکو ئێستا حاڵی زۆر باشتر بوو بێ. لەوانەیە ئێستا هەر چاک بوو بێتەوە. میدالێکی وەکو میدالی تۆی داوە بە ڕیچمۆند. یۆهانس پێش بە حاڵی خۆت زۆر کەمتر خەمی. سۆبەی ژوورەکەت باش کار ناکە، دەبێ بڕیار بدەی چاکی بکەیەوە. کاتی سەرقاڵی نووسین دەبێ ئیتر کارەکانی ترت لەبیر دەبێەوە. ئاخر ژوورەکەت لە ڕادەبەدەر ساردا، دەبێ خزمەتکارەکەت هەن بدەی ئەو کارانت بۆ بەڕێوە بەرێ. یۆهانس وەڵامی داوە بەڵێ داوا لە خزمەتکارەکەم دەکەم. سێرخانم زۆر قسەی لەگەڵ کرد، دەربارەی چۆنیەتی کارەکەی پرسیاری لێ کرد. نووسینی تۆڕەما بەکوێ گەیشت، زۆر بەپەلە بوو بۆەوەی چاوی بە بەرهەمە تازەکەی بکەوێ. یۆهانس وەڵامی گشت ئەو پرسیارانەی داوە، زۆر بەڕێز و ئەدەبەوە ماڵاوی لێکردن و کاتێک گالیسکەکە دوورکەوتەوە لێ ڕوانی ئەم گالیسکەیە، ئەم کەسانە، ئەم چەنە بازیانە چ پەیوەندێکی ئەو تۆیان بێوە نەبوو.
زۆر داهێزراوە و بێحاڵ بەرەو ماڵ ڕۆشتەوە. لەبەر ماڵەکەی کابرایەک پیرەمێردێکی ناسیا و مامۆستای پێشووی کۆشک لەسەر شەقامەکە پیاسەی دەکرد. یۆهان سڵاوی لێکرد. کابرای پیرەمێرد باڵتۆیەکی درێژ و ئەستور و ڕێک و پێکی لەبەر کردبوو. بەسەر و سیمایەکی بێ پەروا و ڕاشکاوانە بە یۆهانسی گوت: دۆست و هاوکاری خۆت بەرامبەرت ڕاوەستاوە، دەستی لە نێو دەستی ناو درێژەیدایە. پاش بینینی تۆ خوددا بە جۆرێکی سێڕێی نیشاندام، زەماوەندم کردو و بوومە خاوەنی ژن و مناڵ و باخێکی بچووکیشم هەیە. دەبینی ئێستاش لە ژیاندا موعجیزە گەلێک ڕوودەدەن. ئاخۆ لەمەڕ ئاخرین وتەم چ قسەیەکت هەیە؟ یۆهان سوورما بوو، هەروە چاوی لێ دەکرد. زۆر باشە، دڵنیام دەیسەلمێنی ئێستا بۆ چی دەکەمەوە. دەرسم بە کوڕەکەی گوتووە، کوڕێکی لە مێردی پێشووی هەیە، پێشتر شوێکی تری کردووە. ئەوە شتێکی ئاساییە کە بێوەژن بوو. من لەگەڵ ئەو بێوەژنە زەماوەندم کردووە. دەتوانی ئیرادم لێ بگری، بەڵام نەدەکرا لە سەردەمی مناڵیڕا ئەو شتە پێشبینی بکرێ. بەرحاڵ من ئێستا لەگەڵ ئەم بێوەژنە زەماوەندم کردووە. جارێک بەڕێکەوت لەوێ پیاسەم دەکرد، سەیری باخ و بێوەژنەکەم دەکرد. جاروبار وها بیر و خەیاڵێک داهات لەسەرمەوە. جارێک هەروە بەخۆم گوت: کوڕە جا چ قەیدێ دەکا؟ خۆ دنیا خەرا نابێ لەوەی کە بۆ یەکەم جار شووی بە من نەکردووە. ئێستا کە بێوەژنە دەیخوازم، چونکە بەڕاستی چارەنووس چارەی منی ئەوان نووسی بوو. بەم جۆرە کارەکە سەری گرت. یۆهانس پێی گوت: پیرۆزت بێ، بەسەیتر قسەی لێ مەکە. دەزانم دەتەوێ بڵێ چی، دەتەوێ بڵێ ژنێکی تر ئەوینی هەرمانتان کاتی لاویتان بەجارێک لەبیر بردوتەوە. ڕاست و ڕاوان دەتەوێ ئەوم پێ بڵێ، وانە؟ هاوکاری بەڕێز، منیش بەش بە حاڵی خۆم شەهامەتی ئەوەم هەیە. یەکەم ئەوینی خۆمت بیر بخەمەوە، یەکەمین و ئاخرین ئەوین مدوە بیر بهێنمەوە. مەگەر ئەو سەروانێکی تۆپخانەی هەڵ نەبژارد؟ هەروەها پرسیارێکی چکۆڵەشم لێت هەیە. ئایا تاوەکو ئێستا دیتوتە یاخود گوێبیست بووی پیاوێک ئەو ژنێ بەدڵیەتی پێی گەیشت بێ؟ من کە نەمدیتووە. دەجێڕنەوە کەسێک لەبەر خودای خۆی پاڕەوە و داوای لێکرد خوددا بەدڵە خۆی لەگەڵ بکە. خودداش دوعاکەی لێ قبوڵ کرد و باواتی خۆی گەیشت و ئەو ژنەی دەیهەویست بە نسیبی بوو. بەڵام ئەو خۆشی و بەختەوەریە زۆری دەوام نەهێنا. لەوانەیە پرسیارم لێ بکەی بۆچی؟ چونکە زوو ژنەکەی مرد. حاڵی بووی؟ جێبەجێ خوددا ژنەکەی بردەوە. ها، جێبەجێ. هەمیشە هەروە بووە. ئەوە یاسایەکی سروشتیە. پیاو هیچ کات بە مرادی دڵی خۆی ناکا. ئەگەر هاتوو بە هەڵکەوت وها کارێکی ئەستەم سەری گرت، خێرا ژنەکەی دەمرێ. هەمیشە شتی سیر و سەمەرە هەن و پیاو لێبڕاو دەبێ. ئەوین و دڵدارێک بە پێچەوانی مێلی دەرونی خۆی بدۆزێتەوە، ئەوسا خوددا نایباتەوە. بۆ زانیاریت، سروشت بە چەشنێک هەڵ و مەرجەکان دەڕەخسێنێ کە پیاو لێبڕاو دەبێ خۆی پێ بگرێ. نمونونەکەی منم. یۆهانس پێیگوت: دەبینم کەیفت سازە. کەیفم لە ڕادەبەدەر سازە. گوێ بگرە، هەست بکە، سەیرم بکە. ئاخۆ دەریای خەم و پەژارەی بێجێ توانیوێتی بە چۆکم دابێنێ. من جلوبەرێک، پێڵا و ماڵ، کەس و کار، هاوسەر و منداڵ و هەموو شتێکم هەیە و لەمەڕ هەڵبەست و وەنراوەکانیشم هەر ئێستا وەڵامت دەدەمەوە. ئاخ خاوکاری گەنج، من لە تۆ بەتەمەنترم و شتێکی سروشتیە لەوانەیە تۆزێک لە تۆ لێوە شاوەتریش بم. ژێرەکانم لە نێو مێزەکەمدا پاش مردنم لە چاپ دەدرێن. لەوانەیە ئیراتم لێ بگرێ و بڵێ ئاخر چ خێر و خۆشیەکیان بۆ من هەیە. ئەو جاریش لە هەڵەدای. سەرەتا پێویستە بڵێم ئەوان شادی و خۆشی دێنە ماڵەکەم. شەو کاتی چراکان داگیرسان، شێر و نووسراوەکانم دێنمە گۆڕێ و بە دەنگێکی بەرز بۆ خێزان و مناڵەکەی دەخوێنمەوە. ژنەکەم تەمەنی 40 ساڵە و مناڵەکەی 12 ساڵ. هەردووکیان قانە و ڕازیم. ئەگەر ڕۆژێک سەرمان لێ بدەی و میوانمان بی، چ پرتە و بۆڵەیەکت جێ لێ نابێ. بانگێشتت دەکەم، خوددا دەوامی عومرت بدا. دەستی لە ناو دەستی یۆهانس ناو لە ناکاو لێی پرسی: ئاخۆ هەواڵێکت لە ڤیکتۆریا هەیە؟ لە ڤیکتۆریا؟ نا، بۆ دەپرسی؟ بەڵام تاوێک لەمەوبەر دەربارەی شتێکم بیست. نەدیوە کاتچلۆن کز و لاواز و تێکشکا و چاوەکانی چۆن لە قوڵەوە چوون. لە بەهارەوە چاوم پێی نەکەوتووە. ئێستاش هەر نەخۆشە؟ مامۆستا بە تووڕەیەکی گاڵتەجار لە حاڵێکدا لاقی لە زەوی دەکوتاگوتی: بەڵێ، هەر ئێستا گوێبیست بووم. نا هەر بە نەخۆشی چاوم پێی نەکەوت و بە کزی نەمدیتووە. ئاخۆ زۆر نەخۆشە؟ زۆر. لەوانەیە ئێستا هەر نەمابێت، تێدەگەی؟ یۆهانس مات و حەیران چاوی لە پیرەمێرد و لە دەرگای ماڵی خۆی کرد. سەری لێ شێوا بوو. مەی دەزانی بچێتەوە ژوورەیە خود بمێنێتەوە. جارێکی دیکەش چاوی لە کابرا و باڵتوی درێژ و کڵاوەکەی کرد. کزەی لە جەرگی هات. شوێن و گنجی ڕوخساری هەروەکو پێکەنینێکی ترسێن و سامناک
هەر وەک پێکەنینی کابرایەکی بێدەسەڵات و بێنەوە تێکڕووخا. پیرە مامۆستا بە لەبزێکی هەڕەشە گوتی: نمونەیەکی تر، ئایا دەتوانی ئینکاری بکەی؟ ڤیکتۆریاش ئەو پیاوەی کە دەبوو ئەو دەستگیرانەی کە لە سەردەمی مناڵیەوە دەستگیرانی بوو، سووتوانی گەنجولاو، سووتوانی پایە بەرز پێی بگا، پێی نەگەی. شەوێک سووتوان چوو بۆ ڕاو، گولەیەکی وەنێوچەوانی کەوت و مێشکی پڕژە. ئەو کە ئێستا لە گۆڕدا ئارامی گرتووە بوو بە قوربانی ئەو چارە نووسە شومەی کە خوددا بۆی دیاری کردبوو. ڤیکتۆریای دەستگیرانی لە تاوانی تولاوەتەوە، ژینی لێبووە بەژار، ڕۆژ لە ڕۆژێ خراپترە. ئێمە هاوڵانی ئاگاداری ئەو مەسەلەیە هەین. چەند شەو لەمەوبەر چوو بۆ ماڵی سێر، سەرەڕای ئەوەش باسی بۆ کردم کە بڕیار بووە تۆش بچیت بۆ ئەوێ، بەڵام نەچووی. کورتی ببڕێنینەوە ئەوێ شەوێ خۆی زۆر هیلاک و ماندوو کرد. بیرەوەرەیەکانی کابرای خۆشەویستی هەرشی بۆ هێنابوو، بە پێچەوانە ئەوی شاد دەکرد، سەمای کرد. ئەوێ شەوێ هەروە سەمای کرد، هەروەکو شێتان سەمای دەکرد. ئینجا لە پێکەوت، ژێرپەی هەموو سوا بوو. ئەویان هەستاندەوە و بردیانە دەرێ، بە سواری گالیسکە گەیاندیانەوە ماڵێ. ڕەنجی مردوانی لێنیشت بوو. مامۆستا لە یۆهانس نزیک بووە و بە تووڕەیی پێیگوت: ڤیکتۆریا مردووە. مردووە؟ کەی مرد؟ ئاخ، خوددا ڤیکتۆریا مرد؟ مامۆستا وەڵامی داوە: مرد. ئەم بەیانیە مرد. زۆر لە مێژ نییە. دەستی لە گیرفانی نا، پاکەتێکی ئەستوری لێ دەرهێنا و درێژەیدایە. ئەو نامەیەشی دا بە من کە تەسلیمی تۆی بکەم. ئەڵبەت ئەو گوتی پاش مەرگم پێت بگەێنم. ئەو مردووە و ئێستاش نامەکەی دەدەم بە تۆ. ئەرکی خۆم بەجێگەیاند و بێ ئەوەی ماڵ ئاوایی بکە، بێ ئەوەی هیچی تر بڵێ، گەڕاوە. بە شوێنەیی لە شەقام تێپەڕی و لە بەرچاوان ون بوو. یۆهانس نامە بەدەست بە تەنیا لە پیادەڕەو ماوە. ڤیکتۆریا مردبوو. ئەو ئەم ناوەی بە دەنگێکی بەرز و بە تووڕەی و بە دژواریەوە هێنایە سەرزار. چاوێکی لە پشتی پاکەتەکە کرد. خەتەکەی ناسیەوە، بە پیتی گەورە و چکۆڵە نووسرا بوو. بەڵێ ڕاست بۆ خۆی بوو. نووسەری ئەم نامەیە مردبوو. لە دەرگا گەورەی تایبەتی کالیسکە چوە ژوور، لە پلیکانەکانەوە سەرکەوت. کلیلەکەی دۆزیەوە. ئەوی لە کونی دەرگاکەدا سوڕاند و دەرگا کراوە. ژوورەکەی سارد و تاریک بوو. لە تەنیش پەنجەرە دانیشت و لەبەر دوا ڕووناکیەکانی هەتاو نامەی ڤیکتۆریای خوێندەوە. لەبەر دوا ڕووناکیەکانی هەتاو نامەی ڤیکتۆریای خوێندەوە: ئازیزەکەم یۆهانس، کاتێ تۆ ئەم نامەیە دەخوێنیەوە من مردوم. ئێستا هەموو شتێک بەلای منەوە جێی سەرسوڵمانە. ئیتر شەرمت لێ ناکەم و هیچ کەند و کۆسپێک ناتوانێت بەرگرم بێ لەوەی کە نامەت بۆ بنووسم. لە ڕابردوودا ئەو کا زیندوو بووم. شەو ڕۆژ لە خەمی ئەوەدا بووم ئاخۆ چۆن نامەت بۆ بنووسم. بەڵام ئێستا کە مردن بەرۆکی گرتوم، ئیتر بیری لێ ناکەمەوە. ئەوانەی دەمناسن دیتویانە ڕۆژ لە ڕۆژێ زیاتر خوێنی لەشم لە کەمی دەدا. دکتۆر دیتومی بەشی زۆری سیپەلاکم خراپ بووە، کەوا بوو شەرم لە چی بکەم. ئێستا کە لێرە لەسەر تەختەکەم کەوتوم، بیر لە دوایین قسەکانی تۆ دەکەمەوە کەوا لە دارستان پێت گوتم. ئەو دەمی بیرم لەوە نەدەکرد کەوا ئاخر دیدارمان دەبێ. دەنا هەر ئەو کاتی زۆرم سوپاس دەکردی و بۆ هەمیشە ماڵ ئاواییم لێ دەخواستی. جا هەر بۆیە ئێستا زۆر بەداخم لەوەی کە نەمتوانی خۆم بەهایەمە بەرپێت و پێڵاوەکان و خاکی بەرپێت ماچ بکەم و نەمتوانیوە تێت بگێنم هەتا چڕادەیە خۆشم ویستووی. دوێنێ و ئەمڕۆ لەسەر ئەو جێی کە لێی کەوتوم حەزم دەکرد هێز و توانای هەستانم هەبا و چووبامەوە وێ و لە دارستاندا ئەو شوێنە بدۆزمەوە کەوا لێی دانیشتبوون و تۆ بە گەرمی دەستەکانمت لە نێو دەستی خۆت گرتبوو. لەوێ توانی بام ڕاکشێم و ئینجا هەوڵ بدەم شوێنی پێیەکانت هەڵگرم و جێ پێیەکانت ماچ بکەم. بەڵام بەداخەوە ئێستا ناتوانم بچمەوێ مەگەر بەو جۆرەی دایکم دەڵێ حاڵم باشتر بێ. یۆهانسی خۆشەویستم، سرم سوڕماوە لەوەی کە لەو دنیادا چ کارێکم لەدەست نەهاتووە جگەلەوەی بێمە سەر ئەم دنیاە و تەنیا تۆم خۆش بێ و ئێستا بەم چەشنە ماڵ ئاوایی لە ژین بکەم. دەبینی چم بەسەر هاتووە؟ زۆر ئەستەما ئاوا لێرە بیمار و خەستە جەستە چاوەڕی مەرگ بێ. ژیانم وردە لە ژیان و خەڵکانی کۆڵان و شەقام و دەنگەدەنگی گالیسکەکان دوور دەکەوێتەوە. لەوانەیە جارێکی تر چاوم بە بەهار نەکەوێتەوە. بەڵام ئەو خان و شەقام و دار و باخانە پاش مەرجی من هەروە دەمێنێتەوە. ئەمڕۆ کە هێنامیانە تەنیشت پەنجەرە و تاوێک ڕوانیمە دەرێ،
لە قوشبنێکەوە دوو لاو جوانیان هەبوو. سڵاویان لێ کرد، دەستی منیان گرت و بە پێکەنینەوە چەند قسەیان بەیەکەوە کرد. ئەو سابیرکردنەوە لەوەی کە لێرە درێژ بووم و چاوەڕێی مردنم. زۆرم بەلاوە سەیر بوو، سرم سوڕما بوو. خۆم بە خۆمم گوت ئەو تواناگەدار نین لەوەی کەوا لێرە من دەستم لە ژیان ژوشتووە و چاوەڕێی مەرگم. بەڵام ئەگەر ئاگاداریش بان دیسان هەروە بەردەوام بەم جۆرە قسەیان دەکرد. دوێنێ شەو لە تاریکیدا هەروەم دەزانی ڕۆحم دەچێشن. دڵم لە لێدان کەوت. دنیای دیکەم بە چای خۆم دیت و هەر دەتگوت گوێم لە دەنگی ئاخرەت دەبێ، هەر دەتگوت ئاوا لە دوورەوە بەپەلە بۆلام دێ. خۆشم نازانم چۆن بوو لەو ڕێگە دوورەوە گەڕامەوە و جارێکی تر پشوم هاتەوە بەرەخۆ. بەڵایەکم بەسەر هات لە جێرانەوە نایە. لەوانەیە هەر ئەو جۆرەی دایکم دەڵێ ئەوە بیرەوەری چەم و ڕووبارەکانی ناوچەی خۆمانە کەوتوتەوە بیرم. ئاخ یۆهانزگیان، بریازانی با چەندەم خۆش دەوێی. ئەم هەمووە لەم پەر و تەگەرانەی لە نێوان من و تۆدا هەڵکەوتووە، بەتایبەت دۆخی نانەباری جەستەی خستەی خۆم بۆتە هۆی ئەوەی کە نەمتوانیوە عیشق و ئەوینی خۆمت پێ نیشان بدەم. ئەوە ژویستی باوکم بوو کەوا خۆی بوو بەهۆی چارە ڕەشی خۆی. ئاخر منیش کچی ئەوم. بەرحاڵ ئێستا کە دەبێ هەرچی زووتر بمرم و ئیتر دەرفەتی هیچ کارێکم نەماوە. نامەت بۆ دەنووسم تاوەکو جارێکی تر هەست و خۆشەویستی خۆم بەرامبەر بە تۆ دەربڕم. لە خۆم پرسیار دەکەم بۆ ئەو کارە دەکەم. ئاخر ئەو مەبەستە دەبێ بۆ تۆ بێ بایەخ بێ، چونکە ئیتر من لەسەر ئەم دنیاە نیم. بەڵام بەم جۆرە حەز دەکەم تاکو آخر ساتەکانی ژینم لە پەنات بم، تاکو هەز بە تەنەیایی نەکەم. ئێستا دەبینم و هەز دەکەم چۆن ئەم نامەیەی دەخوێنیەوە، شێوەی نامە بەدەستگرتنەکەت دەبینم. کاتی پەڕەکان هەڵدەدەیەوە، شێوە جوڵانەوەکەت بەلامەوە ئاشنایە. ناتوانم بنێرم لە دوود، چونکە من ئەو مافەم نییە. دایکم حەزی دەکرد ئاگادارت بکە و لە دوود بنێرێ، بەڵام خۆم وا پێ باش بوو نامەت بۆ بنووسم. باش وایە تۆ ئەو جۆرەی بەر لە نەخۆشبوونم منت دیتووە بێمەوە بیرت. لە بیرمە تۆ چاو برۆکانمت لێرەدا چەند وشە کەوتووە، بەڵام ئێستا چاو برۆکانم وەکو خۆیان نەماون. جا هەر بۆیە حەزم نەدەکرد تۆ بێی. ئەو جارەشت کار لێ دەکەم بۆ دیتنی تابوتەکەم مەیە. دڵنیام هەروەکو سەردەمی زیندوو بوونم دەچم، تەنیا تۆزێک ڕەنگم دەگۆڕێ و لە جلوبەرگی زەردا دەخەوم. بەم حاڵەش ئەگەر بی بۆلام بۆم دەبێتە داخ و کەسەر. ئەمڕۆکە ئەم نامەیەم بە چەند جاران نووسی. بەم حاڵەش نەمتوانی یەک لە هەزاری ئەو شتەی لە دڵمدا بوو پێتی بڵێم. وابزانم مردن ترسێن بێ، حەز ناکەم بمرم. ئێستا هیوادارم ئەگەر خودا مەیلی لێبێ لایەنی کەم هەتا بەهارێ بە چەتونی بژیم، چونکە لەو وەرزەدا ڕۆژەکان و ڕووناک دەبن و دارەکان چرۆ و گەڵا دەردەکەن. یۆهانس، ئەگەر هەر ئێستا چاک ببمەوە دڵنیام چیتر دەربارەت خراپە ناکەم. قەت دەزانی کاتێ بیرم لە ڕابردوو کردوتەوە چەندەم فرمێس کەڵوەراندووە. لە ماڵێوە دەردەکەوتم تاک و گشت بەردی شەقامەکان بلاوێنمەوە. لە هەستاوای پلیکانەکان ڕادەوەستان بۆەوەی کە یەک سپاسیان بکەم و بەرامبەر بە هەموو شتێک و هەموو کەس دلۆڤان دەبووم. تەنیا گەر زیندوو بم بەلامەوە زۆر گرنگ نییە کە لەش بە ئازار بم، ئیتر گلەیم لە هیچ شتێک نابێ. ئاخ، تەنیا گەر بتوانم زیندوو بمێنم و بەو کەسێک کە لە ژێر پێدا بمتولێنێتەوە چ گلەی و گازاندەی لێ ناکەم، بەڵکو بزەم دێتێ و شکری خوددا دەکەم. ژیانێکی کورتم هەبوو، چ کارێکی باشم بۆ کەس نەکردووە و ئێستاش بە زووترین کات ئەم ژیانە چەوتەم کۆتایی پێدێ. بریازانی بات، ئاخۆ بە چ داخ و حەسرەتێکەوە دەمرم. لەوانەیە هەوڵت دا با کارێکم بۆ بکەی و هەر کارێکی لە دەستت هات با کۆتاییت نەکرد با بێشک چ کارێکت لە دەست نایە. بەڵام وان بیرکردەوە ئەگەر تۆ و کەسانی تر دوعام بۆ بکەن لەوانەیە خوای گەورە شفام بۆ بنێرێ و سەر لە نوێ ژیانم پێ ببەخشێتەوە. دایکم هەر لە تەنیشتم بووە و فرمێسکی بۆ هەڵوەراندوم. دوێنێ شەویش هەر بەم جۆرە کار و پیشەی گریان بووە. ئەو کردەوەی دایکم تۆزێک هێمنی و ئارامی پێبەخشیوم و تاڵی و سوێری ماڵاوەیەکانم کەم دەکاتەوە. ئەمڕۆ بەلای خۆمەوە ئەوان بیر کردوتەوە ئەگەر بە ڕۆژ لە شەقامدا ڕاستەوخۆ بەرەو تۆ بێم و چ قسەیەکی ناخۆشت پێ نەڵێم. بەڵام ئەو چەپکە گوڵەی کە پێشتر لە دوکانی گوڵفرۆشی کڕیومە بیدەم بە تۆ، ئاخۆ دەبێ ئەوەی چۆن مانە لێ بدەیتەوە. بەڵام جێبەجێ بیرم کردەوە ئەو کاری بەدڵمە هەرگیز ناتوانم ئەنجامی بدەم، چونکە بۆی هەیە هەرگیز چاک نەبمەوە و بمرم. لەسەر جێدا کارم زیاتر بۆتە گریان، جوڵم لێبراوە و
بەردەوام بە جۆرێک کە چاکبوونەوەم بۆ نییە دەگریم. کاتێ لەسرە خۆ دەگریم و هەنیسکان دەدەم تۆزێک باشترم و سنگم ئازارم نادا. یۆهانس، ئازیزەکەم، خۆشەویستەکەم، تاقانە دڵدارەکەم، کاتێ بەرەبەرە شەو بەرگی ماتی و تاریکی دەکاتە بەرزەوی، وەرە بۆ لام و تاوێک لێم نزیک بەوە. ئەو سامنیش ناگریم و بە باشترین جۆری پێویست کە لە دەستم بێ لە خۆشیانت پێدەکەنم. ئاخ، نرخ و بایم چی لێ هاتووە، شەهامەتم بۆ چێ چووە. لەم کاتەدا کچی باوکی خۆم نیم، بەڵام دەزانم هۆیەکەی ئەوەیە تاقەت و برستم لێ بڕاوە. یۆهانس، من دەمێکە زۆر پێش لە ئێستا ئازارم دیتووە. کاتێ تۆ لە دەرەوەی وڵات بووی من بە ئازار بووم و پاش ئەو دەمیش کاتی گەڕانەوەم لە شارڕا ڕۆژ لە ڕۆژێ پتر هەستم بە یەش و ئازار دەکرد. هیچ کات هەستم بە درێژایی شەوگار نەکردووە. لەوەها هەڵ و مەرجێکدا تۆم 2 جار لە شەقامدا بینی. جارێکیان بە نارەنار بە تەنیشتمدا تێپەڕ بووی، بەڵام ئەمنت نەدی. هیوادار بووم لە ماڵی سیەر چاوم پێت بکەوێ، بەڵام نەهاتی. ئەگەر هات باید قسەم لەگەڵ نەدەکردی، لێت نزیک نەدەبوومەوە. ئەوسا بیرم دەکردەوە لەوانەیە لەبەر من سات 11 دەستم کرد بە سەماکردن، چونکە لەوە زیاتر تاقەتم نەهێنا و نەمتوانی چاوەڕێت بم. بەڵێ یۆهانس، ئەتۆم خۆشویستووە، بە درێژایی ژیانم لە تۆ بەدەر کەسم خۆش نەویستووە. ئەو کەسەی ئەوانە دەنووسێ ڤیکتۆریایە و خوای گەورەش لەو سڕاگەدارە و ئەو نووسراوانە دەخوێنێتەوە. ئێستا دەبێ ماڵاوایی لێ بکەم، چونکە بەرەبەرە شەودا هاتۆ ئیتر چاوم باش نابینێ. بە خودات دەستپێرم. یۆهانس، سوپاس بۆ گشت ڕۆژە خۆش و ناخۆشەکان. کاتێک ڕۆحم بەرەو ئاسمان فەڕی، دیسانیش تا کۆتایی ئاسمانەکان سوپاست دەکەم و لە مەودای ڕێگەدا ناوت دەڵێمەوە خودات لەگەڵ. بۆ هەمیشە و داوای لێبوردن دەکەم بۆ گشت ئەو خراپانەی دەربارم کردووی. زۆر بەداخم لەوەی کە نەمتوانی بەرامبرت چۆکدا بدەم و داوای لێ خۆشبوون و گەردن ئازایت لێ بکەم. ئێستا لە دڵە خۆمدا و کارەی دەکەم. ماڵ ئاوا و سوپاس بۆ گشت ڕۆژ و کات و ساتەکان، تەنیا ئەوەندەم لە دەست دێ. ئێستا چرا داگیرساوە، ئێستا ڕووناچی لە دەروونمدا زیاترە. خەونوچکە دەیبردمەوە و دیسان بەرەو ئاسمان باڵم گرتبوو. سوپاس بۆ خوددا. زۆر بۆم ترس هێن نەبوو، بگرە تۆزێکیش گوێم لە دەنگی مۆسیقا بوو، هەروەها تاریکیش نەبوو. هەست بۆ دەکەم تەواو قڕم گرتووە، بەڵام ئێستا ئیتر هێز و توانای نووسینم نەماوە. ماڵ ئاوا، خۆشەویستەکەم. بیسەرە ئازیزەکانم، ژیان ڕەهەندی هەمووانە و هەریەکەمان بانگەوە تایبەتەکانی خۆی پێدا تێدەپەڕێت. سەفەری هەریەکەشمان لێرەدا پڕ نەهێنیە، کە دەمرین کۆمەڵێک نەهێنی دەبین و خەرمانێک بیرەوەری بەجێدێڵین. ڤیکتۆریا تەواو بوو، هەمومان بە هەڵڕشتنی ڕشێنە فرمێسکێک ویژدانی پڕگرەی خۆمانمان دامرکاند بۆ هەناسە مەیوەکانی ئەو ئەڤیندارانە. من ڕاناسم، لێم ببورن ئەگەر بەقەت سنگێکی ڤیکتۆریا و گوێگرتنی ئێوە ئامادەی ناو ئەو خوێندنەوەیە نەبوو بم. بەڵام لەمە دڵم مەشکێنن، بەدەم دادانەوەی بەرجی دواوەی ئەم ڕۆمانە خەم و گرێ پرسیارەکان وەلانێن. بەدەم زەردەخەنەوە پێڵووی چاوتان دادەنەوە، شەوێکی شاد، خەوێکی خۆش. لەگەڵ ئەو پەڕی ڕێز و خۆشەویستی دەرهێنەر ئەمین حەیدەری تا لە ڕۆمانێکی دیکە و هاوکارێکی دیکەم بە ئێوە دەگەنەوە. بەخواتان دەسپێرین، خواتان لەگەڵ.